کتێبخانەی ڕادیۆیی. لە هەوڵی نەساندنی شاکارە هونەرەکاندا و ئاشناکردنی ئێوەی گوێگر بناوەڕۆکی یەکێک لە ڕۆمانە بەناوبانگەکانی جیهان، ئێزگەی دەنگی گەلی کوردستان ڕۆمانی تاوان و سزا بە زنجیرە پێشکەش دەکا. ئەم ڕۆمانە فیۆدۆر دۆستۆیڤسکی نووسیوێتی و ڕەوڤبێگەد لە فارسیەوە کردوێتی بە کوردی. مافی بەرەمێنانی ڕادیۆییشی پارێزراوە بۆ ئیزگەی دەنگی گەلی کوردستان. ڕۆمانی تاوان و سزا ئەڵقەی یانسە. جاران ئەگەر بەڕێکەوت ڕاستکۆڵنیکۆف بیری لەم بەسەر هاتە بکردایەتەوە بێگومان بوو کە ترسی لێ ئەنیشت، کەچی ئێستا زۆر ناترسا. تەنانەت بیری بۆ هەندێک شتی ترە چوو کە هیچ پەیوەندێکی بەو باسەوە نییە. بەڵام بۆ ماوەیەکی کەم ئەو کاتەی بە پاڵباخی یوسوپف داتێپەڕی بیری لەوە کردەوە کە بێت لەوێدا فوارەی زۆر دروست بکرێت، چونکە بە ئاسانی ئاو هەوای ئەو ناو پاک و فێنکەکە. کەمکەم بیری لەوە کردەوە کە ئەگەر باخە هاوینیەکان هەموو گۆڕپانی مارس بگرنەوە و تەنانەت ببەسرێنەوە بە کۆشکی میخایلۆسکیەوە، ئەو ساشار چەندە کەڵکی لێوەرەگرت و چەندیش ڕازاوەترە بوو. لە پرێکدا بیرۆکێکی تری بەسەرداهات کە بۆچی لە هەموو شارە گەورەکاندا مرۆڤ نەک بە زۆر بەڵکو و هەر بەخوایشت حەزی بەوەیە لەو گەڕەکانەدا بژی کە نەباخی تیای و نەفوارە، لەو شوێنانەدا کە پڕن لە پیسی و بۆن و بەرامەی ناخۆش. لێرەدا بیری گەڕانەکانی خۆی کەوتەوە لە گۆڕەپانی سنایەدا بۆ چرکە ساتێک هاتەوە سەرخۆی و کەوتەوە بیرکردنەوە. ئەم شتە هەلق و مەلەقانە چییە؟ نا، چاکتر وایە هەر بیری لێ نەکەمەوە. پاشان بیرۆکەیەکی تری بەسەرداهات. دیارە ئەو کەسانش کە بەرەو سێدارە ئەبرێن بیر لە هەموو ئەو شتانەکەنەوە کە لەسەر ڕێگەیاندا ئەیان بینن. وەلێ ئەم بیرۆکەیە بۆ چرکە ساتێک وەک بروسکە هات و تێپەڕی و خۆشی زۆر زوو لە خۆیدا کوژاندیەوە. ئیتر چ ڕێگایەک نەما بوو. ئەمە ماڵەکە، ئەمە دەرگا گەورەکەی دەرەوە. کتوپڕ لە شوێنێکی نادیارەوە سەعاتێک لێیدا. مانای چی؟ ناشێ سەعات 7:30 بێ؟ نابێت، هەرگیز، بێگومان سەعاتەکە لە پێشە. بەختی یار بوو لە بەردەم دەرگا گەورەکەی دەرەوەدا هەموو شتێک بەخێر گەڕا. هەر لەو کاتەدا وەک بە تایبەتی بۆ ئەم ڕەخسا بێ لە بەردەمیدا بارێک کای گەورە لە دەرگاکەوە چووە ژوورێ و ئەمی بە تەواوی شاردەوە. هەر ئەوەندەی بارەکایەکە گەیشتە حەوشەی ناوەوە، ڕاستکۆڵنیکۆفیش خێرا بەلای ڕاستە وەرگەڕا. لەوێدا لەو لای عەرەبانەی کاکەوە گوێی لە دەنگ و هەرای چەند کەسێک بوو، وە لە کەس گوێی بەو نەدا و کەسیشی نەبینی. لەو کاتەدا زۆر لەو پەنجەرانی کە بەسەر حەوشە گەورەکەدا ئەیان ڕوانی کرابوونەوە، بەڵام ڕاستکۆڵنیکۆف سەری هەڵنەبڕی، توانای سەر هەڵبڕینی نەبوو. ئەو پلیکانانەی بەرەو ژووری پیرێژنەکە چوون هەرڕاست لە دوای دەرگاکە و کەوتبوونە لای ڕاستەوە. ڕاستکۆڵنیکۆف دوای چرکە ساتێک خۆی لەوێ دابینیەوە. هەناسەی تازەیدا دڵی کە تون کەوت بۆ لێدان دەستی نایە سەری و گوشی. تەورەکەی بەسەر کردەوە و دڵنیا بوو لەسەر خۆ بپارێزەوە. لە کاتێکدا کە تەواو گوێ هەڵخست بوو لە پلیکانەکان بەسەر کەوت. بەڕێکەوت لەو کاتەدا سەر پلیکانەکانیش چۆڵ و هۆڵ بوون. هەموو دەرگاکان داخرابوون و ڕوبەڕووی کەس نەبووەوە. تەنیا لە قاتی دووەمدا دەرگای ئاپارتمانێکی چۆڵکرابووە و کۆمەڵێک بۆیەکی کاریان تیا کرد، تەنانەت ئەوانیش نیان بینی. ڕاستکۆڵنیکۆف وەستا، بیرێکی کردەوە و کەوتەڕێ. بەخۆی وت بێگومان زۆر چاکترە بوو ئەگەر ئەمانیش لێرە نەبوونایە، وەلێ هێشتا دوو قاتی تری ماوە. باشە، ئەمەش قاتی چوارەم. ئەوە دەرگاکە، ئەوەش ئاپارتمانەکەی بەرامبەر، ئەوەش کەسی تیانە. قاتی سێمیش زۆر لەوە چێ، ئەو ئاپارتمانەی کەوتۆتە ژێر ئاپارتمانی پیرێژنەکەوە چۆڵ بێ. ئەو کارتە تایبەتیانەی بە بزماری بچووک بە دەرگاکەوە داکوتراون نەماون کەواتە ماڵەکەیان چۆڵ کردووە. ڕاستکۆڵنیکۆف
تەواو هەناسەی گیرە لە چرکە ساتێکدا بیرۆکێکی بەسەردا هات چۆنە بگەڕێمەوە بەڵام وەڵامی خۆی نەدایە و گوێی بەرەو لای ماڵی پیرێژنەکەڵ خست بوو. بێدەنگێکی مەرگاسا چۆکی بەسەر ژوورەکەدا دابوو. پاشان جارێکی تر گوێڕادێری لای پلیکانەکان بۆ ماوەیەک بە وردی گوێی هەڵخست. اینجا بۆ دوجار تەماشای ئەم لاو ئەو لای خۆی کرد. خۆی کۆک و تیار کرد و دیسان تەورەکەی بەسەر کردەوە کە بە بەرە زوانەکەەوە هەڵواسرا بوو. بەخۆی وت ئایا ڕەنگم زۆر پەڕیوە زۆر پەشۆکاوم. پیرێژنەکە بەدگومانە چۆنە کەمێکی تر چاوەڕێ بم بۆ ئەوەی دڵم بێتەوە سەرخۆی. بەڵام دڵی نەهاتەوە سەرخۆی بە پێچەوانەوە ئەدوت بەدەستی ئانقەست تونتر و تونتر لێدا. ڕاستکۆڵنیکۆف خۆی نەگرت لەسەر خۆ دەستی درێژ کرد و زەنگی لێدا. دوای نیو دەقیقە جارێکی دی لە زەنگەکەی دایەوە. ئەم جاریان کەمێک تونتر وەڵام نەبوو. بێهودە زەنگوتان نەکەڵکی هەبوو نەبۆ ئەو ئەشیا. بێگومان پیرێژنەکە لە ماڵ بوو بەدگومان و تەنیا بوو تا ڕادێک ڕاستکۆڵنیکۆف شارەزای ڕەفتاری بوو. جارێکی تر گوێی بە دەرگاکەون قرسان نەیزانی هەستی تا ئەو ڕادێش پرزەیە کە ئەمەیش کێشەیەک بوو بۆ خۆی یا بەڕاستی دەنگەکە چاکە بیسترا. بەڵام بە هەر حاڵ کتۆپڕ گوێی لە دەنگی هێوری دەستێک بوو بە دەستگیری دەرگاکەوە لەگەڵ خشەخشی کراسێکدا کە بەریەکەوت. بێگومان یەکێک لەو دیوە وەک ئەو لە پاڵ دەرگاکەدا وەستا بوو لە ناو گوێی گرتە بوو. ئەویش هەناسەی لە خۆ بڕی بوو ئەبوو وەک ئەمیش گوێی بە دەرگاکەوە قرسان دەبێ. ڕاستکۆڵنیکۆف بە ئانقەست جوڵەیەکی کرد و کەمێک دەنگی هەڵبڕی تا پیرێژن گومانی ئەوە نەبا کە ئەم لە پارێزیدایە. اینجا بۆ سێمین جار زەنگەکەی لێدایەوە بەڵام لەسەر خۆ بەڕێز و بێ ئەوەی هیچ خۆی تێکدا. پاشان کە یادی ئەو چرکە ساتەیە کردە و بەڕوونی ئەیهێنایە و بەرچاوی خۆی هەستیە کرد تا هەتایە شوێنەواری ئەو چرکە ساتە لە بیری دامێنێ. نەیەزانی لەو ساتەدا ئەو هەموو فڕوفێڵەی لەکوێ هێنابوو بە تایبەتی ئەو کاتەی کە تاریکایی ئەوەندە هەزری داگیر کرده بوو کە هەرگیز هەستی بە جەستەی خۆی ناکرد. دوای چرکە ساتێک گوێی لە دەنگی کرانەوەی دەرگاکە بوو. دەرگاکە وەک جاری پێشتر درزێکی تێکەوت و دیسان دوو چاوی تیش لە نێو دڵی تاریکەکەوە لێی ڕامان. لەو ساتەدا ڕاستکۆڵنیکۆف تەواو پەشۆکا و لەوەدا بوو هەڵەیەکی گەورە هەموو شتەکانی لێ تێک بدە. لە ترسیەوەی نەکا پیرێژن لە تەنیاییەکەی خۆی بترسێت و ئومێدی ئەوەیشی نەبوو دیمەنی ئەم دڵنیاییە بۆ ببەخشێ. ڕاستکۆڵنیکۆف دەستی بە دەرگاکەوە گرت و بۆ ئەوەی پیرێژن بیر لە داخستنەوەی نەکاتەوە بەرەو لای خۆی ڕایکێشا. پیرێژنەکە کە ئەمەی بینی دەرگاکەی بەرەو لای خۆی ڕانەکێشایەوە بەڵام دەستگیرەکەی بەرەڵانە کرد بە جۆرێک کە خەریک بوو ڕاستکۆڵنیکۆف دەرگا و پیرێژنەکە بەرەو پلیکانەکان بەکێش بکە. کە بینی پیرێژن بەر دەرگاکەی گرتۆ ناهێڵێت بڕواتە ژوورێ ڕاست بەرەو ڕووی ڕۆیشت. پیرێژن لە ترسا خۆی لادا ویستی شتێک بڵێ بەڵام پێچوو نەتوانێت و هەردوو چاوی تێبڕی. ڕاستکۆڵنیکۆف چەند توانی بەڕەهایی و لەسەر خۆ لەگەڵیدا کەوتە قسەوتی سڵاو ئەلێنا ئیڤانۆڤنا. بەڵام نەیتوانی کۆنتڕۆلی دەنگی بکە. ئەی بڕی و لەرزینی تێکەوت. من بۆ تۆ شتێکم هێناوە چاکترە بڕۆیتە ئەولاوە لای ڕووناکیەکە. بێ ئەوەی چاوەڕێی مۆڵەتی لێ بکە بەلایدا تێپەڕی و چوە ناو ژوورەکەوە. پیرێژنەکە کەوتە دوای زمانی کرایە و پێیوت سەیرە ئاخر چیت گەرەکە چیت بۆ هاتوویت؟ ڕاستکۆڵنیکۆف وتی ئەلێنا ئیڤانۆڤنا هەروە من ڕاستکۆڵنیکۆفم دەمێکە ناسیاوتانم ئەمەیش ئەو بارمتانەیە کە جاری پێشوو بۆم باس کردی بۆم هێناویت. بەدەم قسەکردنەوە بارمتەکەی بۆ ڕاگرت. پیرێژن تەماشای بارمتەکەی کرد و دیسانەوە
لە میوانە ناوەختەکە ڕامایەوە، ڕامانێکی قوڵ و تووڕە و بێباوەڕی، چرکە ساتێکی خایەن. ڕاستکۆڵنیکۆڤ وای بۆچوو کە لە چاوی پیرێژندا نیمچە گاڵتە جاڕیەکەیە وەگەوەی لە هەموو شتێک گەیشت بێ. لاوەکە وای هەست کرد کە خۆی لە دەست داوە، ترس دایگرتووە. ترسەکە هێن زۆرە، ئەگەر پیرێژنەکە نیو دەقیقەی تر هەر ئاوە بێدەنگ لی بڕوانێ بێگومان لە بەردەمی هەڵدێ. کەچی لە پڕا بە تووڕەیەوەتی تۆ بووە لێم ئەڕوانی ئەڵی نامناسی، ئەگەر بارم تەکەت ناوێ ئەچمە لای خەڵکی تر، کاتی زۆرم نییە. هەرگیز ڕاستکۆڵنیکۆڤ خەیاڵی لای ڕستەیەکی وانە بوو، بەڵام ڕستەکە لە خۆیەوە لە دەمی دەرپەڕی. پیرێژن هاتەوە سەرخۆی، بڕوای بە توانایی دەنگی میوانەکە کرد. بەدەم تەماشاکردنی بارم تەکەوە پرسی کوڕی باش، ئاخر تۆ چیم بۆ دێنیت؟ ئەمە چییە؟ ڕاستکۆڵنیکۆڤ وتی قوتووی جگەرەیە و لە زیو دروست کراوە، من جاری پێشوو پێم وتیت. پیرێژن دەستی درێژ کرد، وتی بۆ ڕەنگت پەڕیوە، دەستیشت ئەلەرزێ، ترساویت ها؟ ڕاستکۆڵنیکۆڤ بە دەنگێکی پچڕ پچڕە وەڵامی دایوتی لەرز و تامە، بێگومان کاتێک کە مرۆڤ هیچی نەبێ بیخواد ڕەنگی پێوە نامێنێ. دوارستەی بە زەحمەت بۆ وترا، هێزی تیا نەما بوو، بەڵام پیرێژنەکە بڕوای بە وەڵامەکە کرد و بارم تەکەی لێوەرگرت. لەگەڵ تێڕامانێکی تری ڕاستکۆڵنیکۆڤدا بارم تەکەی لە ناو دەستیا هەڵسەنگاند و پرسی چییە؟ ڕاستکۆڵنیکۆڤ وتی چییە؟ قوتووی جگەرەیە، زیوە، تەماشای بکە. پیرێژنەکەوتی نا، پێناچێ زیو بێ، زۆرت پێوە پێچاوە. پیرێژن بەدەمکردنەوەی دەزوەکانەوە ڕووی لە ڕووناکی پەنجەرەکە کردبوو، لەگەڵەوەیشدا کە گەرما ژوورەکەی تەواو خەفە کردبوو، هەموو پەنجەرەکان داخرابوون. بۆ چەند چرکە ساتێک وازی لە ڕاستکۆڵنیکۆڤێنا و پشتی تێکرد. لاوەکە دوگمەی پاڵتاوەکەی کردەوە و تەورەکەی لە بەرزوانەکە ڕزگار کرد، بەڵام هەمووی دەرنەهێنا و تەنیا بە دەستی ڕاست لە ژێر پاڵتاوەکەیەوە گرتی. دەستی زۆر لاواز بوو، خۆی هەستی پێکرد چۆن بەردەوام دەستی زیاد لە جاران بێتوانایی تێگەڕا و سستە بوو. لەوە ترسا تەورەکەی لە دەستبەر بێتەوە، لە پرەکە وەگەوەی سەری گێش بخوا وا بوو. پیرێژن بە تووڕێەوە هاواری لێکرد، ئاخر بۆ ئەم هەمووت پێوە پێچاوە. ویستی لەسەر خۆ بۆ لای بگەڕێتەوە، ئێدی لەوەدا نەما بوو چرکە ساتێک چێ بە فیڕۆی بدا. ڕاستکۆڵنیکۆڤ تەورەکەی دەرهێنا و بە هەردوو دەستی بەرزی کردەوە بێ ئەوەی ئاگای لە خۆی بێ هیچ زەحمەتێک تا ڕادێک وەک لە خۆی ڕووبدا تەورەکەی بۆ داهێنایەوە. لەو کاتەدا هەستی بە توانای خۆی کرد. پیرێژن وەک هەمیشە سەری ڕوود بوو، قژی سپی وەک هەمیشە بەڕۆن چەور و وەکلکی مشک هۆنرا بووەوە. بەشانە دەرپەڕیوەکەیەوە کە لە پشتی سەریەوە ئەبینرا دیار بوو. لەبەرەوەی پیرێژنەکە کورتە باڵا بوو، ڕاستەورەکە بەرتەوقی سەری کەوت. ژنە هاوارێکی کرد، وەلێ هاوارێکی لاواز و لە پرێکدا کەوتە سەر زەویەکە. تەنیا ئەوەندە فریا کەوت کە هەردوو دەستی بەرەولای سەری بەرێ. هێشتا بارمتەکە لە ناو دەستێکی دابوو. ئەوسا ڕاستکۆڵنیکۆڤ بە هەموو هێزیەوە چەند جارێکی دی بە پشتی تەورەکە بەربووە تەوقی سەری. خوێن وەک دەفرێکی قڵب کراوە دەرەپەڕی، لاشەکە کەوتە سەرپشت. ڕاستکۆڵنیکۆڤ چوە دواوە تا ڕێگال لە کەوتنەکە نەگرێ، پاشان زۆر خێرا بەسەر دەم و چاویە چەمایەوە. پیرێژن مردە بوو، ئەدوت چاوی ئێوێ لە گلێنەوە بێتە دەرێ. تەوێڵی و هەموو دەم و چاوی هات بوونەوە یەک و چرچ و لەچ بوون. ڕاستکۆڵنیکۆڤ تەورەکەی لە نزیک مردووەکەوە لە سەرزەوی دانا. لە کاتێکدا کە ویست خوێنەکە پیسینەکە، ڕاست دەستی بە گیرفانی پیرێژندا کرد، هەمان گیرفانی لای ڕاست کە جاری پێش و پیرێژن کلیلەکانی لێ دەرهێنا بوو. عەقڵی ڕاستکۆڵنیکۆڤ بە تەواوی لەسەر خۆی بوو، ئیتر نەهەستی بە ماندوو بوونە کرد و نەبەسەر گێش خواردن، وەلێ هێشتا دەستی ئەلەرزی. لە ئایندەدا ئەوەی لە بیر ناچێ کە لەو کارەدا زۆر وردوو بە ئاگا بووە. هەر هەوڵی ئەوەشی بوو کە خوێناوی نەبێ. زوو کلیلەکانی دەرهێنا، هەموو کلیلەکان وەک جاری پێشوو لە ئەڵقەیەکی ئاسندا بوون. بە کلیلەکانە و بەپەلە بەرەو ژووری نووستن بەڕێکەوت. ژوورەکە بچووک و دۆڵابێکی پڕ لە پەیکەری بچکۆلەی تیا بوو. نزیک بە دیوارەکەی بەرامبەر تەختە خەوێکی گەورەی تا ڕادەیەک پاکە بوو، لەگەڵ لێفەیەکی لۆکەی ڕوو ئاوریشم کە چەند پارچە قوماشێکی هەمە ڕەنگی پێوە دوورا بوو.
لە پاڵ دیواری سێمدا دۆڵابێکی جل هەبوو شتێکی سیر هەر ئەوەندەی کلیلی لە دۆڵابەکە ناو گوێی لە دەنگی بوو ئیتر هەموو گیانی کەوتە لەرزین دیسانەوە لە پراویستی هەموو شتەکان وە خۆی واز لێبێنێت و بڕوە بەڵام ئەم حاڵەتە چرکێک زیاتری نەبرد تازە بۆ ڕۆشتن درەنگ بوو ڕاستکۆڵنیکۆڤ گاڵتەی بەخۆ هات کاتێک لە پرێکدا بیرێکی ناخۆشی تر وەک بروسکە بەسەریدا کێشا لە ناکاوێکدا وای بۆچوو کە ڕەنگە پیرێژنەکە هێشتا زیندوو بێ ڕەنگە بێتەوە هۆشخۆی بۆیە کلیل و دۆڵابی وە خۆی بەجێهێشت و بەرە و لای لاشەکە تێیتەقان تەورەکە هەڵگرتە و بەرزی کردەوە بەڵام دای نەهێنایەوە چونکە جێی گومان نەبوو پیرێژن مردبوو کە بە سەری دانوشتایە و لە نزیکەوە تێڕوانی بە چاکی بینی کاسە سەری پیرێژن ورد و خاش بوو و کەمێکی کەوت بۆ خوارێ ویستی پەنجەی لێبدا بەڵام دەستی کێشایەوە بێ ئەوەش هەموو شتێک بە چاکی دیار بوو لەوانە خوێن بە ئەندازەی چاڵێ کۆ بووەوە لە پرا ڕاستکۆڵنیکۆڤ لە ملی پیرێژنەکەدا چاوی بە شریتێکی بچوو کەوت ڕایکێشا بەڵام شریتەکە قایم بوو نەپچرا بە تایبەتی کە خوێنەکە تەڕی کرد بوو هەوڵیدا هەر چۆنێک بووە لە ژێر باڵی پیرێژنەکەەوە بیهێنێتە دەرەوە بەڵام شتێک نەهێشت و گیری کردبوو ڕاستکۆڵنیکۆڤ ئەمەندە قەڵز ببوو لەوەدا بوو دیسان بێ سێودووکردن تەورەکە لە بەشی سەرەوەی لاشەکە و لە شریتەکە بدا بەڵام نەیوێرا بە زەحمەت و دوای 2 دقیقە هێنان و بردن و بەدەست و تەوری خوێناییەوە توانی بێ ئەوەی تەورەکە بۆشێنێ شریتەکە ببڕێت و لێی بکاتەوە بە هەڵەدا نەچوو بوو ئەوە کیسەی پارە بوو 2 خاچ یەکێکیان لە دار و ئەویتریان لە مس مینایەکی بچووک و کەناری کیسەکە بە تیلماسکێک پێستەی پیس کە قفلێکی ئاسنی لێدرا بوو بە شریتەکەەوە بەسرا بوو پێ ئەچوو کیسەکە پڕ بێ ڕاستکۆڵنیکۆڤ بێ لێوردبوونەوە نایەگیرفانی خاچەکانی فرێدا سەرسنگی پیرێژنەکە دیسان بە تەورەکەەوە خۆی گەیاندەوە ژووری نووسنەکە زۆر بە پەلە ڕستە کلیلەکەی لە دەستگرتەوە و کەوتەوە هێنان و بردنی کارەکەی باش نەئەچەرخە کلیلەکان قفلەکانیان ناکردەوە نەک لە بەرەوەی دەستی ئەلەرزی نا بەڵکو بەردەوام هەڵەی تێدا کرد بۆ نمونە ئەیبینی کلیلەکە بۆ قفلەکە دەست نادات و بۆی ناگونجێ بەڵام وازی لێ نەئهێنا لە پرەکە ئەوەی بەبیر هاتەوە و زانی کە کلیلە گەورە دداندارەکە کە لە پاڵ کلیلە بچووکەکانی ترەوە بە شریتەکەوەیە بێگومان هی دۆڵابەکە نییە جاری پێشوش هەر ئەمەی بەبیردا هاتبوو بەڵکو کلیلی ئەو سندوقەیە کاشێت هەموو شتەکان لەوێدا شارا بنەوە ڕاستکۆڵنیکۆڤ وازی لە دۆڵابەکە هێنا و زوو خزایە ژێر قەرەوێڵەکەەوە چونکە زانی کە سندوقی پیرێژنان ئاسایی لە ژێر قەرەوێڵە دانرێن واش بوو سندوقەکە تا ڕادەیە گەورە و بە درێژی لە مەتر کەمتر بە دەرگایەکی دیارەوە کە بەردەمەکەی بە پێستەیەکی نەرمی سووردا پۆشرا بوو بزماری بچووکی پۆڵای پێدا داکوترا بوو خرا بۆ ژێر تەختەی نووسنەکەەوە کلیلە دداندارەکە ڕێک بۆ سندوقەکە گونجا و دەرگاکەی کردەوە هەر لەوێدا و لە ژێر متیلێکی سپیدا پاڵتاوێک لە کەوڵی کەروێشک کە بە پارچەیەکی سووردا پۆشرا بوو بەرچاوەکەوت لە ژێر کراسێکی ئاوریشمەوە پاشان دەسمالێک و دوای ئەوەیش تا بنی سندوقەکە هەر قوماش بوو پێش هەر شتێک ڕاستکۆڵنیکۆڤ ویستی دەستە خوێناویەکانی بە پارچێک لەو قوماشە سوورانەی کە بە پاڵتاوەکەوە بوو پاک بکاتەوە بیری کردەوە سوورە و لەسەر ڕەنگی سوور خوێن کەمتر دەرەکەوێت کەچی لە پرێکە هاتەوە سەرخۆی و بەترسەوە بیری کردەوە خوایە ئەرێشێت بووم هەرەوەندەی ڕاستکۆڵنیکۆڤ پارچە قماشەکانی ڕاوەشان لە پرا لە ژێر پاڵتۆکەوە سەعاتێکی ئاڵتون کەوتە خوارێ ڕاستکۆڵنیکۆڤ بەپە لە سەرقاڵی پشکنینی ناو سندوقەکە بوو لە ڕاستیشدا لە نێو پارچەکاندا شتگەلێک هەبوو لە زێر دروستکرابوون بێگومان هەموو ئەمانە ئەو بارمتانە بوون کە خاوەنەکانیان دایان نابوو هێشتا وەریان نەگرتبووەوە جۆرەها بازن زنجیر گوارە دەرزی بۆینباخ و شتی تر ئەکەوتنە بەرچاو هەندێکیان لە پاکەتی خۆیاندا و هەیشیان بوو لە کاغەز و ڕۆژنامە و پێچرا بوون بەڵام زۆر بەڕێک و پێکی و پاکژی لە کاغەزەکانەوە پێچرا بوون و بە شریت بەسرا بوون بێ ئەوەی دەقیقەیەک بەفی ڕۆبدا بێ ئەوەی گیان بکاتەوە یان لە پاکەتەکانیان دەربهێنێ گیرفانی پانتۆڵ و پاڵتۆکەی لێپڕکردن بەڵام نەیتوانی زۆر کۆبکاتەوە لە ناکاوێکدا لەو ژوورەی پیرێژنەکەی تیا بوو گوێی لە دەنگی پێی یەکێک بوو زوو ئەستا وەک مردوو بێدەنگ بوو
وەلێ بێدەنگی هەموو شوێنێکی گرت بووە نەکە ئەمە تەنیا خەیاڵی خۆی بێت وەلێ لە پرێکا بە چاکی گوێی لە ناڵەیەکی سووک بوو وەک ئەوەی کەسێک بەهێوری و ناو بەناو بناڵێنێ و بێدەنگ بێ پاشان جارێکی دی بۆ ماوەی 1-2 دقیقە بێدەنگێکی مەرگاسا هەموو ئەو ناوەی داگرتەوە ڕاستکۆڵنیکۆف لە پاڵ سنووقەکەدا کروشکەی کردبوو چاوەڕێ کرد بە زەحمەت هەناسێدا لە پڕە هەستە تەورەکەی هەڵگرت و لە ژووری خەوتنەکە بە دەرکەوت لە ناوەڕاستی ژوورەکەدا لیزاڤێتا وەستا بوو بەستەیەکی گەورەی بەدەستەوە بوو بە سەرسامیەوە لە خوشکە کوژراوەکەی خۆی ڕوانی ڕەنگی ببووە گەچی دیوار و پێ ئەچوو توانای هاوارکردنی نەبێ ژنە هەر ئەوەندەی بەو جۆرە ڕاستکۆڵنیکۆفی بینی وەک گەڵای درەخت لەرزی تەزوێک بەلەشیا گەڕا و دەم و چاوی گۆڕا دەستی بڵند و دەمی کردەوە وەلێ هاواری نەکرد لەسەرخۆ پشتا و پشت ڕۆیشت و خەزایە سوچێکەوە چاوی بڕی بۆ ڕاستکۆڵنیکۆف و زمانی هەر بەسرا بوو وەک هەناسەی هاوارکردنی نەبێ ڕاستکۆڵنیکۆف بە تەورەکە و پەلاماریدا لێوی ژنەکە وەک لێوی زارۆک کاتێک لە شتێک بترسن و چاویان پێوەی ئەبڵق بوو بێت و بیانەوێ هاوار بکەن لار ببووە لیزاڤێتایی نەکبەت هێن سادە و بێبەرگری و ترساو بوو تەنانەت بۆ داپۆشینی دەم و چاویشی دەستی بەرز نەکردەوە لە کاتێکدا کە ئەم جوڵەیە بۆ ئەو چرکە ساتە تاقە بزاوتێکی ئاساییە کە ئەو بیکە چونکە تەورەکە ڕاست بەرامبەر سەر و چاوی ئەو ڕاگیرا بوو تەنیا دەستی چەپی کە هیچی پێ هەڵ نەگرت بوو کەمێک بڵند کرد هێشتا زۆری مابوو بگاتە دەم و چاوی و بەرەو لای ڕاستکۆڵنیکۆفی درێژ کرد وەک ئەوەی بێوێ لە خۆی دووربخاتەوە ڕێک دەمی تەورەکەی بە کاژەڵاکی سەریدا کێشا و لە ناو چاوانیەوە تا پشتی سەری شاق کرد ژنە لەسەر زەویەکە تەخت بوو خەریک بوو ڕاستکۆڵنیکۆف تەواو خۆی لە دەستدا بەستەکەی هەڵگرت دیسان فرەیدایەوە سەر زەوی و بەرەو ڕاڕەوکە دەرپەڕی تا ئەهات ترسی لەسەر زیاتر و زیاترە بوو بە تایبەتی دوای تاوانی کوشتنی دووەم کە هەرگیز چاوەڕێی نەبوو ئەیویست زووتر لەوێ هەڵبێ ئەگەر لەو کاتەدا توانای ڕوانینێکی ڕاست و بیرکردنەوەیەکی دروستی هەبوایە ئەگەر توانای ئەوەی هەبوایە وێنای تەواوی قورسی کارەکەی و هەموو نائومێدی و ناشیرینی و بێمانایی ئەو کاری بکردایە یان درکی ئەوەی هەبوایە کە تووشی چگاشە و دژواری و ڕەنگە زوڵم و گرفتێک ئەبێتەوە تا لێرە دەرباز بێت و بگاتەوە ماڵەوە زۆر ڕێ تێچوو ئەگەر ئەمانەی بزانایە هەموو شتێکی واز لێ بهێنایە و ڕێک و ڕەوان بڕۆشتایە و خۆی بەدەستەوە بدایە ئەمەی لەبەر ئەوە ناکرد کە ترسی لە ئاین دەبێ بەڵکو تەنیا لەبەر قێزەونی و ناخۆشی ئەو کارێک کە ئەنجامی دابوو هەستکردن بەو قێزەونیە بەردەوام تیایدا زیادێ کرد بۆیە هەرگیز ئامادەی ئەوە نەبوو کە لەو کاتەدا بەرەو لای سندوقەکە یان بەرەو ژوورەکە هەنگاو هەڵبنێ بەڵام وردە وردە جۆرێک لە پەرتی هەست یان ڕەنگە بیر دەستی بەسەردا کێشا ئەدوت هەندێک جار خۆی لە بیرە کرد یان با بڵین ئەسڵی کارەکەی لە بیرە کرد و ئەکەوتە نێو وردەکاریەکانەوە پاشان کە چوە چێشخانەکەەوە لەسەر سەکۆکە سەتلێکی پڕ لە ئاوی بینی بیری لەشتنی تەور و دەستی خۆی کردەوە دەستی هەڵکێشرا بوو لە خوێن و پێشەوە چەسبی بوو ڕاستەورەکەی بۆ ناو ئاوەکە ڕاهێشت و پارچە سابونێک کە لە ژێر پیاڵەیەکی شکاودا و لە پاڵ پەنجەرەکە دانرا بوو هەڵی گرت و کەوتە دەست شۆردن دوای دەستشتن تەورەکەی دەرهێنا و ئاسنەکەی شت بۆ ماوەی نزیک بە 3 دقیقا دەستکەدارینەکەیشی کە لە خوێن هەڵکشا بوو ششت تەنانەت سابونیشی بۆ بەکارهێنا دوای ئەوە بە پارچە پەڕۆیەک کە لە چێشخانەکەدا بەسەر تەنافێکەوە بوو هەمووی وش کردەوە ئەوسا لە پاڵ پەنجەرەکەدا بەوردی سەر و بنی تەورەکەی کرد هیچ ئاسەوارێکی خوێنی پێوە نەما بوو بەڵام هێشتا دارەکەی تەڕ بوو وردەکارانە تەورەکەی بەبەرزوانەی ژێر پاڵتاوەکەی داکردەوە پاشانەوەندەی ڕووناکاییە کەمەکەی ناو چێشخانەکە یارمەتێدا پاڵتاو و پانتۆڵ و چەکمەکانی بەسەر کردەوە لە چاو پیاخشانێکدا پێچ و هیچیان پێوە دیارنەوەی بەڵام چەند پەڵەیەک بەسەر چەکمەکانیەوە مابوو ڕاستکۆڵنیکۆف پارچە پەڕۆیەکی تەڕ کرد و چەکمەکانی پێپا کردەوە وای هەستە کرد کە بەسەرکردنەوەکانی چاک ئەنجام نەدا و ڕەنگە هێشتا شتێکی دیار مابێ کە ئەو نایبینێ لە ناوەڕاستی ژوورەکە داوەستا و کەوتە بیرکردنەوە
بیرێکی بازار و تاریکیایدا چەکەرێ کرد، بیری ڕەفتاری شێتانی خۆی کە لەم چرکە ساتەدا نەئەتوانێ بڕیارێک بدات و نەبەرگری لە خۆی بکە. ڕەنگاوەی ئێستا کردوێتی هەرگیز نەئەبوو بیکردایە. خوایە ئەبێت بڕۆم و هەڵبێم. ئەم وشانەی لەبەر خۆیەوە لە ڕاڕەوەکە داوت، وەلێ لەوێدا ترسێک چاوەڕێ کرد کە هەرگیز لەوبەر هەستی پێ نەکرد بوو. جۆگرانی ئازیز، لە ئەڵلقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین. تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون. لەگەڵمان بن. ئەڵلقەی 12. ڕاستکۆڵنیکۆف وەستا بوو، تەماشایە کرد و ئەوەی ئەیبینی بڕوای پێنا کرد. دەرگاکە دەرگای چوونە دەرەوە، واتە هەمانە و دەرگایی کە لە داڵانەکەەوە بەرەو پلیکانەکانە چوو. ئەوەی ماوەیەکی کەم لەوە بەر خۆی زەنگەکەی لێدا بوو بە تەواوی کرابەوە. لە هەموو ئەو ماوەدا نەداخرابوو نەکڵۆم کرابوو. ڕەنگە پیرێژنەکە هەر بۆ خۆپارێزی دەرگاکەی لە دوای خۆیەوە دانەخست بێت. بەڵام ئەی خوایە، ئەو کە دوایی لیزاڤێتای دیبوو چۆن نەیزانی بوو؟ ئاخر چۆن بیری لەوە نەکرد بۆ کابێ ئەم ژنا لە شوێنەکەەوە هاتە بێتە ژوورێ؟ خۆ دیوارەکەی کون نەکردووە. ڕاستکۆڵنیکۆف بەپەلە بەرەو لای دەرگاکە ڕۆیشت و کڵۆمی کرد. بەڵام نا، ئەم کارێش گونجاو نییە، ئەبێت بڕۆم. کڵۆمی دەرگاکەی ڕەواندەوە و دەرگاکەی کردەوە. لەسەر پلیکانەکان وەستا و گوێ ڕادێرا و بۆ ماوەیەک هەرگوێ قوڵاق بوو. لە دوورەوە لە خوارەوە و ئەشێت لە نزیک دەرکی هاتنەوە ژوورەوە بێت. دەنگی دوو پیاوی بەهرا کە جوێنیان بە یەکترێدا ئەهاتە گوێ. ئەمە چییە؟ لەبەر خۆیەوە ئەمەیە وت. خۆی گرت و چاوەڕێ بوو. لە پڕێکای یەکسەر هەموو هەرا و زەناکە کەبوو. لەوە ئەچوو لێک جابوو بێتنەوە. هەرکەویستی بڕواتە دەرەوە، کتوپڕ لە قاتی خوارەوەدا دەرگایەک بە ژاوەژا و بەرامبەر بە پلیکانەکان کرایەوە. یەکێک بەدەم ورینگی گۆرانیەوە لە پلیکانەکانەوە هاتە خوارێ. ڕاستکۆڵنیکۆف لەگەڵ خۆی دابیری کردەوە. ئەمانە ئەم هەموو دەنگەیان لە چییە؟ دیسان دەرگاکەی داخست و کەوتەوە چاوەڕوانی تا بێدەنگی هەموو لایەکی گرتەوە. چ دەنگێک نەئەهاتە گوێ، وەلێ هەر ئەوەندەی هەنگاوێکی بەرەو پلیکانەکان نایەوە، هەنگاوی تازە یەکێکی هاتەوە بەرگوێ. دەنگی هەنگاوەکان لە دوورەوە ئەهات، لە پلە بەراییەکانەوە، وەلێ ئەو لە دواییدا زۆر بە چاکی ڕوونی ئەوەی بە بیری خۆی ئەهێنایەوە کە لەو کاتەدا لە دەنگی بەرایی هەنگاوەکاندا بێ ئەوەی بزانێت چۆن هەستی بەوە کرد کە بەرەو ئێرە واتە بەرەو قاتی چوارەم بۆ لای پیرێژنەکە دێن. بۆ ئایا دەنگەکە دەنگێکی تایبەتی بوو؟ هەنگاوەکان قرس و یەکڕیتم و لەسەرخۆ بوون. ئەوە تا لە قاتی یەکەم تێپەڕی، ئێستا دێتە سەرەوە و دەنگی پێکەی بەرز و بەرزترە بێ. دەنگی هانکە هانکی هەناسەی دێتە گوێ. ئەمەیشیان قاتی سێم بۆ ئێرە دێ. لە پرا ڕاستکۆڵنیکۆف هەستی کرد خەریکە لە شوێنی خۆی داوشک بێ. تەواو وەگە و کەسێکی خەو نەبینێ، لە دواوە ڕاوی ئەنێن و لێ نزی کەوتونەتەوە و ئەیانەوێ بیکوژن. بەڵام ئەو وەک بزمار لە جێگاکەیدا چەقی بێت و تەنانەت توانای دەست جوڵاندنی نەبێ. سەرنجام کاتێک میوانە ناوەختەکە بە تەمای هاتنە قاتی چوارم بوو، ڕاستکۆڵنیکۆف کەوتە جوڵە، دەرفەتیەنە تند و خێرا لە ڕاڕەوەکەوە خۆی خستەوە ناو ژوورەکە و لە دوای خۆیەوە دەرگاکەی پێوەدا. اینجا لە سەرخۆ و بێدەنگ کڵۆمی کرد. ئێستا تەنیا غەریزە بوو کۆمەکی لێ کرد. دوای ئەنجامدانی ئەم کارانە هەناسەی لەخۆ بڕی و گوێی بە دەرگاکەوەنا. میوانە نەناسەکەیش گشت بۆ بەردەم دەرگاکە. ئێستا ئەم دوانە ڕوبەڕووی یەکدی وەستا بوون، ڕاست وەک ئەو کاتەی کەمێک لەمە پێش کە ئەو پیرێژنەکە بەرامبەر یەکتری وەستا بوون و تەنیا دەرگاکە لێکی جا کردبوونەوە و ئەو گوێ قوڵاق بوو. میوانەکە چەند جارێک هەناسەی قۆڵی هەڵکێشا،
ڕاستکۆڵنیکۆف لە کاتێکدا کە تون تەورەکەی لەناو دەستیدا گوشی بوو بەخۆی وت دیارە زەلامێکی کەتەیە ئەدوت هەموو ئەمانە لە خەوندا ئەبینێ میوان زەنگەکەی گرت و تند لێدا کە زەنگە بچووکە کانزاییەکە لێدا لە ناکاودا میوانەکە وای هەست کرد یەکێک لە ژوورەکەدا ئەجوڵێ بۆ چەند چرکە ساتێک بە چاکی گوێگرت نەناسراوەکە جارێکی تر زەنگی لێدایە و دیسان چاوەڕێ کردەوە پاشان خۆی نەگرت و کەوتە ڕاکێشانی دەستکی دەرگاکە ڕاستکۆڵنیکۆف بەترس و لەرزەوە تەماشای میلەی کڵامەکەیە کرد کە لە ئەڵقەکەدا ئەهاتوە چوو بە ترسێکی زۆرەوە چاوەڕێی ئەوەیە کرد کە کڵامەکە لە جێی خۆی هەڵبکەندرێ لە ڕاستیشدا وا دەرگاکەی بە توندی ڕاکێشە کە ئەشیا ئەوە ڕووبدا ویستی بەدەست کڵامەکە بگرێ بەڵام لەوە ترسا ئەوی تر هەستی پێ بکە ڕاستکۆڵنیکۆف سەری لێ شێوا بوو ئەدوت سەرگێژەی توش بووتەوە بیری کردەوە هەر ئێستا ئەکەوم وەلێ نەناسەکە کەوتە قسە و ئەم هاتەوە سەرخۆی وتی چییە نووسون یان یەکێ خنکاندونی نەفرەتتان لێبێ ئای ئەلێنا ئیڤانۆڤنا جادوکەری پیر لیزاڤێتە ئیڤانۆڤنا جوانی بێوێنە دەرگاکە بکەنەوە بەلعنەت بن یعنی خەوتون پاشان زۆر بە تووڕەیەوە دەجار لەسەر یەک بە هەموو هێزیەوە زەنگەکەی لێدا زۆر باشەوە دیار بوو کە کەسە نەناسەکە لەم ماڵەدا دەسەڵاتیە و دۆستیانە لەم کاتەدا کتۆ پڕ لە پلیکانە نزیکەکەوە دەنگی هەنگاوی کورت و خێرا یەکێک هاتە گوێ یەکێکی دیش نزیکە بووەوە وەلێ ڕاستکۆڵنیکۆف لە سەرتاوە بە چاکی گوێی پێنەدا تازە هاتووەکە بە دەنگێکی خۆشی پڕ لە ئاوازەوە ڕووی لە میوانی یەکەم کرد کە هێشتا هەر زەنگی لێ ئەدا و پێیوت بەڕاست کەسی لێن یا سڵاو کوخ ڕاستکۆڵنیکۆف زوو بەخۆی وت بە دەنگیا دیارە زۆر گەنجە کوخ وەڵامی دایوتی هەر شەیتانە زانێ خەریکە قفڵەکە بشکێنم ئەی تۆ چۆن منە ناسیت گەنجەکەوتی بەڕاستە 3 ڕۆژ لەمەوبەر لە گامبرینۆس 3 جار لە سەرێک بلیاردم لێ نەبردیتەوە کۆخوتی گەنجەکەوتی کەواتە لێرە نین سەیرە زۆریش گەوجانەیە پیرێژن ئەبێ بۆ شوێ چوو بێ من کارم پێێتی کۆخوتی هاوڕێ منی شەرکارم پێێتی لاوەکە دەنگی هەڵبڕیوتی ئەی چی بکەین ئای لەم بەدبەختیە هاتبووم بڕێ پارەم دەستکەوێ کۆخوتی چارنیە بێت بگەڕێنەوە بەڵام ئەی بۆ بەڵێن ئەدا ئەو سیحربازە خۆی ئێستای بۆ دیاری کردم ئاخر ڕێم دوورە بۆ شوێ ملیشکاندووە تێناگەم بە درێژایی ساڵ ئەم سیحربازە دانیشتۆ و ماندۆ و قاچی دێشەکەچی وایستا لە پڕاچۆ بۆ گەڕان لاوەکەوتی بۆ لە دەرگاوانەکە نەپرسین کۆخوتی چی لێ بپرسین لاوەکەوتی پێڵێن بۆ شو ڕۆشت و کەی دێتەوە کۆخوتی های نەفرەت لە شەیتان بپرسین ئاخر ئەو بۆ هیچ جێگایەک ناچێ بەدەم ئەم قسانەوە جارێکی دی دەستکی دەرگاکەی ڕاکێشا نەفرەت لە شەیتان هیچ چار نییە ئەبێت بگەڕێنەوە لە پرێکدا لاوەکە هاواری کردوتی ڕاوەستا بڕوانە کە دەرگاکار ڕا ئەوە شوێنی درزێکی تێکەوێ کۆخوتی جا چییە لاوەکەوتی چۆن تێناگەی ئەمە مانای وایەکێکیان لە ماڵە ئەگەر هەمویان بڕۆشتنایە دەرگاکەیان لە دەرەوە بە کلیلدا خست نەک لە ناو کڵۆمی بکەن گوێت لێ نییە کڵۆمەکە چۆن دەنگی دێ لە کڵۆمکردنی دەرگایشدا بێ یەکێک لە ژوورەوە بێ تێگەیت کەواتە لە ژوورە و دانیشتون و دەرگاکە ناکەنەوە کۆخ بەسەر سوورمانە و دەنگی هەڵبڕی ڕاستە کەواتە ئەم دوانە خەریکی چین پاشان زۆر بە تووڕێیەوە دەستی کردەوە بە ڕاکێشانی دەرگاکە لاوەکە کەوتەوە هاوار وتی ڕاوەستە ڕای مەکێشە دیارە شتێک لە ئارادایە تۆ زەنگت لێداوە دەرگاکەت ڕاکێشاوە کەس نەیکردێتەوە کەواتە یان هەردووکیان بێهۆشن یان کۆخوتی چی لاوەکەوتی ئەزانی چی بڕۆین بۆ لای دەرگاوانەکە با ئەو خۆی بیاندۆزێتەوە کۆخوتی ڕاستە هەردووکیان هات نەخوارێ لاوەکەوتی ڕاوەستە تۆ لێرە بە و منە چم بۆ لای دەرگاوانەکە کۆخوتی بۆ من لێرە بمێنمەوە لاوەکەوتی هەروە
بزانی چی ڕوەدا. کۆغوتی باشە. لاوەکە بە گەرمیەوتی ئاخر من خۆم بۆ کاری دادوەری لێکۆڵینەوە ئامادەکەم. لێرەدا ئەوە ئاشکرایە. بەڵێ ئاشکرایە. شتێک لە ئارادایە. بەدەم قسەکردنەوە لاوەکە بەپەلە بە پلیکانەکاندا هاتە خوارێ. کۆخ مایەوە. جارێکی تر بە هێوری لە زەنگەکەیدا. دەنگی زەنگەکە بەرز بۆ پاشان لەسەرخۆ وەک جارێکی دی تاقی بکاتەوە دەستکی دەرگاکەی ڕاوشان. جارێک بەرەو لای خۆی و جارێک بەرەو خوار تا بە تەواوی لەوە دڵنیا بێ کە دەرگاکە تەنیا جووت کراوە. پاشان بەدەم هەناسە هەڵکێشانەوە خۆی چەماندەوە و لە کونی کلیلەکەوە کەوتە تەماشاکردن. بەڵام ئەو دیوی دەرگاکە کلیلی تیابوو بۆیە نەیتوانی هیچ ببینێ. ڕاستکۆڵنیکۆڤ ڕاوەستا بوو. تەورەکەی هەر بەدەستەوە بوو. ئەدوت لە حاڵەتی و ڕێنەکردندایە. تەنانەت خۆی بۆ ئەوە ئامادەکرد بوو هەر ئەوەندەی ئەوان بڕۆنە ژوورەوە لەگەڵیاندا بەشەڕ بێ. لەو کاتەدا کە ئەو دوانە لە دەرگایانەدا و تەکبیریانە کرد چەند جارێک ئەم بیرەی بە مێشکدا هات کە کارەکە ببڕێتەوە و لە پشت دەرگاکەوە هاواریان لێ بکە. هەندێک جار ئەیویست پێشەوەی دەرگاکە بکەنەوە سەر بنێتە سەریان جێنیان پێ بدات و گاڵتان پێ بکە. دوایی زۆر بە خێرایی ختورەیەکی پێداهات. خۆزگە ئەم کارە زووە گەیشتە ئەنجام. بەڵام لەعنەت لە شەیتان. کات تێپەڕی. دەقیقەیەک 2 دقیقە و کەس نەهات. کۆخ کەوتە جوڵە و لە ناکاوێکدا دەنگی هەڵبڕیوتی من حەقم بەسەرەوە چییە؟ بە هەڵە داوان بەرەوە خوار بووە. چەکمەکانی بە پلیکانەکاندا کێشا و لە پڕا دەنگی هەنگاوەکانی بڕا. خوایە چی بکەم؟ ڕاستکۆڵنیکۆڤ چێلونەکەی لادا. کەمێک دەرگاکەی کردەوە. دەنگی هیچ نەبوو. پاشان بێ ئەوەی بیری لێ بکاتەوە چوە دەرێ و چەند هێزی تیابوو تون دەرگاکەی داخست و بەرەو خوار بووە. 3 پلیکانەی بڕی بوو کت و پڕ لە خوارەوە بوو بە ژاوەژاو. ئەم بۆ کوێ بچێ؟ نەیزانی لەکوێدا خۆی بشارێتەوە. ئەوەندەی نەمابوو جارێکی دی بگەڕێتەوە هەمان ئاپارتمانی لای پیرێژنەکە. هێی دێ و درنج شەیتان بیگرن. یەکێک لە ئاپارتمانەکەی خوارەوە هات بۆ دەرێ و کەوت بۆ ئەو داد و هاوارە وەک بڵێ نەئەڕۆشت بەڵکو لە پلیکانەکانەوە تلاوتل ئەکەوتە خوارێ و هاوارێکە دوای وت متیکا 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 لەعنەتی خواد لێبێ. هاوارەکە بە نووزەیە کۆتایی هات. دوا هەراو زەنا لە دەرەوە هاتە گوێ و پاشان هەموو شتێک کرد بوو. بەڵام هەر لەو چرکە سادەدا چەند کەسێک کە بە دەنگی بەرز و بە پەلە قسانە کردبیانە هەراو بە پلیکانەکاندا سەرەکەوتن. 3 یان 4 کەس بوون. ڕاستکۆڵنیکۆڤ دەنگی زرەنگاوەی لاوەکەی ناسیەوە خۆیانن. ڕاستکۆڵنیکۆڤ زۆر بە ناومێدیەوە بەرەو ڕویان چوو. چی ئەبێت با ببێ؟ ئەگەر ڕامگرن کارێکی خراپەکەن. ئەگەر ڕێشم لێ نەگرن هەر کارێکی خراپەکەن. لە یادیاندا ئەمێنێتەوە. لەوەدا بوو پێک بگەن لە نێوانیاندا تەنیا پلیکانەی قاتێک مابوو کە لە پڕا ڕێی دەربازبوونی بۆ کرایەوە. لە دووری چەند پلیکانەیەک لەو لای ڕاستکۆڵنیکۆفەوە بەلای ڕاستە ئاپارتمانێکی چۆڵی هاتە بەرچاو کە دەرگاکەی بە تەواوی کرابەوە. هەمان ئاپارتمانی قاتی دوو بوو کە کرێکاران تیایدا خەریکی بۆیەکردن بوون و ئەدوت لەو کاتەدا هەر بەدەستی ئەنقەست لەوێ نەمابوون. دیارە هەر ئەوان بوون کە بەو هەراو زەنایەوە پێشتر چوونە دەرەوە. زەمینەی ژوورەکە تازە بۆیەکرا بوو. سەتڵێکی بچووک قوتوویەکی بۆی و فڵچێک لە ناوڕاستی ژوورەکەدا بوو. لە چاوتروکانێکدا ڕاستکۆڵنیکۆڤ لە دەرگا کراوەکەوە خۆی فرێدا ژوورێ و بێدەنگ لە پشت دیوارەکە وەستا. ئەم کاری تەواو لە جێگەی خۆیدا بوو چونکە ئەوانیش گەیشتبوونە ئەو قاتە و بەرەو سەرەوە سوڕابوون. بەدەم قسەوە بەلایدا تێپەڕین و چوونە قاتی چوارەوە. ڕاستکۆڵنیکۆڤ 3 لێ نەکرد. لەسەر پەنجەی پێی هاتە دەرێ و لە پلیکانەکانەوە بەپەلە هاتە خوارێ. پلیکانەکان کەسی تیانە بوو. هەروها دەرگای هاتنە ژوورەوەیش بەپەلە دەرگای ماڵەکەی بەجێهێشت و لە شەقامەکەدا بەلای چەپدا سوڕایەوە. ڕاستکۆڵنیکۆڤ
بە چاکی زانی بەڵێ زۆر بە چاکی زانی کە لەم چرکە ساتەدا ئەو چەند کەسە لە ئاپارتمانەکەدان و سەریان لەوە زۆر سوڕماوە کە دەرگاکە کراوەتەوە لە کاتێکدا کە تۆزێک پێش ئێستا داخرا بوو. ئەیزانی کە ئێستا ئەوان ئیدی سەرقاڵی تەماشاکردنی لاشەکان و هەناسێک نابە کە هەستەکەن و باش پێی بەوە ئەبەن کە پیاوکوژەکە تا ئێستا لەوێ بووە و دەرفەتی خۆشاردنەوەی هێناوە و بە بەردەمیاندا هەڵاتوە و بۆی دەرچووە. ڕەنگە ڕملی ئەوەیش لێ بدەن کە ئەو کاتەی ئەوان ئەچوونە سەرێ ئەو لە ئاپارتمانە چۆڵەکەدا دانیشت بێت. لەگەڵ هەموو ئەمانەیشدا ڕاستکۆڵنیکۆف بە هیچ جۆرێک نەیەوێرە هەنگاوی خێرا بنێ، هەرچەندە هێشتا سەد هەنگاوێکی مابوو بگاتە پێچی یەکەم بەخۆی وت چۆنە لە پاڵ دەرگای ماڵێکدا خۆی بشارێت یان لە پلیکانەی ماڵی نەناسێکدا ماوەیەک چاوەڕێ بێ. نا ئەمە ترسناکە. ئەی چۆنە تەورەکەی فرێداتە لایەکەوە، چۆنە عارەبانەیەک بەکرێ بگرێ. نا ترسناکە. بۆ چوونەکانی چەواشە بوون، بەڵام واگەیشتە کۆڵانێکی باریک نیوەجیان خۆی تێخزان تا ڕادێک ئیدی لەوێدا ڕزگار ببوو. خۆی ئەمەیە زانی ئەشیا گومانی لەسەر کەمتر بێ بێجگەلەوەی کە هاتوچۆی زۆری بەسەرەوە بوو. ئەو لە ناو خەڵکەکەدا ئەبووە گەردی لێک وەلێ ناڕەحەتی و ئازارەکانی ئەوەندە بێهێز و توانان کرد بوو لەوەدا بوو نەتوانێت بجوڵێت. دڵۆب ئارەقەی لێتکە سەر و ملی تەواوتەڕ ببوو. تەنانەت کە ڕاستکۆڵنیکۆف گەیشتە لای ڕووبارێک یەکێک لە هاتوچۆکەران هاواری لێ هەستاوتی چەند سەرخۆشە. ئیتر ڕاستکۆڵنیکۆف ئاگای لە خۆی نەما بوو، چەند زیاتر بڕۆیشتایە خراپترە بوو. لەگەڵ ئەمانشدا پاشان ئەوەی بەبیر هاتەوە کاتێک گەیشتە ڕووبارەکە خەڵکەکە کەمتر بوون و وای هەست کرد ئەم بەر چاوەکەوێت و ترسا لەوەدا بوو دیسان بگەڕێتەوە ناو کۆڵانەکە و ئەوەندەیشی نەما بوو لە پێ بکە، بەڵام سوڕێکی خوارد و لەلایەکی ترەوە ڕاست گەیشتەوە ماڵەکەی خۆی. کە ڕاستکۆڵنیکۆف لە دەرگای دەرەوەی ماڵەکەیەوە چووە ژوورێ هێشتا نەهات بۆ سەرخۆی. تەنانەت کاتێک تەورەکەی بیرکەوتەوە کە گەیشتە سەر پلیکانەکان کێشەیەکی گەورەی لە پێش بوو، واتە ئەبوو بە جۆرێک تەورەکە لە جێگای خۆی دابنێتەوە چەند بڕەخسێ کەسی پێ نەزانێ. هەڵبەت ئیدی توانای بیرکردنەوەی ئەوەی نەبوو کە ڕەنگە بۆ ئەم ئەوە زۆر چاکتر بووە تەورەکەی نەهێنایەتەوە بۆ جێگای خۆی، بەڵکو هەر کەمێک دوای کارەکە فڕی بدایەتە دەرەوەی ساختمانێکەوە. بەڵام هەموو شتێکی بۆ بەخێر گەڕا، چونکە دەرگای دەرگاوانەکە پێوە درابوو بێ ئەوەی قفڵ کرابێ، بۆیە ئەبوو دەرگاوانەکە لە ژوورەکەی دابێ. بەڵام ڕاستکۆڵنیکۆف ئیتر توانای ئەوەی نەمابوو بیر بکاتەوە، بۆیە ڕازڕووی لە ژووری دەرگاوانەکە کرد و دەرگاکەی کردەوە. ئەگەر دەرگاوانەکە لێی بپرسیە چیتەوێ ڕەنگە یەکسەر تەورەکەی بدایەتە دەستی، وەلێ دەرگاوانەکە وەک جاری پێشوو لەوێ نەبوو. تەورەکەی لە جێگەی خۆی لە ژێر کورسەکەدا وەک جاری پێشوو دانایەوە و تەنانەت دار و چەوێڵەکەیشی دایەوە بەسەریدا. دوایی تا ژوورەکەی خۆی کەسی نەبینی. دەرگای خاوەن ماڵەکە داخرا بوو کە گەیشتەوە ناو ژوورەکەی بێ ئەوەی خۆی بگۆڕێ خۆی فرێدایە سەر تەختی نووستنەکەی، خەوی لێ نەکەوت، وەلێ وەک بێهۆش بێوا بوو. ئەگەر لەو کاتەدا یەکێک بهاتایەتە ژوورەکەیەوە ڕاز لەسەر جێگاکەیەوە ڕائەپەڕی و هاواریە کرد. بیری زۆر و سەیری بە مێشکدا هاتووە چوو، بەڵام بە هەموو توانایەکەوە نەیەتوانی لەسەر یەکێک لەو بیرانە بۆستێت و بڕیاری لەسەر بدا. جۆگرانی ئازیز، لە ئەڵقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسەراتەکانتان پێشکەشەکەین. تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون، لەگەڵمان بن. ئەڵقەی سیانسە. ڕاستکۆڵنیکۆف تاماوەیەکی دوور و درێژ هەر ئاوا لەسەر جێگاکەی کەوتبوو، پێچ و هەندێک جار بە ئاگا بێتەوە و
لەو چرکە ساتانە دایزانی دەمێکە شەوی بەسەردا هاتووە بەڵام بیری لە هەستان نەکردەوە سەرنجام هەستی کرد دنیاتەوە ڕووناکە لەسەر پشکەوتووە و هێشتا بێهۆش و گێژە لە شەقامەکەەوە بە چاکی گوێی لە هەمان ئەو دەنگی گریانە زەلیلانەیە بوو کە هەموو شەوێک لە دوای سەعات دووەوە لە ژێر پەنجەرەکەیەوە هات وا ئێستا هەمان ئەو دەنگانە لە خەویەکەن بیری کردەوە ئەمەش دەنگی ئەو سەرخۆشانی کە لە مەیخانەکان دێنە دەرێ دیارە سەعات لە 2:30 شەویش تێپەڕیوە لە پراوا لە سەرجێگاکەی ڕاپەڕی ئەدوود یەکێک دەستی داوەتە پەلی چۆن سەعات لە 2 داوە لەسەر کورسێکە دانیشت و هەموو شتێکی هێنایە و بیری خۆی بەڵێ لە ناکاوێکدا و لە چرکە ساتێکدا هەموو شتێکی بەیاد هێنایەوە لە چرکە سات یەکەمدا وای بیر کردەوە کە شتێکە بێ زۆری سەرما بوو بەڵام سەرماکە تا ڕادێک لە ئەنجامی ئەو لەرزوتایەوە بوو کە لە خەودا لێی هاتە بوو ئێستاش کتوپڕ لەرزێکی وای تێگەڕا کە چۆقەچۆقی دانی ئەهات هەموو گیانی کەوت بۆ لەرزین ڕاستکۆڵنیکۆف دەرگاکەی کردەوە گوێی هەڵخست هەموو ماڵەکە لە خەوێکی قۆڵدا بوو بەسەر سامیەوە لە خۆی و ژوورەکەی ئەڕوانی و نەیەتوانی لەوە بگاکە چۆن دوێنێ شەو دوای ئەوەی هاتوتە ناو ژوورەکەیەوە دەرگاکەی جوود نەکردووە و جلەکانیشی نەگۆڕیوە بەڵکو هەر بە کڵاوەکەیشیەوە لەسەر تەختەکە ڕاکشاوە کڵاوەکەشی لەسەر زەویەکە لە پاڵ سەرینەکەی داکەوت بوو ئەگەر یەکێک بهاتە چیەوت ڕەنگە بە سەرخۆشی بزانی مایە بەڵام خۆی گەیاندە پەنجەرەکە دنیا ڕووناک بوو بە پەلە جلو بەرگ و سەراپای خۆی بەسەر کردەوە تا بزانێ هیچ ئاسەوارێکی پێوە یانە بەڵام زانی کە ئەوە بەز نییە ڕاستکۆڵنیکۆف کە لەسەرمە هەڵە لەرزی جلەکانی داکەند و گشت لایەکی بەباشی تەماشا کرد هەموو پارچێکی سەر و بن کرد لەبەرەوەی لە خۆی دڵنیانە بوو 3 جار دووبارەی کردەوە ئەوەی بەبەرچاوە بوو بچووکترین ئاسەواریان پێوە دیار نەبوو تەنیا داوێنی پانتۆڵەکەی ئەو شوێنەی کە دڕا و تاڵتاڵ ببوو خوێنێکی خست و وشکی پێوەما بوو ڕاستکۆڵنیکۆف چەقۆیەکی دەستدایە و تاڵەکانی بڕی ئێدی لەوە نەئەچوو شوێنەوارێک مابێتەوە لە پرێکە ئەوەی بیرکەوتەوە کە جانتای پارە و ئەو شتانەی لە دۆڵابی پیرێژنەکەی دەرهێنا بوو هێشتا لە گیرفانی دان تا ئەو کاتە بیری لەوە نەکرد بۆ کە دەریان بێنێت و بیان شارێتەوە تەنانەت کە لە سەر و بنکردنی جلەکانی بەریشیدا بوو ئەوەی بەبیردا نەهات یعنی چی لە پرا زۆر خێرا هەمووی لە گیرفانی دەرهێنا و لە سەر مێزەکەی بڵاوی کردنەوە دوای ئەوەی هەموو شتێکی تەنانەت هەستاری گیرفانەکانیشی بە هەڵگێڕاوەی دەرهێنا تا لەوە دڵنیا بەکە هیچیان تیانەماوە ڕاستکۆڵنیکۆف هەموو شتەکانی لە سوچێکدا دانا لەوێدا لە گۆشێکی داوێنی دیوارەکەدا بەشێک لە پاژماوەی کاغەزی دڕا و هەڵوازراوی سەر دیوار هەبوو خێرا هەموو شتەکانی تەپاندە ناو چاڵێکی ژێر کاغەزەکانەوە ئەوسا بە خۆشحالیەوە بەدەم هەستانەوە لەو گۆشە و چاڵە ورد بووەوە کە بە شتەکان قۆقز ببوون بیری کردەوە هەموو شتێک لە چاون بوو تەنانەت جانتای پارەکەیش لە پران لە ترسە هەموو گیانی لەرزی و نائومێدانە کەوتە پرتە پرت خوایە من چیم لێ هاتووە ئەمە چۆن شاردنەوەیەکە بۆش دوا شارێتەوە لە ڕاستیە ڕاستکۆڵنیکۆف حسابی بۆ شتانە نەکرد بوو ئەو تەنیا بیری لای پارەکان بوو بۆیە لای خۆیەوە جێگایەکی تەرخان نەکرد بوو بۆ شاردنەوەیان لەگەڵ خۆیدا کەوتەوە بیرکردنەوە بەڵام من ئێستا لە چی خۆشحاڵم ئاشت ئاوا شارنەوە بەڕاستی عەقڵم لە دەست داوە بەلەشی داهێزراویەوە لەسەر قەنەفەکە دانیشت و لە پرا لەرزە بێوێنەکەی تێگەڕایەوە بێبیرکردنەوە پاڵتاوە زستانیەکەی سەردەمی خوێنکاریەتی کە گەرم و دڕا و لە پەنای کورسەکەدا فرێدرا بوو ڕاکێشا و بەسەر خۆی دادا دیسانەوە خەو ڕێنە دایگرتەوە لە هۆش خۆی چوو 5 دقیقەی نەبر کە جارێکی تر هەستایە و وەخشێت خۆی گیاندە جلەکانی چۆن توانین بنومەوە لە کاتێکدا هیچ کارێکم ئەنجام نەداوە وایە بەڵێ وایە هێشتا بەرەزوانەکەی بنهەنگڵم لێ نەکردوێتەوە بیرم چوو چۆن شتی وا لە بیرە چێت چ شایەتێکی گەورەیە
بەرە زوانەکەی لێ کردەوە و پارچە پارچەی کرد، پارچەکانی لەژێر سەری نەکەوت لە تەنیشتەکانی ترەوەدانە. پاشان لە کاتێکدا کە لە ناوەڕاستی ژوورەکە داوەستا بوو، زۆر بەوردی و ناخۆشیەوە لە هەموو لایەکی ئەڕوانی تا بزانێ لە سەرزەویەکە یان لە جێگایەکی تردا شتێکی لەبیر نەکردووە، بەردەوام لە بەرخۆیەوە ئەیوت: قماشی تیتۆڵکرا و بە هیچ جۆرە گومان دروست ناکە، من وازانم وابێت. بەڵێ هەروایە. ئەو بڕوای وابوو کە هەموو شتێک تەنانەت یادەوەری و بیری سادەیش دەستبەرداری ئەو بوون و ئەمەش وردە وردە زۆریان ئازارەدا. یعنی چی؟ نەکا لە ئێستاوە دەستی پێکرد بێ ناشێ سزا گەشت بێ. بەڵێ خۆیەتی تۆڵەیە. لە ڕاستیە تاڵە بڕاوەکان کە لە پانتۆڵەکەی کردبەوە لە سەر زەویەکە لە ناو ژوورەکەدا بە هەموو لایەکدا پەرش و بڵاو بوو تا یەکەم کەس کاڕواتە ناو ژوورەکەەوە بیبینێ. لە پرێکدا وەک مایە پوچێک هاواری لێ هەستا. بەڕاست من چیمە؟ لەو کاتەدا بیرێکی سەیری بەسەردا هات کە تۆ بڵێ هەموو جلەکانی خوێنایی بێ، ڕەنگە گەلێک پەڵەی خوێنی پێوە بێت و ئەو نیان بینێت، چونکە عەقلی لاوازە و لە دەستی دا و عەقلی تێک چووە. لە ناکاوێکدا ئەوەشی بیر کەوتەوە کە ڕەنگە خوێن بە جانتای پارەکەوە بێ، کەواتە ئەبێ گیرفانیشم خوێنایی بێ، چونکە من جانتاکەم بە خوێنەوە خستە گیرفانم. لە چاو تروکانێکدا هەستاری گیرفانەکەی هێنا دەرەوە و بەڕاستی ژوا بوو. هەستاری گیرفانەکە ئاسەواری خوێنی پێوە بوو. کەوتەوە بیرکردنەوە، کەواتە عەقڵم تەواو لە کار نەکەوتووە. هێشتا بیر و لێکدانەوەم لە کاردایە. هەر خۆم ئێستا هەستم بۆ شتانە کرد و بیرم لێکردنەوە. بەخۆشیە و هەناسێکی قوڵی دا و بەخۆی وت: ئەو لاوازەی هەستم پێکرد لە ئەنجامی لەرز و تاکەوەیە و هیچی تر. هەستاری گیرفانی چەپی پانتۆڵەکەی بە تەواوی دەرهێنا. لەو کاتەدا تیرێژێکی خۆر لە پەنجەرەکەەوە کەوتە سەر جزمەکەی پێی چەپی. بە گۆرەیەکەیەوە کە لە جزمەکەی هات بۆ دەرێ شتێک بەرچاوە کەوت. جزمەکەی داکەن هەمووی خوێن بوو. نوکی گۆرەوەکەی تەواو خوێن بوو. دیارە لەو کاتەدا بێ پارێز پێی نابوو ناو چاڵێک خوێنەوە. باش ئێستا من ئەتوانم چی بکەم؟ تا کاتێک گۆرەوی و ڕیشاڵی پانتۆڵ و هەستاری گیرفان لەکوێ بشارمەوە؟ ڕاستکۆڵنیکۆف هەموو شتانەی بەدەستەوە گرت و لە ناوەڕاستی ژوورەکەدا وەستا. بیان خەم ناو زۆپاکەوە، بەڵام یەکەم جار ناو زۆپاکە ئەگەڕێن. بیان سووتێنم، بەڵام بەچی بیان سووتێنم؟ تەنانەت شقارتێکیشم پێ نییە. نا، چاکتر وایە بڕۆمە دەرێ و هەمویان فرێ بدەمە شوێنێکەوە. وایە چاکترە لە شوێنێکی دوور فڕیان بدەم. بەدەم دانیشتنی سەر قەنەفەکەوە دووبارەی کردەوە. خێرا هەر ئێستا بێدواکەوتن، کەچی دیسان سەری کەوتەوە سەر سەری نەکا. دیسان لەرزێکی زۆر بەهێز لە گۆی خست و پاڵتاوەکەی بەسەر خۆیدا کێشایەوە. ماوەیەک چەند سەعاتێک بەرەو دوا وای ئەهاتە بەرچاو کە چەند باش بوو ئەگەر هەر ئێستا بێدواکەوتن بڕۆیشتایەتە شوێنێکی دوور و هەموو شتەکانی لێ فرێ بدایەوە. لەم سەر ئێشەیە ڕزگاری بووایە. چەند زووتر، چاکتر. چەند جارێک ویستی لەسەر تەختەکە هەستێ وەلێ نەیتوانی. سەرنجام لە دەرگادانێکی تند بە تەواوی هێنایە و سەرخۆی. ناستاسیا بە مشتە کۆڵە لە دەرگاکەیەدا و هاواری کردووی وت: دەبیکەرەوە، ماوی دیان مردووی. ئەم هەموو خەوە بوو بەچی؟ بە درێژایی ڕۆژ وەک سەگە خەوێت، بەڕاستیش سەگە. دەبیکەرەوە، سەعاد لە دەشت تێپەڕیوە. گوێی لە دەنگی پیاوە گوۆی وت: ڕەنگە هەر لە ماڵەوە نەبێ. ڕاستکۆڵنیکۆف لە دڵی خۆی داوتی: ئای ئەوە دەنگی دەرگاوانەکەیە، چی ئەوێت؟ ڕاستکۆڵنیکۆف ڕاست بۆ و لەسەر تەختەی نووستنەکە دانیشت. دڵی لە پەلەپەلیدا کەوت بۆ ئازار. ناستاسیا بەرپەرچی دەرگاوانەکەی دایەوتی: کەواتە چێ دەرگاکەی چێلون کردووە؟
بڕوانە دەرگاکەیش لەسەر خۆی داخا ئەترسێت نەکبیت زن بیکەرەوە خەو خۆش بیکەرەوە. ڕاستکۆڵنیکۆڤ لە دڵی خۆی داوتی ئەمانە چیانە بێ بۆ دەرگاوان هەموو شتێک ئاشکرا بووە بەرگری بکەم یان دەرگاکە بکەمەوە هەموو شتێک تەواو. کەمێک ڕاست بووە بەسەر دەرگاکەدا چەمایە و چێلوونەکەی لادا ژوورەکەی ئەوەندە تەنگەبەر ببوو کە ئەیتوانی بێ ئەوەی هەستێت دەرگاکە بپاتەوە. ڕاستی کردبوو دەرگاوان و ناستاسیا ڕێگوەستا بوون. ناستاسیا بە جۆرێکی زۆر تایبەتی لێی ڕامە. ڕاستکۆڵنیکۆڤ بە شێوەیەکی ناومێدانە و بیۆریەوە لە دەرگاوانەکەی ڕوانی. دەرگاوانەکە بێدەنگ پەڕەکاغەزێکی ڕەنخۆڵە مێشی پێچراوی بە مۆمۆرکراوی بۆ ڕاگرتووتی ئاگاداریەکە لە بەڕێوەبرایەتیەوە. ڕاستکۆڵنیکۆڤ وتی کام بەڕێوەبرایەتی؟ پاسەوانەکەوتی چەند بەڕێوەبرایەتی هەیە چێ نایزانێ؟ نووسینگەی پۆلیس. ڕاستکۆڵنیکۆڤ وتی بەڕێوەبرایەتی پۆلیس بۆ؟ پاسەوانەکەوتی من چوزانم ئاگادارکردنەوەی و ئەبێ بچی. دەرگاوانەکە زۆر بەوردی تەماشای لاوەکە و دەوروبەری خۆی کرد و گەڕایەوە کە بڕوە. ناستاسیا کە چاوی لە ڕاستکۆڵنیکۆڤ ناتروکان وتی لەوە ئەچێ زۆر نەخۆش بی. دەرگاوانەکە بۆ چرکە ساتێک ئاوڕیدایەوە. ناستاسیا لەسەر قسەکانی ڕۆشتوتی لە دوێنێەوە تای لێ هاتووە. ڕاستکۆڵنیکۆڤ وەڵامی نەئەدایە و بێ ئەوەی نامەکە بکاتەوە هێشتا هەر لە ناو دەستی ڕایگرتبوو. ناستاسیا دڵی پێ سووتا کە بینی قاچی لە تەختەکەەوە شۆڕ کردوتەوە بۆ ئەوەی هەستێت لەسەر قسەکانی ڕۆشتوتی پێویست بە هەستان ناکە نەخۆشیت مەڕۆ خۆ دنیا ناڕوخێ ئەوە چیە بەدەستەوە. ڕاستکۆڵنیکۆڤ تەماشای دەستی خۆی کرد. لە دەستی ڕاستیە تاڵە براوەکانی ڕێشوی پانتۆڵ تاکێک گۆرەی و هەستاری گیرفانە تیتۆڵ کراوەکەی بینی هەر بەو شتانەوە نووسە بوو کە پاشان بیری ئەو ڕووداوەیە کردەوە. ئەوەی بیرەکەوتەوە کە تەنانەت لەو کاتەیشدا تای لێ ئەهات و نیوە خەوتو بوو. هەموو ئەو شتانەی تون لە ناو دەستی ئەوشی و هەر بەو جۆرە خەوی لێکەوتەوە. ناستاسیاوتی بڕوانە چۆن ئەم پرۆپی تاڵانەی کۆ کردوتەوە و لەگەڵیاندا نووسووە وەک گەنجی دۆزی بێتەوە وایە. ناستاسیا بەدەم قسەکانیەوە قاقای پێکەنینێکی دەمارگیرانەی لێدا. ڕاستکۆڵنیکۆڤ لە چاوتروکانێکدا هەموو ئەو شتانەی نایە ژێر پاڵتاوەکەی و چاوی لە ناستاسیا بڕی هەرچەندە نەیەتوانی لەو کاتەدا بە چاکی داوەریەکی ئاقلانە بکە بەڵام زانی ئەگەر پۆلیس بێ و یەکێک بگرێ بەو جۆرە مامەڵی لەگەڵدا ناکە وەلێ پۆلیس منی بۆ چییە؟ ناستاسیاوتی چا ناخۆیت بۆت بێنم ئامادەیە. ڕاستکۆڵنیکۆڤ هەستایە سەر پێ و لە ژێر لێوتی نا منە ڕۆم هەر ئێستا ڕۆم بۆ لای پۆلیس. ناستاسیاوتی بزانە توانی لە پلیکانەکان دابەزی؟ ڕاستکۆڵنیکۆڤ وتی ڕۆم. ناستاسیاوتی ئارەزوی خۆتە. ناستاسیا کەوتە دوای دەرگاوانەکە. ڕاستکۆڵنیکۆڤ خێرا بەرەو لای پاڵتاوەکەی ڕۆیشت بۆ ئەوەی چاو بۆ گۆرەی و ڕیشاڵەکاندا بجێڕێ. پەڵیان پێوەیە بەڵام هەرگیز دیار نین. هەموو پیس و ڕنگبورد و پتورکاون. ئەوەی نەزانێ هیچی لێ تێناگە کەواتە ناستاسیاژ ناتوانێت لە دوورەوە بیبینێ. سوپاس بخوا. پاشان بەنی گەرانیەوە ئاگاداریەکەی کردەوە کەوتە خوێندنەوەی. ماوەیەکی زۆر خوێندیەوە تا تێگەیشت. ئاگاداریەکی ئاسایی گەڕک بوو کە ئەبوو سەعات 2:30 ئەو ڕۆژە بڕواتە نووسینگەی پۆلیس. ڕاستکۆڵنیکۆڤ بە سەرسامیەکی ناخۆشەوە بیری کردەوە ئاخر چۆن ئەبێت وابێ من ئاسایی هیچ کارێکم بە پۆلیس نییە. پاشان ئەی بۆ ئەمڕۆ خوایە خۆزگە زوو تەواو بووایە. وەخت بوو بکەوێتە سەر ئەژنۆ و بلاڵێتەوە کەچی لە خۆ پێکەنینی لێپژا بێگومان نەک بە دوعا و لاڵانەوەکەی بەڵکو بە خودی خۆی بەپەلە بەرگی لەبەر کرد و لەبەر خۆیەوتی ئەگەر تیا چووم قیروسیا فەرقی چییە؟ لە پرابیری کردەوە وا چاکترە گۆرەوی لە پێ بکەم چونکە لە تۆز و خۆڵا زیاترە گۆڕێ پەڵەکانی لە ناوەچن بەڵام هەرکە لە پێی کرد یەکسەر بە ترس و بێزاریە و دایکەندەوە وەلێ زوو ئەوەی بیرکەوتەوە کە گۆرەوی تری نییە بۆیە بەپەلە لە پێی کردەوە دیسان دایەوە پێکەنین
لەو کاتەدا کەوتەوە بیرکردنەوە. هەموو ئەمانە ڕێژەین بابەتی ڕووکەشن و وابەستەی هەلومەرجن، بەڵام هەر ئەلەرزی. ئیتر وا لە پێم کرد کار گەشتە لە پێکردن. پێکەنینەکەی ناخۆش گەڕا و لە بەرخۆیەوتی نا، لە توانای مندانیە. لاقی ئەلەرزی لە ژێر لێو ئەیوت لە ترسایە. سەری گێژ و لە تاوە تاگرتی کە بەرەو قادرمەکان چوو، هەر لە بەرخۆی ئەیوت ساختەیەکی تایە، مەبەستیانە بە فروفێڵ لە داومنێن. لە هەمووی خراپتر ئەوەیە کە من و ڕێنەمە ڕەنگە قسەیەکی نابەجێ بکەم. لە ڕێی پلیکانەکاندا ئەوەی یاد هاتەوە کە هەموو شتەکانی خستۆتە کونی دیوارەکەەوە و هەروە دایناون. ئەوەی بیرکەوتەوە وەستا ڕەنگە بیانەوێ کە ئەم لەوێ نەبێت ژوورەکەی بپشکنن، وەلێ لە پرا ناومێدانە یان با بڵێن بێ دەربەز لە مەرگ و ئەوەی ڕووەدا شانی هەڵتەکاند و ڕێگەی لەبەرگرتەوە. گرنگ ئەوەیە زوو تەواو بێ. مرۆڤ لە بەردەم گەرمایی سەر شەقامەکەدا خۆی پێنە ئەگیرا، خۆزیە لە هەموو ئەو ڕۆژانەدا هیچ نەبێ چەند دڵۆپێک باران بباریایە. دیسان تۆز و خۆڵ و خشت و گەچ، دیسانەوە بۆگەنی دوکان و مەیفرۆشەکان، دیسانەوە هەر هەمان خەڵکی سەرخۆش و کۆڵ هەڵگر و گالیسکە نابوتەکان، هەتاوەکە وا لە نێو چاوی ئەدا کە ڕوانینیش ئازاری پێگەیان. تەواو سەری گێژ بوو. ئەم هەستە بۆ کەسێک لەرز و تای لێ هاتبێت و لە پڕە لە ڕۆژێکی هەتاودا بێتە سەر شەقام کارێکی زۆر ئاسایی بوو. کە گەیشتە پێچی شەقامەکەی دوێنێ ڕاستکۆڵنیکۆف بەنی گەرانیەکی زۆرەوە تەماشای ئاپەرتمانەکەی کردەوە و زۆر زوو چاوی لێکەلاخست. کە لە نووسینگەکە نزیک کەوتەوە بیری کردەوە ئەگەر پرسیارم لێ بکەن ڕەنگە پیان بڵێم. نووسینگەی پۆلیس نزیکەی 250 مەترێک لە ماڵەکەیەوە دوور بوو. تازە گواستبیانەوە بۆ بارگایەکی نوێ لە قاتی چوارەمی ئاپارتمانێکی تازە دروستکراودا. ڕاستکۆڵنیکۆف جارێکی دی بۆ ماوەی چەند دەقیقەیەک سەری لە بارگا کۆنەکەدا بوو کە چوە ناو ئاپارتمانەکەەوە لە لای ڕاستەوە پلیکانەیەکی بینی کە کابرایەکی لادێی بە کۆنووسێکەوە کە بەدەستیەوە بوو ئاهاتە خوارێ. بێگومان ئەمە دەرگاوانە کەواتە نووسینگەکە لێرەیە. هەر بۆ هەستەوە بە پلیکانەکاندا سەرکەوت، نەیویست دەربارەی هیچ شتێک پرسیار لە کەس بکە. کە گەشتە قاتی چوارم لەگەڵ خۆی دادووە، ئەڕۆمە ژوورێ لەسەر ئەژنۆ دائەنیشم و هەموو شتێک ئەدرکێنم. ڕێی پلیکانەکان تەنگەبەرە و پڕ لە پاژماوە. هەموو چێشخانەی ئاپارتمانەکانی هەر چوار قاتەکە بەسەر ئێرەدا دێن و بە درێژای ڕۆژ هەروە کراوەیە، بۆیە هەواکەی تەواو تەنگە نەفەس دەکا. دەرگاوانەکان بەو کۆنووسانەی لە بندستیاندا بوو، ئەو ژن و پیا و پۆلیسانەی کاریان هەبوو بەردەوام لە سەرکەوتن و دابەزیندا بوون. دەرگای نووسینگەکە هەمیشە کراوە بوو. ڕاستکۆڵنیکۆف چوە ژوورێ و لە ڕاڕەوەکە داوەستا. زیاتر گوندیەکان لەوێ داوەستا بوون و چاوەڕێیانە کرد. بێجگەل لە تەنگە نەفەسیە زۆرەکەی ئەوێ بۆی تازە کە لە ڕۆنێکی خراپ دروستکرا بوو، تازە ژوورەکانیان پێبۆیە کردبوو، هێشتا وشک نەبوو بۆ بۆنێک وای لێ هات مرۆڤی ئەخستە هێڵنجدان. کەماوەیە گوەستا بیری کردەوە کەمێک بڕاتە پێشەوە و بچێتە ژوورێکی ترەوە. هەموو ژوورەکان بچووک و نزم بوون. هێندە ئۆقرەی لێبڕابوو کە هەر بۆ پێشەوە ملیەنە، کەس گوێی پێنادا. لە ژووری دووەمدا کارمەندەکان بەرگیان لەم کەمێک چاکتر و سەرقاڵی نووسین بوون. هەمویان سەیرە هاتنە بەرچاو. یەکێکیان ڕووی لە ڕاستکۆڵنیکۆف کردوتی چیتە بێ. ڕاستکۆڵنیکۆف ئاگاداری نووسینگەکەی پیشاندا. پیاوەکە تەماشای ئاگاداریەکەی کرد و پرسی خوێندکاریت؟ ڕاستکۆڵنیکۆڤتی بەڵێ، کۆنە خوێندکارم. کارمەندەکە تەماشایەکی سەرپێی ڕاستکۆڵنیکۆفی کرد. بەڕواڵەت کابرایەکی پەرێشان و شلوشاو بوو کە هیچت لە بینینەکەیدا بۆ دەرناکەوت. ڕاستکۆڵنیکۆف ڕامە، هیچ لەمە تێناگەیت چونکە هەموو شتێک لای ئەو وەک یەکوایە. کارمەندەکە بە پەنجەی ئاماژەی بۆ دواژور کردوتی بڕۆ بۆ لای سکرتێر. ڕاستکۆڵنیکۆف بەرەو ژووری چوارەم کە پیشانی درابوو چوو. ژوورێکی تەنگ و ئاپورە. بەرگی ئەوانەی کە لەوێ بوون کەمێک لەوانەی ژوورەکانی تر پاکتر بوو. لە نێو ئەوانەدا کە بۆ کار هات بوونە ئەوێ
دوژ نەبینران یەکێکیان جلوبەرگێکی پرسە و هەژارانەی لەبەردا بوو کە بەرامبەر کارمەندێک دانیشت بوو بە پێی ڕێنمایی ئەو شتیانوسی ژنەکەی تر زۆر قەڵە و دەموچاو و بەپەڵە و لە سووریدا شین ئەیدوان ژنەکە سەرنجی ڕاکێشە بەرگێکی زۆر جوانی لەبەردا بوو قاپێکی ئاڵتونی بە سنگەوە بوو لە گۆشێک داوەستا بوو چاوەڕێ شتێکیە کرد ڕاستکۆڵنیکۆف ئاگاداریەکەی لە پێشی سکرتێرەکەدانا ئەویش تەماشایەکی کردوتی چاوەڕێ بە سکرتێرەکە دەستی بەکاری ژنە پرسەدارەکە کردەوە ڕاستکۆڵنیکۆف هەناسەیەکی حەسانەوەیدا بێگومان مەسەلەکە شتێکی ترە وردە ورەی هاتەوە سەرخۆی و بە هەموو توانای هەوڵی ئەوەی بوو لە سەرخۆ ئارام بێ تاقەت تێکەوتن و هەڵەیەکی زۆر بچووک بەسە بۆ ئەوەی تیابچم بەداخەوە ئێرە هەوای کەمە پاشان لە سەری ڕۆشت خەفەخانە لە جاران زیاتر سرم گێژەخوا عەقڵیشم هەروە جۆگرانی ئازیز لە ئەڵلقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون لەگەڵمان بن ئەڵلقەی 14 ڕاستکۆڵنیکۆف هەستی کرد پەشێویەکی سیر هەموو لەشی داگرتووە ترساکە خۆی بۆ دابین نەکرێت هەوڵیدا خۆی سەرقاڵی مەبەستێک بکات و بیری لێ بکاتەوە مەبەستێک چ پەیوەندێکی بەو کارێوە نەبێ بەڵام بێسوود بوو سکرتێرەکە زۆری سەرنج ڕاکێشا بوو ئەیویست لە سیمایەوە شتێک بخوێنێتەوە چۆن کەسێکە زۆر گەنج بوو تەمەنی 22 ساڵە بوو گەنم ڕەنگێکی بە بزاف کە لەو تەمەنە بچووکتری پیشانەدا جلەکانی بە پێی مۆدە گەلێک ڕێک و پێک ئەهاتە پێش چاو قژی بەلایەکدا شانە و ڕۆنێکی زۆری لێدا بوو پەنجەی سپی و پاک و خاوێن و چەند ئەنگوستیلێکی لە پەنجەدا بوو هێلەکەکەی بە زنجیری ئاڵتون ڕازابووە لەگەڵ یەکێک لەو بێگانانەدا کە کاریان کەوتبووە ئەوێ چەند ڕستێکی باشی بە زمانی فەڕەنسی قسە کرد بەژنە قەڵەوە ڕەنگ سوورە شین باوەکە کە جلێکی قەشەنگی لەبەردا بوو لەگەڵەوەشدا کە کورسێکی لە پاڵدا بوو کەچی وەک ئەوەی نەوێرێ دابنیشێت و هەر بە پێوەستا بوو وت لیزاڤێتا ئیڤانۆڤنا فەرموو دابنیشە خانمەکە لە سەرخۆ بە زمانی ئەڵمانی وەڵامی دایوتی سوپاس دەکەم ژنەکە دانیشت خشەخشێک کە لە بەرگە ئاوری شمینەکەیەوە بەرز بووە کراسە شینە کاڵەکەی کە بە تۆڕی سپی ڕازابەوە وەک گۆیەکی زۆر جوان بە دەوری کورسەکەدا هاتە خوارێ و تا ڕادەیەک نیوەی ژوورەکەی داگیر کرد بۆنی عەتر بڵاو بووەوە خانم بەوەی نیوەی ژوورەکەی داگیر کرد بوو وا ئاهاتە بەرچاو ناڕەحەت بێ هەرچەندە زەردەخەنێکی بەسەر لێوە بوو بەڵام زەردەخەنەکەی تێکەڵ بوو لە ترس و ڕوو هەڵماڕراوی کە بە ئاشکرا تووشی نیگەرانیانە کرد خانمە پرسەدارەکە سەرنجام کارەکەی ڕێکەوت و لە جێگاکەی هەستا لە پرێکدا ئەفسەرێکی بەهرا و زەنا و بێباک کە لەگەڵ هەر هەنگاوێکدا شانی هەڵەتەکان هاتە ژوورەوە کڵاوە قوتە جوانەکەی نایە سەر مێزەکە و لەسەر کورسێک دانیشت خانمە ڕێک پۆشەکە کە ئەوی بینی لە جێگاکەی کەمێک جوڵاو بەخۆشیە و بۆ ڕێزگرتنی ئەفسەرەکە خۆی نوشتاندەوە بەڵام ئەفسەرەکە بە هیچ جۆرێک بەسەر خۆیدا نەهێنا و گوێی پێنەدا ژنەکەیش ئیدی ئەوەندەی بیۆری بە خەرج نەدا کە لەسەر کورسیەکە ڕوبەڕووی ئەفسەرەکە دابنیشێتەوە ئەم پیاوە لەعنەتیە لێ کۆڵەرەوەی بەشەکە بوو ڕەنگی سمێڵی خەنەی و بە شێوەیەکی ئاسوایی لە هەردوو لای ڕوومەتی تێپەڕی بوو دەم و چاوی لەگەڵەوەشدا کە زۆر ورد بوو بێچاو ڕووی لێتکە ئەفسەرەکە هەر لە ژێرە و تا ڕادەیەک تووڕە چاوی بە ڕاستکۆڵنیکۆف داگێڕا جلەکانی ڕاستکۆڵنیکۆف شڕبوون و بە هەموو شێواوی و ناتەواویەکی ئەولاوەوە هێشتا حاڵ و ڕەفتاری لەگەڵ جلەکانیدا ناگونجا ڕاستکۆڵنیکۆف بێ دەربەستانە بۆ ماوەیەکی زۆر چاوی لە چاوی ئەفسەرەکە بڕی بە جۆرێک کە لەگەڵیا بەرخوردی کرد و لەوەیش سەری ماسە کەشڕۆڵێکی وانایەوێت چاو لە چاوە بروسکە ئاساکانی ئەولا بدا بۆیە بەسەر ڕاستکۆڵنیکۆفدا نەڕاندی تۆ چیتەوێ ڕاستکۆڵنیکۆف
بە پەشۆکای وەڵامی دایوتی لێرە داوایان کردوم ئاگاداریم بۆ هاتووە. سکرتێرەکە سەری لەسەر کاغەزەکە لا بردوو بە پەلەوتی مەسەلەی پارەدانەکەیە، ئەمە خوێنکارەکەیە. سکرتێرەکە بەدەم قسەکردنەوە دەفتەرێکی دایە ڕاستکۆڵنیکۆف و ئاماژەی بە شوێنێکدا و پێیوت بخوێنەرەوە. ڕاستکۆڵنیکۆف بیری کردەوە. پارەی چی؟ کەواتە مەسەلەکەوە نییە. لە خۆشیە تەزوێکی تێگەڕا، لە پرێکدا هەستی بە سوکەڵێگیەکی نائاسایی کرد. ئەدوت بارێکی گرانی لەسەر شان ناچووە. ئەفسەرە لاوەکە کە نەتەزانی زیاتر لە چی پەستە بێ هاواری کردوتی پیان وتویت سەعات چەند بیت؟ بۆیان نووسیوی سەعات 9 ئێستا لە سەعات 11 لای داوە. ڕاستکۆڵنیکۆفیش لە پرێکدا ڕقی سەرکەوت کە خۆشی چاوەڕێی ناکرد، بەڵام تا ڕادێک چێژی ئەدایە. بە دەنگی بەرز و بێوەی سەری بەلایدا وەربجێڕێت وەڵامی دایوتی پێش چارەکێک ئاگاداریەکان بۆ هێناوم، ئەوەندەیش بەسە کە من بەلەرز و تاوە هاتوومەتە ئێرە. ئەفسەرەکەوتی هاوار مەکە. ڕاستکۆڵنیکۆڤوتی هاوار ناکەم، لەسەر خۆ دوێم، وەلێ تۆ بەسەر مندا هاوارەکەی، من خوێنکارم، ڕێگات نادەمێ هاوارم بەسەردا بکەی. ئەفسەرە پۆلیسە کە ئەمەندە پەشۆکە کە لە سەرەتاوە تەنانەت نەیتوانی قسێک بکات و تەنیا کەوتە کەفچڕاندن، پاشان لە جێگاکەی هەستا و هاواری لە ڕاستکۆڵنیکۆف کردوتی بێدەنگ بە لە دەستگایەکی دەوڵەتی دایت، جەناب سەرکێشی نەکەیت. ڕاستکۆڵنیکۆفیش دەنگی لێبەرز کردەوتی تۆیش لە دەستگای دەوڵەتی دایت، بێجگە لەمە هاوارەکەیت و جگەرەی ژەکێشی، ئەمانە هەموو ڕێزنەگرتنە لە ئێمە. ڕاستکۆڵنیکۆف بەم قسانە هەستی بە چێژێکی سەیرە کرد. سکرتێرەکە بە زەردەخەنەوە لە هەردووکیانی ڕوانی. ئەفسەرە تووڕەکە دابوویە بیرکردنەوە، لە دواییدا بە دەنگێکی بەرز و نائاسایی وتی پەیوەندی بە تۆ نییە، چاکترە و پارەی داوایان لێکردویت بیان دەیتێ. ئەلێکساندەر ئیڤانۆڤیچ پیشانی بدا، شکاتیان لێکردویت، پارەکە نادەیت، چه هەڵۆیەکە؟ بەڵام ڕاستکۆڵنیکۆف ئیدی گوێی بۆشل نەکرد، بە وردی کەوتە خوێندنەوەی کاغەزەکە تا زوو لە مەبەستەکە تێبگا. یەک دوو جار خوێندیەوە و هیچی لێ تێنەگەیشت. لە سکرتێرەکەی پرسی ئەرێ ئەمە چییە؟ سکرتێرەکەوتی ئەمە نامەیە کە داوای قەرزی خۆیانی لێکردویت، ئەبێت بیدەیت. هەموو ئەو خەرجی و پێبژاردنانەیش کە دێتە سەری یا بەنووسین وەڵامیان بدەیتەوە و ئەو کاتە دیاری بکەی کاتوانی بیدەیتەوە، لەگەڵ ئەمانێشدا بێ بچیتە ژێر ئەو بارەی کە تا قەرزەکە تەواو بێن نابێت لە پایتەخت بڕۆیتە دەرەوە، ماڵ و سامانت نەفرۆشیت و نەیان شاریتەوە، بەڵام داواکار بۆی هەیە سامانت بفرۆشێت و بە پێی یاسا لەگەڵتاندا ڕەفتار بکە. ڕاستکۆڵنیکۆڤ وتی ئاخر من قەرزاری کەس نیم. سکرتێرەکەوتی ئەوە پەیوەندی بە ئێمەوە نییە، ئێمە تەنیا نامەیەکی ڕسمی و سەنەدێکمان بەدەستگەیشتووە کە ماوەی قەرزدانەوەکە تێپەڕیوە. تۆ 9 مانگ لەمەوبەر بەرامبەر بە 150 ڕۆبڵ کە داوتە بەخات و زارنی تسینا کە بێوەژنی کارمەندی وەزارەتێکە، ئەو خانمەیش سەنەدەکەی داوەتە جیبارۆف کە کارمەندێکی ئیداریترە، ئێستا بۆ وەڵامی ئەمە تۆمانبان کردووە. ڕاستکۆڵنیکۆڤ وتی بەڵام ئەم خانمە خاوەن ماڵەکەمە. سکرتێرەکەوتی جا چییە ئەگەر خاوەن ماڵت بێ؟ سکرتێرەکە بە زەردەخەنەیەکی پڕ لە دڵسۆزی و لێبوردنەوە کە لە هەمان کاتیشدا مانای سەرکەوتنی خۆیە گەیان تەماشایە کرد. سەرکەوتن بەسەر لاوێکدا کە لە هەموو لایەکەوە پەلامار بدرێ، وەک بێ پێی بڵێت دەی چۆنی حاڵت چۆنە؟ بەڵام ڕاستکۆڵنیکۆف ئیدی چکارێکی بە سەنەدی قەرزەوە هەیە. ئایا و مەسەلەی تر نرخی ئەوەی هەبوو کە نیگەرانی بکە یا هەر بایەخی بداتێ؟ ڕاستکۆڵنیکۆف هەر بە پێوەستا بوو ئەی خوێندەوە، گوێیەگرت، وەڵامی ئەدایە و تەنانەت پرسیاریشە کرد، بەڵام هەموو ئەم کارانەی بێویستی خۆی بوو، هەستی ئەوەی کە گیانی پارێزراوە و لە مەترسیەکی هەنووکەی ڕزگاری بووە لەو چرکە ساتەدا هەموو گیانی پڕ کردبوو لە خۆشی، بێ ئەوەی بیر لە ئایندە و ڕاوەکردن و گریمانە و گومان و شتی تر بکاتەوە. ئەوە چرکە ساتێکی پڕ لە خۆشی ڕاستەقی نەبوو، بە هەموو مانایەکی گران بەهاوە، بەڵام هەر لەو کاتەدا لە نووسنگەکە ڕووداوێکی وەک هەورە بروسکە ڕوویدا. ئەفسەرە لاوەکە کە هێشتا بەرامبەر بەو سوکایەتی پێی کرابوو ئەلەرزی و ئاگری تووڕێیەکەی تا ئەهات زیادیە کرد و ئەیویست
بەرگری لەو تەشەرەبکە کە لێی درابوو بە هەموو توانایە هێرشی کردە سەر ئەو ژنە جوان و بەدبەختەی کە لە ڕاڕەوەکەی ئەوەوە بە بزە گەلۆرانەکەیەوە تەماشای ئەمیە کرد. لە پرافسەرەکە بە دەنگی بەرز بەسەر ژنەکەدا نەڕاندی وتی: هەیواوا پێکراو، دیسانەوە دوێنێ شەو لای تۆ چی ڕوویدا؟ ها؟ دیسانەوە کۆڵانەکەت پڕ کردەوە لە بێ ئابڕی و کاری ناشرین؟ دیسانەوە هەراو سەرخۆشی؟ دیارە حەزت لە زیندانە. من پێم وتیت 10 جار ئاگادارم کردیت و 11مین جاری تروازت لێ ناهێنم، کەچی دیسانەوە کاری خۆتت کرد؟ هەیوا وا پێکراو. کاغەزەکەی دەستی ڕاستکۆڵنیکۆف کەوت و بەسەر سوورماییەوە سەیری خانمە جوانەکەی کرد کە ئاوا بێپەردە ڕسواکرا، بەڵام زۆر زوو لە مەسەلەکە گەیشت و چیرۆکەکەی خۆشاتە بەرچاو. هێن بە تاسەوە گوێی گرتە بوو کە حەزیە کرد پێ بکەنێ و قاقا لێ بدا. تەواوی دەماری کەوت بۆ جوڵا. سکرتێرەکە بە سۆزێکی زۆرەوتی: ئیلیا پیترۆڤیچ. پاشان کەمێک گوەستا و چاوەڕی هەلێک بوو، چونکە ئەفسەرە لاوەکە ئەوەندە تووڕە بوو بە هیچ جۆرێک ئارام نەئەبووە مەگەر دەستی بگیرایە. سکرتێرەکە ئەمەی لە ئەزمموی خۆیەوە ئەزانی. وەلێ خاتونە جوانەکە لە سەرەتادا لەم هەورە بروسکەی لەرزی لێ هات، گەلێک سیر بوو. چەندە جوێنەکان تونند و بێ ئەژمار بوونایە بەو ڕادێژنەکە میهرەبانترە بوو. زەردەخەنەکەی بەرامبەر ئەفسەرە ڕق هەستاوە کە تا ئەهات دەلالتر ئەینوان هەر لە شوێنەکەی خۆیدا بە هێوری قاچی بە زەوێکەدا کێشا و خۆی بۆ ئەنوشتاندەوە. ئەویش پەرۆشی ئەوە بوو مۆڵەتی قسەیەکی بدرێتێ. سەرنجام بە ئامانج گەیشت. هەر ئەوەندەی ئەفسەرەکە بێدەنگ بوو ئیدی لە پرێکدا بە دەنگێکی تەواو ئەڵمانی، بەڵام بە زمانی ڕووسێکی شکستەوتی: بەزم و ڕەزم لە ماڵەکەی مندا نەبووە جەنابی کاپیتان، هیچ شەڕێکیش ڕووی نەداوە. ئەوان بە سەرخۆشی هاتن. من هەمووی باسەکەم جەنابی کاپیتان، من تاوانم نییە و ماڵەکەم ئابڕوومەندە جەنابی کاپیتان. ئەو کارێش کە لەوێداکرێ ئابڕوومەندانەیە جەنابی کاپیتان. هەرگیز حەزم لە شەڕ نەکردووە. وەلێ ئەوان تەواو سەرخۆش بوون و 3 قاپی تریشیان داوا کرد. یەکێکیان پێی هەڵبڕی و پیانووی پێلێدا. ئەم کارێش بە هیچ جۆرێک لە ماڵێکی بە حەیا و حرمەتدا باش نییە. پیانۆکە شکا، کامە ڕەفتارێکی خراپە. من ئەمەم بەوت ئینجا شوشەکە هەڵگرت و گرتی خەڵکەکە. ئیتر زوو هەستام و دەرگاوانەکەم بان کرد. کارل هات و بە چاوی ئەویشیدا کێشا. لە هانرێتیشیدا 5 کەڕەتیش بە دەم و چاوی منیدا کێشا. ئەمە ئەو پەڕی ناشرینیە لە ماڵێکی شەرافەت مندا. جەنابی کاپیتان، من کەوتمە هاوار. ئەو پەنجەرەی کردەوە کە بەسەر ڕووبارەکەدا ڕوانێت، لەوێ داوەستا وەک بەراز کەوتە بۆ ڕەبۆر. ئەمە حیاچوونە. چۆنە بێت لە پاڵ پەنجەرەیەکدا کە بەسەر کۆڵاندا ئەڕوانێت وەک بێچوە بەراز بوەستیت و هاوار بکەی. کارلیش لە پشتەوە فراکەکەی گرت و لە پەنجەرەکەی دوورخستەوە. لەو کاتەدا ڕاستە جەنابی کاپیتان، جلەکەی دڕا. پاشان کەوتە هاوار کابێت من 15 ڕۆبلی لە باتی ئەو بدەمێ. من خۆم جەنابی کاپیتان 5 ڕۆبڵم پێدا. جەنابی کاپیتان میوانێکی بێتەربیەتە، هەمیشەی کاتە هەراوهوریا. ئەیوت لەسەر تۆ داشۆرینێکی درێژ بڵاوەکەمەوە، چونکە توانم لە هەموو ڕۆژنامەکاندا لەباری ئێوە شت بنووسم. ئەفسەرە کەوتی: وا دیارە نووسەریشە؟ ژنەکەوتی: بەڵێ جەنابی کاپیتان، چ میوانێکی نانەجیبیشە جەنابی کاپیتان، کاتێک لە ماڵێکی بە حورمەتدا. ئەفسەرە کەوتی: باشە، بەسە، من پێم وتبوویت، جاری تریش پێم وتبوویت. سکرتێرەکە جارێکی دیبەی و قارەوتی: ئیلیا پیترۆڤیچ. ئەفسەرەکە نیگایەکی پەلەی کرد و سکرتێرەکە لەسەر خۆ سەری جوڵان. ئەفسەرە لاوەکە کەوتەوە قسەکردن: بەڕێز لویزا ئیڤانۆڤنا، بۆ دوجار پێ دەڵێم، ئەوەیش بزانە کە ئەمە دوجارە. ئەگەر جارێکی دی لە ماڵە ئابروومەندەکەی تۆدا شەڕ و هەرا ڕووبدا، بە ئەدەبەوە پێ دەڵێم گوێت ڕاکێشم. تێگەشتی؟ وتت ئەدیب و نووسەر 5 ڕۆبلی زیوی لە ماڵ ئابروومەندەکەتدا لە بری بەرگەدراوەکەی وەرگرت؟ دەوەرە دەی، ئەمەش نووسەر.
لەو کاتەدا تەماشایەکی سوکاتی پێکردنی ڕاستکۆڵنیکۆفی کرد. 3 ڕۆژ لەمە بەریش لە چێشخانەیەکی هەرزاندا چیرۆکێکی تری لەم بابەتە ڕوویداوە. یەکێک لەو جۆرە نووسەرانە نیوە ڕۆژەی خواردووە و نەویستوە پارەی خواردنەکە بدا و توێتی شتێک گەنووسم و داتانەشم. یەکێکی تریش لە کەشتیدا هەفتەی ڕابردوو خێزانی بەڕێزی کارمەندێکی ئیداری کە بریتی بوون لە ژنوکچەکەی داوەتە بەرجێن. هەر لە ماوەدا نووسەرێکی تر لە پێشانگایەکی شیرینی فرۆشیدا بەتەکان کراوەتە دەرەوە. بەڵێ ئەمانەن ئەدیب و نووسەر و خوێنکار و لەو بابەتانە. تف باشە تۆ ئیدی بڕۆ، خۆم سرت لێدەم، بەڵام ئاگادار بە، گوێت لێمە؟ لیزا ئیڤانۆڤنا بە میهرەبانی و ئەدەبەوە بە هەموو لایەکدا خۆی نوشتاندەوە تا هەر بە پشتا و پشت گەیشتە دەرگاکە. وەلێ لەبەر دەرگاکەدا لە پشتەوە بەر ئەفسەرێکی پایدار کەوت کە ڕوویەکی کراوەی گەش و سمێڵێکی پڕی زۆر جوان و ڕیشێکی زەرد باوی لەسەر ڕوومەتی هێشت بووە. ئەم ئەفسەرە نیکۆدیم فۆمیچ بوو، سەرپەرشتی کاری بەشەکە. لیزاڤێتا ئیڤانۆڤنا بۆ ڕێزلێنانی ئەمەندە بە پلە چەمایەوە لەوەدا بوو لەسەر زەویەکە دابنیشێ. بە هەنگاوی وردی ئەدوت خەریکا فرێت زوو لە نووسنگەکە چۆ دەرەوە. نیکۆدیم فۆمیچ بە شێوازێکی لەوەندانە ڕووی لە ئیلیا پیترۆڤیچ کردوتی: دیسانەوە هەراوسەنا، دیسانەوە هەورە بروسکە و تۆز و خۆڵ و گەردا و جارێکی تریش پەستیان کردی؟ من لە خوار پلیکانەکان و جۆم لە دەنگت بوو. ئیلیا پیترۆڤیچ کە چەند پەڕەکە غەزێکی بەدەستەوە بوو بەرەو مێزێکی تر ئەڕۆشت و لەگەڵ هەر هەنگاوێکدا شانی ئەجوڵان، واتە هەنگاوی بۆ هەر لایەک بنایە شانی بەرەو ئەوێ ئەسوڕان. بەبێ دەربەستیەکی ئەشرافانەوتی چی بکەم؟ فەرموو تەماشاکە جەنابی نووسەر، یعنی خوێنکار، یان چاکتری بڵێم کۆنە خوێنکار. قەرزەکەی ناداتەوە، سەنەدی مۆر کردووە، خانۆکە چۆڵ ناکات و بەردەوام سکاڵای زۆری لەدەزەکرێ، کەچی هێشتا گلەی ئەوە کە بۆ لە خزمەتیاندا جگەرا کێشم. خۆیان پەستەکەن، ئەمانە فەرموون لەمانە بڕوانە. بەم حاڵەوە ئەمە باشترین نمونەیە. نیکۆدیموتی هەژاری تاوان نییە هاوڕێ، وێڵیکە دیارە پوش و خۆی لەبەر ئاگرا ناگرێ، دیارە تۆی شێن لیان نیگەران بوویت ئیتر نەتوانی جڵەی خۆت بگری. پاشان نیکۆدیم فۆمیچ بە میهرەبانی و ڕووی قسەکانی لە ڕاستکۆڵنیکۆف کردوتی: وەلێ بەڕێز، تۆ لە خۆتەوە تووڕە بوویت، ئەبێت پێت بڵێم کە پیاوێکی زۆر پیاوانەیە، بەڵام وەک بارود وایە، بارود تووڕێ بێ، ئەجۆشێت، ئەتەقێت و دوای ئەوە تەواو ئەبێت و ئەبێتە ئاشی ئاولێکەوت و بێدەنگە بێ، بەڵام دڵی زیێڕە و هەروە خۆی ئەمێنێتەوە. تەنانەت لە فەوجەکەیدا نازناوی ئەفسەری باروتیان داوەتێ. ئیلیا پیترۆڤیچ کە ئەموشانەی پێخۆش بوو بەڵام هێشتا ناڕازی بوو، بەدەنگی بەرزوتی: چێ؟ فەوجێکیش؟ لە پرێکدا ڕاستکۆڵنیکۆف حەزی بەوە بوو تێکی زۆر خۆشیان پێ بڵێ. بە شێوازێکی ڕەندانە ڕووی لە نیکۆدیم فۆمیچ کردوتی: ڕێگا هەیە کاپتن، خۆت لە جێگای مندا بنیت، من تەنانەت ئامادەم داوای لێبوردنیان لێ بکەم. ئەگەر هەڵەیەکم بەرامبەریان کردووە، من خوێنکارێکی هەژار و نەخۆشم و لە هەژاریدا ئازارە چێژم. هەر بۆ شێوەتی ئازار من خوێنکار بووم، لەبەر ئەوەی ئێستا ناتوانم کاروباری ژیانم ئەنجام بدەم، بۆیە وازم لە زانکۆ هێناوە، بەڵام بەم زوانە بڕێک پارەم بەدەزەگا. دایکم و خوشکم لە هەرێمی سین و پارەم بۆ ئەنێرن و ئەتوانم قەرزەکانم بدەمەوە. خاوەن خانووکەم ژنێکی دڵسۆزە، لەبەرەوەی دەرسی تایبەتی ناڵێم و 4 مانگە پارەم نەداوەتێ، بە جۆرێک پەست بۆ کە تەنانەت ئێستا خواردنیشم بۆ نانێرێ. لە ڕاستیان من هەر نازانم ئەم سەنەدە چییە کە ئێستا بەنامەی ڕسمی داوای پارەکەیم لێەکەن. ئێوە خۆتان وەکیل بن، لەکوێ توانم پارەی بدەمێ؟ سکرتێرەکە دیسانە وتیەوە: ئەوەیان پەیوەندی بە ئێمەوە نییە،
ڕاستکۆڵنیکۆڤ جارێکی دی جڵەوی قسەی لە دەستگرتەوە بێ ئەوەی ڕوو لە سکرتێر بکە ڕووی دەمی کردە نیکۆدیم فۆمیچ و لەگەڵەوەشدا هەموو توانای خستەگەڕ کە ئیلیا پیترۆڤیچیش گوێ لێبێ بەڵام ئەمیان خۆی بە پەڕەکاغەزەکان و سەرقاڵ کرد و بە بێزاریەوە پشتگوێی خست. ڕاستکۆڵنیکۆڤ وتی بوارم بدە من تەواو لەگەڵ تۆدام بەڵام لێگەڕێ منیش ڕووناکێک بخەمە سەر مەسەلەکە و بڵێم کە من 3 ساڵە لە خانووی ئەو داژیم واتە لەو کاتەوە کە لە دەرەوەی شارە و هاتووم تەنانەت پێشەوەیش پێشتریش وەلێ بۆدان بەوە دانەنێم کە من لە سەرەتاوە بەڵێنم دابوو کچەکەی بخوازم. ئەم قسەیە هەروە بەدەمی و دوور لە شتی ڕسمی بوو ئەو کچ بوو بارحاڵ تەنانەت پێم خۆش بوو هەرچەندە عاشقیشی نەبووم بە کورتی ئەوەیش پەنی لایەتیە ئەمەوێت بڵێم ئەو ساخاون ماڵەکەم گەلێک لەگەڵ مندا دلۆڤان بوو زۆر شتی لێک نەئەدایە و تا ڕادێک ژیان بەڵێ ژیانێکی بێدەربەستانم هەبوو. ئیلیا پیترۆڤیچ بە زمانێکی زبر کە هەستی سەرکەوتنی تیابینراوتی جەناب ئێمە لەباری ژیانی تایبەتی خۆتەوە هیچمان داوا لێ نەکردویت و ماوەی جێگرتنیشمان نییە. وەلێ ڕاستکۆڵنیکۆڤ لەگەڵەوەشدا قسەکردنی لە پڕی لا دژوار بوو زۆر زوو لە قسەی خستوتی ئاخر ڕێگەم بدە منیش هەندێک ڕوونکردنەوەم هەیە مەسەلەکە چۆن بوو هەر لە سەرتاوە هەرچەندە من لەگەڵ تام کە بازکردنی زیادەیە بەڵام ساڵێک لەمەوبەر کچەکە تووشی نەخۆشی تیفید بوو مرد منیش وەک رێگرتێک وەک جاران لێوێ مامە و کە خاون ماڵ گوێزایەوە بۆ ئەم شوێنەی ئێستا پێیوتم بەدڵ پاکیەوە پێیوتم کە زۆر لە من پشت ئەستور و دڵنیایە بەڵام هەر خراپ نییە سەنەدێکمان لە نێواندا بێ بە بڕی 150 ڕۆبڵ ئەو بڕەپارەی کە لەسەر من بە قەرزێزانێ کە بیدەمێ گوێت لێمە بە تایبەتی وتی ئەگەر ئەو سەنەدەی بدەمێ دوای ئەوە چەندم پارە پێویست بێ بمداتێ و هەرگیز ئەمە قسەی خۆی بوو ئەو سەنەدە بۆ قازانجی خۆی بەکار نهێنێت تا ئەو کاتی من خۆم پارەکە ئەدەمەوە و ئێستاش کە دەرسەکانم لەدەست چووە و پارەی خۆراکیشم نییە بەڕەسمی داوای پارەم لێکە من چی بڵێم. ئیلیا پیترۆڤیچ بێشەرمانە قسەکەی پێبڕێوتی هەموو ئەم وردەکاریە سۆز بزوێنانە بایەخی لای ئێمە نییە ئەبێت تۆڵام بدەیتەوە و خۆت بە بڕیارەکەەوە ببەستیتەوە ئێتر ئەوەی کە تۆ ڕۆژێک عاشق بوویت و لەم بابەتە ناخۆشانە ئەسڵەن پەیوەندی بە ئێمەوە نییە. نیکۆدیم فۆمیچ لە پشمێزەکەەوە دانیشت و کەوتە ئیمزاکردن لە بەرخۆیەوتی تۆیش زۆر دڵڕەکیت لەوە چوو شەرمەزار بێ. سکرتێرەکە بە ڕاستکۆڵنیکۆفی وت باشە بنووسە. ڕاستکۆڵنیکۆڤ بە دەنگێکی تایبەتیەوە پرسی چی بنووسم؟ سکرتێرەکەوتی من ئێستا بۆت پڕەکەمەوە. جۆگرانی ئازیز لە ئەڵقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین. تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون لەگەڵمان بن. ئەڵقەی 15 لای ڕاستکۆڵنیکۆڤ وا بوو کە دوای دانپیانانەکانی سکرتێرەکە زیاتر بێشەرمی و گوێ پێنەدانی بەخەرزدا بەڵام سەیرەکە لەوەدا بوو کە کتۆپ ڕاستکۆڵنیکۆڤ تەواو لە ڕای خەڵکی ڕای هەر کەسێک بێ بە تەواوی بێ دەربەست بوو. ئەم وەرچەرخانەیش لە ساتەوەختێکدا لە چرکێکدا ڕوویدا. ئەگەر ئارەزووی بیرکردنەوەی ئەو مەسەلەی ببوایە بە تەواوی سەری لەوە سوڕەما کە چۆن توانیوێتی چەند چرکە ساتێک پێشتر لەگەڵ ئەوانەدا قسە بکات و بە باس و سکاڵاکانی سەریان بیاشێنێ. باشە ئەم هەستە لە چوو هات. ئێستا بە پێچەوانەوە ئەگەر ژوورەکە لە پرێکدا نەک لە پاسەوان بەڵکو پڕ بێت لە هاوڕێکانیشی ئەو کاتێش ڕەنگە وشێکی گەرمی دەست نەکەوێت کە بەدڵ بیڵێت چونکە لە پرێکدا دڵی پڕ بوو لە بۆشاییەکی گەورە هەستێکی نام و تاریک تەنیایەکی پڕ لە ئازار و بێ دەربەستانەی سێری کەوتە دڵیەوە. نەدان پیانانە تایبەتیە لاوازەکانی بەرامبەر بە ئیلیا پیترۆڤیچ نەسەرکەوتنە نابوتەکەی ئەفسەرە لاوەکە هیچێک لەمانە نەبوونە هۆکاری ئەو ئاڵ و گۆڕەی کتۆپڕ بەسەر دڵی داهات. نا
ئەو ئێستا چپەکی بەزەبوونی و کزی خۆی و ئەمفیز و هەوا و ئەم ئەفسەر و ژنانی ئەڵمانی و داواکاری و نووسینگە وشتی ترەوە کەوتووە. ئەگەر ئەم لەم چرکە ساتەدا فەرمانی سوتاندنیان بەسەردا بدایە کەمێک بۆی ناجوڵا، تەنانەت بە وردی گوێدێری فەرمانەکەی شەبوو. ئەم وەرچەرخانەی کێستا لەودا پەیدا بوو بۆ خۆشی تەواو تازە و پێشبینی نەکرا و کتۆپڕ بوو. وا نەزانرێت کە ڕاستکۆڵنیکۆڤ لە ڕێی ئەقڵەوە پەی بەمە بردبێ، بەڵکو بە تەواوی توانایەوە هەستیە کرد کە نەک تەنیا لە باسکردنی و شتە تایبەتی و هەز بزوێنانە، بەڵکو بە هیچ جۆرێک لەسەر هیچ مەسەلەیەک ئیدی نابێت لەگەڵ ئەم جۆرە کەسانەدا لە نووسینگەی پۆلیسدا قسە بکە، تەنانەت ئەگەر هەموو ئەوانە براو خوشکی ڕاستەقینەی بن، نەک ئەفسەری پۆلیس بە تایبەتی باسکردنی بابەتێکی تایبەت بە ژیانەوە کە تەواو بێهودەیە. تا ئێستا هەستێکی ئەوەندە سەیری لە خۆیدا نەدی بوو، ئەوەی لە هەموو زیاتر ئازاری ئەدایە ئەو هەستە بوو، نەک تێگەیشتن و دەرکی مەبەست، هەستێکی هێنقوڵ کە لە هەستەکانی پێشووتری زیاتر ئازاریانەدا. سکرتێرەکە خەریکی نووسینی مەبەستێک بوو کە ئاسایی بۆ وەڵامدانەوە پێویستە، واتە وتنی ئەوەی کە ناتوانم بیدەمەوە، بەڵێ نەدەم لە فلانە وەختە هەر وەختێک بێ بیدەمەوە، لە شار ناچمە دەرەوە، کەل و پەلم نافرۆشم و نایبەخشم و لەم جۆرشتانە. سکرتێر لە ڕاستکۆڵنیکۆڤ ڕاما و بەسەر سامیەوتی: تۆ توانای نووسینت نییە، خەریکە قەڵەمەکە لە دەست دەکەوێتە خوارێ، نەخۆشیت؟ ڕاستکۆڵنیکۆڤتی: بەڵێ سرم گێژەخوا. چی ماوە بیڵێ؟ سکرتێرەکەوتی: تەواو مۆری بکە. سکرتێرەکە نامەکە هەڵگرت و کەوتە ناو نامەکانی ترەوە. ڕاستکۆڵنیکۆڤ قەڵەمەکەی دایەوە، وەلێ لە باتیەوەی هەستێت و بڕوا هەردوو ئانیشکینا سەر مێزەکە و بە هەردوو دەستی کەوتە وشینی سەری. ئەدوت بزمار بە کاژەڵاکی سەریدا داکوتن، لە ناکاوێکدا بیرێکی سەیری بەسەرداهات، وەگەوەی بڕواتە لای نیکۆدیم فۆمیچەوە، ئەوەی دوێنێ شەو ڕوویداوە بە هەموو وردەکاریەکانەوە بۆی باز بکات و پاشان لەگەڵ هەمویاندا بڕواتەوە بۆ ماڵەکەی و ئەو شتانەی لە سوچەکەدا لە کونەکەدا دایناوە پیشانیاندا. ئەم بیرە هێن بەهێز بوو کە بۆ ئەنجامدانی لە جێگاکەی هەستا، بەڵام زوو بیری کردەوە. چاکتر نییە باشتر بیری لێ بکەمەوە؟ نا، باشترە زیاتر لێی ڕانەمێنم و ئەم کۆڵە لەسەر شانمدا بدەم. وەلێ لە پڕا وەک لە جێگاکەیدا وشک بوو بێوا بوو. نیکۆدیم فۆمیچ بە گەرمی لەگەڵ ئیلیا پیترۆڤیچ سەرگەرمی ئەم قسانە بوو. نابێت هەردووکیان ئازا دەکەن، یەکەم دزیەتی لە هەموو شتەکاندا هەیە، تۆ خۆت بڕیار بدە. ئەگەر ئەوان ئەو کاریان کرد بێ بۆ بانگی دەرگاوانیان کردووە، بۆ ئەوەی خۆیان تاوانبار بکەن یان فڕوفێڵێک بەخەرج بدەن، نا، ئەمەیان زێدەڕەویە لە فێڵبازیدا. بێ لەمانەیش پستریاکۆفی خوێنکاریان دیوە کاتێک کە ویستوێتی بڕواتە ناو ساختمانەکەوە. هەردوو دەرگاوان و ژنێکیش دیوانە. ئەو لەگەڵ سێ هاوڕێدا بووە و لە بەردەم دەرگای چوونە ژوورەوەدا لیان جابۆتەوە. پێش جابوونەوەش لەبارەی دانیشتوانی ساختمانەکەوە لە بەردەم هاوڕێکانیدا پرسیاری لە دەرگاوانەکان کردووە. باش ئەبێت یەکێک کە خەیاڵێکی وای لە ژێر سەردا بێ پرسیار لەسەر دانیشتوانی ساختمانەکە بکە. هەروەها کۆخ پێشەوەی بچێتە لای پیرێژنەکە، نیو سەعات لە خوارەوە لای زەڕەنگەرەکە دانیشتووە و لە سەعات 8:04 تەواودا لەوێ ڕۆشتوتە سەرەوە بۆ لای پیرێژنەکە. فەرموو خۆت بیری لێ بخەدەڕ. ئیلیا پیترۆڤیچ: مۆڵەتمدا، ئاخر ئەم ئاڵۆزیە چۆن کەوتوتە کارەکەیانەوە؟ خۆیان پێ لەسەر ئەوە داگرن کە لە دەرگایاندا و دەرگاکە داخراوە. دوای 3 دقیقە کە لەگەڵ دەرگاوانەکەدا گەڕاونەتەوە سەیریان کردو دەرگاکە کراوەتەوە. ئەم دژایەتیە چۆن لەگەدەیتەوە؟ نیکۆدیم فۆمیجوتی: قسەکە لێرەدایە. بێگومان بکوژەکە لە ژوورە و دانیشتووە و دەرگاکەی لەسەر خۆی کوڵام کردو، بێگومان هەر لەوێدا ئەیان گرت. ئەگەر کۆخ کەرایەتی نەکردایە و نەچوایە بە دوای دەرگاوانەکەدا، بێگومان لەو ماوەیەدا بکوژەکە دەرفەتی دەستکەوتووە و لە پلیکانەکانەوە هاتوتە خوارێ و هەرچۆنێک بۆ لە دەستیان هەڵاتووە. کۆخ بە هەردوو دەستی خاج بۆ خۆی کێشێت و سوێن دەخوا. ئەگەر لەوێدا بمامایەتەوە بکوژەکە
بەدەرەکەوت و بە تەور ئەیگوشتم کۆخ ئەوێ لە کڵێسەدا بە پێی ڕێوڕسمی ئاسایی درودی بۆ بخوێنن. ئێلیا پێترۆڤیچ وتی کەواتە کەس بکوژەکەی نەبینیوە؟ سکرتێرەکە کە لە جگەی خۆی گوێ قوڵاق دانیشت بووتی چۆنی ئەبینن شوێنەکە لە کەشتی نۆحەچێ. نیکۆدیم فۆمیچ بە گەرمی کەوتەوە قسەوتی مەسەلەکە ئاشکرایە، هەر زۆر ئاشکرایە. ئێلیا پیترۆڤیچ بەرپەرچی داوتی نەخێر بە هیچ جۆرە ئاشکرا نییە. ڕاستکۆڵنیکۆف کڵاوەکەی هەڵگرت و بەرەو لای دەرگاکە چوو بەڵام نەگەیشتە دەرگاکە کە هاتەوە خۆشخۆی بینی لەسەر کورسیەک دانیشتووە لە لای ڕاستەوە یەکێک گرتوێتی لە لای چەپیشەوەکێکی دیوەستا و پەرداخێکی زەردی پێکە پڕە لە ئاوێکی زەرباو. نیکۆدیم فۆمیچ بەرامبەری وەستا و چاوی تێبڕیوە. ڕاستکۆڵنیکۆف لەسەر کورسیەکە هەستا. نیکۆدیم فۆمیچ بە دەنگێکی زبرەوە پرسی چیتە؟ نەخۆشیت؟ سکرتێرەکە کە لە شوێنەکەی خۆی دانیشت بوو سەرگەرمی نامەکان بووتی ئەو کاتەی مۆری بڕیارەکەی کرد بە زەحمەت قەڵەمکەی گرتبوو. ئێلیا پیترۆڤیچیش بەدەم ڕێخستنی کاغەزەکانەوە لە جێگەی خۆیەوە دەنگی هەڵبڕیوتی تۆ دەمێکە نەخۆشیت؟ ئێلیا پیترۆڤیچ نەخۆشەکەی لە کاتی بێهۆشکەوتنەکەی دابینی بەڵام کە هاتەوە هۆشخۆی زوو لێی دوورکەوتەوە. ڕاستکۆڵنیکۆف لە ژێر لێ وەڵامی دایوتی لە دوێنێشەوە. ئێلیا پیترۆڤیچ وتی ئایا دوێنێشەو لە ماڵ هاتبوویتە دەرەوە؟ ڕاستکۆڵنیکۆف وتی بەڵێ لە دەرەوە بوو. ئێلیا پیترۆڤیچ وتی بە نەخۆشی؟ ڕاستکۆڵنیکۆف وتی بەڵێ بە نەخۆشی. ئێلیا پیترۆڤیچ وتی لە سەعات چەندە؟ ڕاستکۆڵنیکۆف وتی دوای سەعات حەوتی شەو. ئێلیا پیترۆڤیچ وتی ببوورە لێت بپرسم بۆ شوێ چوویت؟ ڕاستکۆڵنیکۆف وتی بۆ سەر شەقام. ئێلیا پیترۆڤیچ وتی وەڵامێکی کورت و ڕوون. دەنگی ڕاستکۆڵنیکۆف ڕق و ناو بەناو بوو ڕەنگی ببووە کاغەزی سپی و چاوە سووردا گەڕا و ڕەشەکانی بەرامبەر بڕوانینی ئێلیا پیترۆڤیچ نەوی بوون. نیکۆدیم فۆمیچ وتی لەسەر پێ خۆی ناگرێت و تۆیش؟ بەڵام ئێلیا پیترۆڤیچ بە شێوازێکی تایبەتی وەڵامی دایەوە قەیدی نییە. نیکۆدیم فۆمیچ ویستی شتێکی تر بڵێ بەڵام کە چای بە سکرتێرەکە کەوت و بینی ئەویش لێی ڕاماوە بێدەنگ بوو لە پرەکە هەموو بێدەنگ بوون دۆخێکی سیر بوو. ئێلیا پیترۆڤیچ سەرنجام وتی زۆر چاکە با دوانەکەویت. ڕاستکۆڵنیکۆف چوە دەرەوە تەنیاوەندەی گوێ لێ بوو کە لە کاتی چوونە دەرەوەیدا باسەکە گەرم بوو. دەنگی پرسیارکردنی نیکۆدیم فۆمیچ لە هەمویان دیارتر بوو. ڕاستکۆڵنیکۆف لە شقامەکەدا تەواو هاتەوە هۆشخۆی لە کاتێکدا کە ویست بە پەلە بگاتەوە ماڵێ لەگەڵ خۆی دائیوتەوە پشکنین پشکنین هەر ئێستا کەونە پشکنین. ئای ڕێگرانە گومانیان لەمنە. جارێکی دیترز لە نوکی پێ و تاتەوقی سەری داگرت. ئەی ئەگەر پشکنی بێتیان چۆن ئێستا لە ژوورەکەمدا بن؟ باشە ئەمەی ژوورەکەی نە هەواڵێک و نە کەسێک هاتۆتە ناوی تەنانەت ناستیایش دەستی لە هیچ نەداوە. وەلی خودایە چۆن توانی بووی ئەم هەموو شتانە لەو کوونەدا دابنێ؟ ڕاستکۆڵنیکۆف خۆی کوتایە سوچەکەوە دەستی خستە ژێر کاغەزە دیوانیەکان و کەوتە دەرهێنانی شتەکان و پڕکردنی گیرفانەکانی تێگرا 8 پارچە شت بوون. 2 قوتوی بچوو کە گواریان تیابوو یان شتێکی لەو بابەتە کە چاک تەماشای نەکردن. 4 کیسەی بچووکی چەرمین پاشان زنجیرێک کە بە کاغەزی ڕۆژنامەکەیەوە پێچرا بوو. شتێکی تریش کە هەر بە کاغەزی ڕۆژنامەوە پێچرا بوو زیاتر لە میدالیا چوو. ڕاستکۆڵنیکۆف شتەکانی خستە گیرفانە جیاوازەکانی و یعنی گیرفانی پاڵتۆ و گیرفانی لای ڕاستی پانتۆڵەکەی هەوڵیشیدا زۆر بەرچاو نەکەون. جانتا پارە بچووکەکەیشی لەگەڵ شتەکانی تردا هەڵگرت. اینجا لە ژوورەکەی هاتە دەرێ و ئەم جاریان بە تەواوی دەرگاکەی کردەوە. هەنگاوی خێرا و پتەوی ئەنا هەرچەندە هەستیە کرد تەواو ڕووخاوە بەڵام بە چاکەی زانی چیەکە. ئەو لەوە ئەترسا لە دوایەوە بن لەوە ترسا دوای نیو سعات یان چارەکێک فەرمانی چاودێریکردنی دەربچێ بۆیە بۆ هەر چۆنێک بووە پێش ئەو وادەیە ئاسەواری کارەکەی بە هیچ جۆرێک نەهێڵێ ئەبێت تا هێشتا هێز و توانای بیرکردنەوەی ماوە کارەکانی ئەنجامدا بەڵام بۆ شوێ بچێت.
کەمێک لەمەوبەر بڕیاری دابوو هەموو شتەکان فڕێبداتە ڕووبارەکەەوە بۆ ئەوەی نیشانەکانی لە ئاودا نەمێنێت و کارەکەی تەواو بێ. لە کاتی و ڕێنەی شەو لەو کاتانەدا کە چاک لە بیرەتی چەند جارێک ئەیویست هەستێت و بکەوێتە ڕێ ئەم بڕیاری دابوو کە تا بکرێت زووتر هەموو شتەکان لەناو ببرێت. بەڵام ڕزگاربوون لەو شتانە هەروە ئاسان نەبوو. نزیکەی نیو سەعات یان ڕەنگە زیاتر بێ کە بە کەناری یەکاترینسکی ئەڕۆیشت کە گەیشتە ئەو پلیکانانەی کۆتایی ڕووبارەکان پێ ئەهات بە چاکی هەڵیە سەنگان و لێ تەنانەت بیری ئەنجامدانی بڕیارەکە بە مەحاڵە هاتە بەرچاو، چونکە یان لەسەر تەختی دارە پتە و گەورەکان کە نزیک بە پلیکانەکان بوون ژنە جلشۆرەکان وەستا بوون و جلیانەشت یان بەلەمەکان هەر لەو ناوەدا لەنگەریان خستە بوو. بێجگە لەمانە خەڵکانێکی زۆر لە هەموو لاوەل هات و چۆدابوون و دەشیا لە هەر لایەکی کەنارەکە و بیبین و سەرنجیان بۆ خۆی ڕابکێشێت. بێگومان هەر کەسێک بە تایبەتی بەرەو داوێنی ڕووبارەکە بێت و بوەستێت و شتێک فڕێبداتە ئاوەکەوە گومانی لێکرێ. خۆگەر پێستە چەرمینەکان بکەونە سەر ئاو نقم نەبن ئیتر ئەبێت چی ڕووبدا. هەڵبەتە ئەمە وا دەرەچێ هەموو کەسێک ئەیبینێ. ئێستا بێجگە لەوانەیش هەموو ئەوانەی بێدا تێپەڕن کە بەم ئەگەن پیایدا هەڵڕوانن وەگەوەی بێجگە لە چاودێریکردنی ئەم کاری تریان نەبێ. ڕاستکۆڵنیکۆف بیریە کردەوە ئەمە بۆ وایە ڕەنگە من لای خۆمەوان بێتە بەرچاو. سەرنجام ئەوەی بەبیرداهات کە ڕەنگەوە چاکتر بێ بڕوا بۆ دەوروبەری ڕووباری نیڤا. ئەوێ هەم خەڵکی کەمترە و هەم دوورترە لە بینین. بە هەر حاڵ فرێدانی شتەکان لەوێ ئاسانتر و دڵنیاترە و لە هەموویش گرنگترەوەیە لەم شوێنەوە دوورە کە کارە ساتەکە تیایدا ڕووداوە. لە پرێکدا سەری لەوە سوورما کە چۆنەوانی و ساعتی تەواوە بە دەردونی گەرانێکی زۆرەوە لەم جێگا پڕ لە مەترسێ داوێڵ و سەرگەردان ئەسوڕێتەوە و ئەم بیرەی ئێستای بۆ نەهاتووە. هەروەها چۆن لە بەرەوەی جارێک لە خەودا یان لە کاتی و ڕێنەدا بڕیارێکی داوە و ئێستا نیو سەعاتی تەواو بە بێهودەی دێتوە چێ. ڕاستکۆڵنیکۆف لەم دوایەدا خەیاڵی پەرت و گەلێک زووشتی لە بیرە کرد. خۆی هەستی بەمەکرد بوو بۆیە ئەبوو هەنووکە زۆر پەلە بکە. لە شەقامە بەرفراوانەکەی فاوە بەرەو ڕووباری نیڤا بەڕێکەوت وەلە لە ڕێگادا بیرێکی تری بۆ هات. بۆ نیڤا، بۆ ناو ئاو. ئایەوە باشتر نییە بڕوا بۆ شوێنێکی زۆر دوور؟ بۆ نمونە بۆ دوورگەکان لەوێ لە شوێنێکی زۆر چەپەک لە شەخەڵێکدا لە ژێر دەوەنێکدا هەموو شتەکان بخاتە چاڵێکە و درەختێکیش بکا بە نیشانە. هەرچەندە وای هەستە کرد کە ناتوانێت لەو چرکە ساتەدا داوەیەکی باش و ڕوونکە، بەڵام ئەم بیرۆکەی لا بێخەوەش بوو. وەلێ نەیتوانی بگاتە دوورگەکانیش. پێشاتێکی تری هاتە سەرڕێ. هەر ئەوەندەی لە شەقامە فراوانەکەەوە گەیشتە گۆڕەپانەکە لە ناکاو لە لای چەپی خۆیەوە ڕاڕەوی حەسارێکی بینی کە دیوارەکانی بچووکترین کون و ڕۆچنیان تیان نەبوو. لە ناو حەسارەکەدا هەر یەکسەر لە دوای دەرگای دەرەوە بەلای ڕاستە دیوارێکی قایمی بێسپیکاری ماڵێکی چوارقاتی دراوسێ زۆر درێژ ببووەوە. لە لای چەپیشەوە هەر بە ریزی دیوارەکەدا و ڕاست لە دوای ڕاڕەوەکەوە دیوارێکی لە تەختە دروستکرا و بە درێژایی 20 پێ لە ناوی حەسارەکەدا درێژ بۆتەوە و بەلای چەپدا دائەگەڕێ. ئەوە شوێنێکی تەریکی بێڕۆچ نەبوو. کەورتکە و پرتکەی ساختمانەکەیان تێفڕێدا بوو. تۆزێک لەولاترەوە لە کۆتایی دیوارەکەدا لە پشت دیوارە تەختەکەوە سوچی کەپرۆکەیەکی لەبەر دروستکراوی نزم و دوو کەڵاویت بەرچاوکەوت کە لە بەشێکی وەرشە ئەچوو. ڕەنگە ئێرە شوێنی تایە و دارتاشی وشتی لەو بابەتە بێ. هەموو شوێنەکە تا ڕادێک هەر لە بەردرگاکەوە تۆز و گەردی ڕەشی خەڵوزی گرتبوو. لە پڕا ڕاستکۆڵنیکۆف وای بەبیرداهات چاکەشتەکان فرێدەم و بۆی دەربچم. لەبەرەوەی ڕاستکۆڵنیکۆف کەسی لە حەسارەکەدا نەبینی لە دەرگا گەورەکەی دەرەوە هاتە ژوورێ. هەر لەوێدا لە نزیک دەرگاکەوە ئاوەڕۆکەی بینی کە تەکی دابووە دیوارە تەختەکەوە. لەم دەستگایەنەدا کە ئاسایی کرێکار، عارەبانەچی و لەو بابەتانی تیا زۆر بن ئەم شتانە هەن.
لە سەروی ئاوەڕۆکەوە بە دیوارە تەختەکەوە وەک کارێکی یاسایی بە نووسینێکی تۆخ کە زیاتر بۆ گاڵتە بوو نووسرا بوو لێرەدا وەستان قەدەغەیە. ئێرە بەلایانی کەمە ئەوی باشە جێگای گومان نییە کە بۆ یەکێک هاتۆتە ژوورێ وەستاوە پاشان جارێکی دی بەخۆی وتەوە وا چاکە هەمووی لێرەدا هەڵڕێژم و بڕۆم. کە ڕاستکۆڵنیکۆف جارێکی تر تەماشای ئەم لاو ئەو لای خۆی کرد و دەستی بۆ گیرفانی برد لە پرێکدا لە پاڵ دیوارەکەی دەرەوەدا لە نێوان دەرگا و ئاوەڕۆکەدا کە مەترێک زیاتر نەبوو چاوی بە بەردێکی گەورەی بیراز نەکراو کەوت کە ڕەنگە 25 کیلۆ کێشی بێ و ڕێک پاڵی دابووە دیوارە بەردینەکەی شەقامەکەوە. پشتی ئەم دیوارە شەقام و شۆستە بوو. دەنگی ئەو هات و چۆکەرانە کە هەرگیز لەو شوێنانەدا کەم نابنەوە بە چاکیە بیسرا بەڵام لە پشت دەرگاکەوە کەس ئەوی نەئەبینی تەنیا مەگەر لە شەقامەکەوە بێتە ژوورەوە. ئەشیا ئەمەش ڕووبدا بۆیە پێویستی بە پەلەکردن بوو. ڕاستکۆڵنیکۆف بەسەر بەردەکەدا چەمایەوە بە هەردوو دەستی تون بەشی سەرەوەی گرت و هەموو هێزیدایە خۆی تا لە جێگاکەی جوڵاندی. بۆشاییە کەوتە ژێر تاشە بەردەکە کە لە چاڵێکی بچووکە چوو بە پەلە هەرچێکی لە گیرفاندا بوو دەری هێنا و خستێ چاڵەکەوە. جانتای پارە کەوت بۆ سەر هەموو شتەکانی ترەوە هێشتا چاڵەکە شتی تریە گرت. پاشان بە بەردەکەدا نووسایەوە و بە تەکانێک وەک جارانی خۆی لێکردەوە. بەردەکە ڕێک وەک پێشوو لێ هاتەوە تەنیا ئەوە نەبێ کە کەمێک زۆر کەم بەرزتر لە جاران ئەینوان. وەلێ ڕاستکۆڵنیکۆف هەندێک خۆڵی بە دەوری بەردەکەدا کرد و بە پێ باش کوتایەوە. ئیدی هیچ دیار نەما. ڕاستکۆڵنیکۆف دوای ئەمە هاتە دەرەوە و ڕووی لە گۆڕەپانەکە کرد. جارێکی تر بەختەوەریەکی یەکجار زۆر وەگە خۆشحاڵی لە نووسینگەی پۆلیسدا هەستی پێکرد. بۆ چرکە ساتێک هەموو جانی داگرت. ئاسەواری تاوانەکە هەمووی کەوتە ژێر خاکەوە. چێ ئەوەی بەبیردادێت ژێر ئەو بەردە بگەڕێ؟ ڕەنگە بەردەکە لەو کاتەوە لەوێ بێ کە ئەو ماڵە کراوە و ئەوەندەی تریش هەر لەوێدا بمێنێتەوە. ئەگەر بیشی دۆزنەوە چێ گومان لەم نەکا؟ هەموو شتێک تەواو کەسی شاید نییە بەسەرمەوە دا پێکەنین. بەڵێ پاشان لە ئایندەدا بیری لەوە کردەوە کە چەندە پێکەنینێکی پڕ لە تووڕێی و بچووک و بێدەنگ و درێژخایەن بوو تا ماوەی کەر پێکەنی واتە بە درێژایە و کاتەی بە گۆڕەپانەکەدا تێپەڕی هەر پێکەنی. بەڵام کە گەیشتە شەقامی کاف ئەو شوێنەی 3 ڕۆژ لەوە بەرتوشی کچەکە هاتبوو لە پڕا پێکەنینەکەی بڕا. بیرۆکەی تر خزانە ناو مێشکەوە وای هاتە بەرچاو کە تێپەڕین بەلای ئەو سەکۆیەدا کە لەو کاتەدا دوای ڕۆشتنی کچە گەنجەکە لە سەری دانیشت و بیری کردەوە زۆر قێزەونا. هەروەها زۆر ناخۆشە بێ ئەگەر جارێکی تر تووشی ئەو سمێڵ بابڕە ببێتەوە کە لەو کاتەدا 20 کۆپێکی دایە لەبەر خۆیوتی نەفرەت لە شەیتان. جۆگرانی ئازیز لە ئەڵلقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین. تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون. لەگەڵمان بن. ئەڵلقەی 16. ڕاستکۆڵنیکۆف لە کاتی بەڕێگا ڕۆشتندا تووڕە و بێ دەربەستانە لەم لاو ئەو لای ئەڕوانی. ئێستا هەموو بیری بە دەوری مەبەستێکدا سوڕەکە بەلایە و مەبەستێکی سەرەکی بوو. ئێستا بە تایبەتی هەر ئێستا تاق و تەنیا ڕوبەڕووی ئەو مەبەستە سەرەکی ڕاوەستا. تەنانە دوای هەستە کرد کە لە ماوەی ئەو دوو مانگەدا ئەمە یەکەم جارە وای بەسەر هاتبێ. لە پڕا لە هێرشی تووڕەبوونێکی توندا بیری کردەوتی نەفرەت لە هەموو ئەمانە چاکە ئەوەی ڕوویدا نەفرەت لەم ژیانە تازەیە. خۆیە چی ژیانێکی دەبەنگانەیە. ئەمڕۆ من چەندە درۆ دەلەسم کرد بە چ ڕسواییەکەوە بەرامبەر ئیلیا پیترۆڤیچ ئەمڕۆ قسەی بێمانە و ڕیاییم بەخەرجدا بچووک بوومەوە. بەڵام ئەمەیش بێهودەیەکە بۆ خۆی تف لە هەموو ئەوانە و لە ڕسوایی و دوو ڕووی منیش ئەمەش گرنگ نییە.
هیچ گرنگ نییە. ڕاستکۆڵنیکۆڤ لە ناکاوێک داوەستا پرسیارێکی تازە چاوەڕوان نەکرا و تا ئەو پەڕی سادە گێژوێژی کرد. ئەگەر هەموو ئەم کارانە بەڕاستی ئاقڵا نەکراون نەگەوجانە، ئەگەر توامانجێکی دیاری کرا و داڕێژراود لەم کارەدا هەبووە، ئەی چۆن تا ئەم چرکە ساتە تەنانەت تەماشای ناو جانتاکەت نەکردەوە نازانیت چیت دەستکەوتووە و لەبەرچی ئەم هەموو ئازارت قبول کردووە و ئەم کارە پیس و ناقۆڵا و سوکەت بۆ ئەنجام داوە. تۆ هەر ئێستا ئەتەویست ئەو جانتایە بە هەموو شتانە و کەتیایەتی و هێشتا نەتدیوە فڕێ بدەیتە ئاوە؟ ئەم کارە چمانایەکی هەیە؟ بەڵێ ئەمە وایە، هەمووی ڕاستە. پێشتریش هەر ئەمەی ئەزانی و بە هیچ جۆرێک ئەم مەسەلەیە بۆ ئەو تازە نەبوو. ئەو کاتەی لە نیوەی شەودا بڕیاری داشتەکان فرێ بداتە ڕووبارەکەوە، بڕیارێکی تریشیدا کە ڕێگا بە بچووکترین دوو دڵی و بەرهەڵستی نەدا بۆ پەشیمان بوونەوە، بەڵکو تەواو ئاسایی و سروشتی وەک ئەوەی ئەبێ هەربی کات و بێجگە لەمە چ ڕێگایەکی تری نەبێ. بەڵێ ئەمانەی ئەزانی و لە بیری بوو ڕەنگە ئەم بڕیارەی دوێنێدا بێت. هەر لەو دەقیقەیەدا کە لە پاڵ سنووخەکەدا دانیشتە بوو قوتووەکانی لێ دەرهێنا. بەڕاستی هەروایە. سەرنجام ڕاستکۆڵنیکۆڤ جەختی لەسەرەوە کرد کە لەبەر ئەمەیە کە زۆر نەخۆشم. من خۆم ئازار و ئەشکەنجەدا و خۆشم نازانم چیەکەم. دوێنێ 3 ڕۆژ لەمەوبەر هەموو ئەم ماوەی ئازاری خۆمدا و کە چاک ببمەوە ئیتر ئازاری خۆم نادەم. بەڵام ئەی ئەگەر چاک نەبووم ئەوسا چۆن؟ خوایە چەندە لەم شتانە بێت تاقەتم. ڕاستکۆڵنیکۆڤ بێوەستان هەرە ڕۆیشت. زۆری حەزبەوە بوو هەرچۆنێک بێ واز لەم بیر و لێکدانەوانەی بهێنێ وەلێ نێزانی چی بکات و چ بڕیارێکدا. هەستی نوێ و نادیار بەردەوام بەرکی ئەگرت. ئەم هەستن نەفرەتیە بێکۆتاییە، نەفرەتێکی سەخت و ڕقاوی بوو بەرامبەر بەو شتانەی کە ئەی بینی و لە دەوروبەریدا بوون. هەموو کەسانی بە بەردەمیدا تێپەڕین، لە بەرچاویدا پیس و ناپاک بوون، تەنانەت شێوەی ڕێڕۆشتن و هەڵس و کەوتیان ناپاکانە ئاهاتنە بەرچاو بە جۆرێکە گەریەکێک لەوانە سەری قسەی لەگەڵدا بکردایەتەوە، ئەو یان تفی لە دەم و چاویە کرد یان گازی لێگرت. کە گەشتە کەناری نیڤای بچووک و پاڵە و پردەی کە لە دوورگەی فاسیلوسکیدا بوو لە پرێکدا وەستا و بیری کردەوە. لێرەدا ئەژی لەم ماڵەدا یعنی چی؟ پێچێت بە پێی خۆم هات بێتم بۆ لای ڕاز و میخین دیسانە و قەوانەکەی جارانە، بەڵام ئەبێت لەم لایەنەوە ئەو بزانم کە من خۆم بەدەستی ئەن قەست هاتومە تێرە یان هەر بەدەم ڕێوە ڕێکەوتێ ناومی. جیاوازی نییە. 3 ڕۆژ پێشتر وتبووم دوای تەواوکردنی کارەکە ڕۆم بلای. باش چ خەوشی نییە، ئێستا ڕۆ وەگەوەی من ئێستا توانای سەردانیم نەبێ. ڕاستکۆڵنیکۆڤ سەرکەوتە قاتی پێنجم بۆ لای ڕاز و میخین. ڕاز و میخین لە ژوورە چکۆلەکەیدا بوو. لەو کاتەدا سەرقاڵی کار و نووسین بوو. خۆی دەرگاکەی لە ڕاستکۆڵنیکۆڤ کردەوە. ئەوان 4 مانگ بوو یەکتریان نەدی بوو. ڕاز و میخین بە بیجامێکی کۆنەوە بە پێڵاوێکی بێگۆرەی و سەر و قژێکی بژوو دەست و دەم و چاوی نەشۆراوە لە ژوورەکەیدا دانیشت بوو کە تەماشای سەر تاپای هاوڕێت تازە گەیشتۆکەی کرد. سەری سوورما و هاواری لێ هێستاوتی چییە؟ پاشان بێدەنگ بوو. فیکەیەکی لێدا و بەدەم تەماشاکردنی جلەکانی ڕاستکۆڵنیکۆڤ لەسەر قسەکانی ڕۆشتوتی یعنی حاڵ و بارت ئەوەندە خراپە؟ هاوڕێ تۆ لە ئێمەش دواکەوتوتری دەیدا بنیشان بێگومان ماندویت. کە ڕاستکۆڵنیکۆڤ لەسەر قەنەفە لە مشەما گیراوەکە دانیشت کە لە قەنەفەکەی خۆی خراپتر بوو لە ناکاوە ڕاز و میخێنوتی بەڕاستی تۆ نەخۆشیت ئەزانیت؟ بەدەم قسەکردنەوە نەبزی دەستی گرت. ڕاستکۆڵنیکۆڤ دەستی بەرداوتی پێویست ناکە، من هاتووم ئەزانیت من وازم لەوانەوتنەوە هێناوە. ئەم ویست بەڵام نا، من پێویستم بەوانەوتنەوە نییە. ڕاز و میخین کە لەی ڕامابووتی ئەزانیت تۆ ڕێناکی. ڕاستکۆڵنیکۆڤتی نەخێر و ڕێنە ناکەم. ڕاستکۆڵنیکۆڤ لەسەر قەنەفەکە هەستا و کاتەی لە قادرمەکان سەرکەوت هیچ لە بیری ئەوەدا نەبوو کە بێ ڕووبەڕووی هاوڕێکی بێتەوە. ئێستا لە چاوتروکانێکدا بەپێی ئەزمون لەوە تێگەیشت کە لەم چرکە ساتەدا
لە هەمووشت کەمتر حەزی لە ڕوبەڕووبوونەوەی کەسێکە ڕقوکی نەی سەرکەوت. هەرەو کاتەی هاتە ژوورەکەی ڕاز و میخینەوە خەریک بوو ئەو ڕقەی کە لە خۆی بۆ بیخنکەنێت بەپەلە بەرەو لای دەرگا کە ڕۆشتوتی خواحافیز. ڕاز و میخینوتی ڕاوەستە مەڕۆ تۆ کابراایکی سەیرێت. ڕاستکۆڵنیکۆف جارێکی دی دەستی دەرهێناوتی نا پێویست ناکات. ڕاز و میخێنوتی باشە ئەی بۆ هاتیت تۆ شێت بوویت ئاخرەمە لە سوکاتی پێکرد نەچێ من هەروە وازت لێ ناهێنم و ناهێڵم بڕۆیت. ڕاستکۆڵنیکۆڤوتی باشە کەواتە گوێ بگرە من هاتوومەتە لای تۆ چونکە بێ لە تۆ کەسی تر ناناسم کە بتوانێت هاوکاریم کە چونکە تۆ لە هەموو ئەوانی دی میهرەبانتری واتە ئاقڵتری و ئەتوانیت داوەری بکەیت بەڵام ئێستا وا تێگەم پێویست بە هیچ نەبێ گوێت لێمە هیچ شتێک هیچ دڵسۆزی و کۆمەکێک من خۆم بە تەنیا کارەکانم چاکە بەسە لێم گەڕێ. ڕاز و میخێنوتی یەک دەقیقە ڕاوەستە ناپەسەند تۆ تەواو شێت بوویت من کارم بەوە نییە وە لێ بڕوانە من ئێستا وانەوتنەوەم نییە قیر و سیاکەنیمە بەڵام لە بازاردا کتێفرۆشێک هەیە بە ناوی خیرۆڤیمۆڤ کە خۆی لە خۆیدا جۆرەوانەیەکی چاکە من ئەوە نادەم بە 5 وانەی ژووری بازرگانی. ئەو بڵاوکراوەیە کتێبی بچووکی زانستە سروشتەکان بڵاوکاتەوە ئەو کتێبانە ئەوەندە ئەفرۆشێن کە بە خەیاڵتان نایەت تەنیا ناونیشانەکان دنیایەک نرخی هەیە تۆ هەمیشە جەخت لەسەر ئەوواکەیت کە من کابراایەکی دەبەنگم بەڵام هاوڕێ بەخوا لە منیش دەبەنگتر هەیە. ئەو ئێستا کەوتۆتە دنیای ماقوڵ و مەسلە کۆمەڵایەتەکانیشەوە خۆی هیچ نازانێ بەڵام من هانیە دەم لەسەر کارەکە بەردەوام بێ. بۆ نمونە ئەم 2.5 دقیقی ئەڵمانیە کە بە باوەڕی من تا بڵێ باسێکی بێنرخە بە کورتی باسەکە لەبارەی ئەوەیە کە ئایا ژن مرۆڤە یاننا بێگومان زۆر چاک ئەی سەلمێنە کە ژن مرۆڤە. خێر و ڤیمۆڤ بە بۆنەی کێشەی ژنانەوە ئەمە ئامادە دەکات و من وەریە جێڕم. ئەم 2 دەفتەر و نیوە درێژە کاتەوە بۆ 6 دەفتەر ناو نیشانێکی گەورەی بۆ دانێن کە نیو لاپەڕ داگیر بکە هەر بەرگێکی فرۆشین بەنی ڕۆبڵ ئەفرۆشێت هەر دەفتەرێک 6 ڕۆبڵ مافی وەرجێران بە منەداواتە بە تەواوی 15 ڕۆبڵم بەرەکەوێ کە 6یانم پێشەکی وەرگتووە کە ئەممان تەواو کرد باسێک لەبارەی ئەسپی دەریا وەرجێڕم پێچگە لەمانە لە بەشی دووەمی دانپیاناندا هەندێک گفتوگۆ قسەی بێتام و بۆ هەیە کە دەستنیشانمان کردو وەریە جێڕین. یەکێک بەخێر و ڤیمۆفی وتووە کە ڕۆسۆ لە هەندێک بۆچووندا ڕادێش چیفەکەی خۆمانە منیش دیارە خۆم ناکەم بە خاوەنی و هیچی لەبارەوە ناڵم جێر بە جەهەنەم باشە تەوێت بەرگی دووەم کە بە ناوی ئاژن مرۆڤیان نا وەربگێڕیت ئەگەرە تەوێت ئێستا دەقەکە و قەڵەم و کاغەزت لە بەردەستدایە هەمووەمانە لەسەر ئەرکی ئەوە 3 ڕۆبڵی شەڵگرێت چونکە من هەموو پارەی وەرجێڕانەکەم بۆ بەرگی 1 و 2 پێشەکی وەرگتووە بەم جۆرە تۆ 3 ڕۆبڵی تەواو بەرەکەوێت کە ئەم پەڕانەی تریشت تەواو کرد 3 ڕۆبڵی ترت بەرەکەوێت. داوایەکی تریشم هەیە تکایە ئەم کاری من بۆ تۆ یەکەم بە خزمەتی مەزانە بە پێچەوانەوە تۆ کە هاتی تەژوورەوە من یەکسەر ئەوم بە خەیاڵدا هات کە چۆن بتوانم کەڵکت لێوەربگرم. یەکەم من لە ڕێنووسدا لاوازم دووەم لە زمانی ئەڵمانیدا هەندێک جار تەواو وێرانم تا ئەو ڕادەی کە خۆم شت دروزەکەم و وای دانم ئەوەی خۆم لە دەقەکە چاکترە وەلێ لە ڕاستیە چێ ئەو بە چاکترە زانێ ڕەنگە خراپتر بێ باشە ئەڵێکی قبول تەیانە. ڕاستکۆڵنیکۆف بێدەنگ دەقی و تارە ئەڵمانیەکەی هەڵگرت بێ ئەوەی هیچ بڵێ 3 ڕۆبڵی شەڵگرت و دەرپەڕی. ڕاز و میخین بەوە قوڕماویەوە لە دواوە تەماشای کرد کە ڕاستکۆڵنیکۆف گەیشتە قاتیەکەم کتۆب پڕ بۆ ژوورەکەی ڕاز و میخین گەڕایەوە لە پلیکانەکان بەسەرکەوت دەقە ئەڵمانیەکە و 3 ڕۆبڵەکەی خستەوە سەر مێزەکە دیسان و بێ ئەوەی چرکی لێو بێت چۆ دەرەوە. ڕاز و میخین لە تووڕەییدا ئاگای لە خۆی براو هاواری لێ کردوتی ئەرێ تۆ سەرخۆشی یا تاگرتوتی کردوتە تەگاڵتەجار خەریکە منی شێدەکەی باشە بۆ هاتیتەوە شەیتان. ڕاستکۆڵنیکۆف کە لەو کاتەدا بە پلیکانەکاندا چوو خوارێ لە سەرخۆوتی پێویستم بە وەرجێڕان نییە. ڕاز و میخین لەسەرەوە هاواری لە هەستاوتی ئەی چ بەڵایەکرد گەرەکە. ڕاستکۆڵنیکۆف بێ وەڵامدانەوە هەرە ڕۆشت. ڕاز و میخینوتی گوێ بگرە ماڵەکەت لەکوێدایە.
وەڵامی نەدایەوە. ڕازۆ میخێنوتی کەواتە چاو دەرهات. ڕاستکۆڵنیکۆف ئیدی کەوت بۆ سەر شەقامەکە لەسەر پردی نیکۆلاڤسکی بەهۆی ڕووداوێکی ناخۆشەوە جارێکی تر هاتەوە سەرخۆی. گالیسکەوانێک قامچێکی قایمی بە پشتیدا کێشا لەبەرەوەی گالیسکەوانەکە چەند جارێک هاواری لێکرد بوو خەریک بوو ڕاستکۆڵنیکۆف کەوێتە ژێر پێی ئەسپەکانەوە. قامچێکە ئەوەندە بەزەبر بوو ڕاستکۆڵنیکۆف بە تووڕێیەوە بەرەو لای پلیکانەکان تێکێشا. لە ڕاستیە نەتەزانی بۆ ناوڕاستی پردەکەی گرت بوو. واتە ئەو شوێنەی کە بۆ هاتوچۆ هوێەکانی گواستنەوە دانراو بوو نەک بۆ پیادەڕەوی هەر بەو ڕقەوە ددانی بەجیڕێنە. بێگومان لەم لاو ئەولایشەوە هەراو پێکەنین بەرز بۆ ئەیانوت دەستی خۆش بێ دیارە گیرفان بڕە. بێگومان خۆی کردو بە سەرخۆش و بە تایبەتی خۆی فرێداتە ژێر دەست و پێسپەکان بۆ شتێکی دەست بکەوێ. دەوەرە قسەی لەگەڵا بکە. ئەمانە هەر کاریان ئەمەیە جەناب بازرگانیە کە بۆ خۆی. بەڵام لەو کاتەدا کە لە پاڵ پلیکانەکاندا وەستا بوو هێشتا لە دواوە نیگایەکی بێمانە و پڕ لە کینەی گالیسکەکەیە کرد کە وردە وردە دوورە کەوتەوە. دەستی بۆ پشتی خۆی برد لە پڕێکدا هەستی کرد یەکێک پارە ئەنێتە مشتەوە. بینی ژنێکی بازرگانی بەتەمەنە بە کڵاو و پێڵاوی تایبەتیەوە. کچێکی کڵاو بەسەری گەنجی لەگەڵدا بوو چەترێکی سەوزی بەدەستەوە بوو لەوا چوو کچی خۆی بێ. ژنەکەوتی هاوڕێ بەڕێز بیکە بەخاتری مەسیح لێ وەربگرە. ڕاستکۆڵنیکۆف پارەکەی لێ وەرگرت و دوانەکەیش بە پاڵێت تێپەڕین. پارچە دراوێکی زیوی بیسکۆپیکی بوو بە سیما و جلەکانیدا حەقیان بوو بە هەژاری بزانن هەژارێک کە لەسەر شەقامەکان سوالەکات. بەڵام ڕاستکۆڵنیکۆف زۆر باش لەوە گەیشت کە بیسکۆپیک لە تۆڵەی ئەو قامچێدا بوو کە بەرپشتی کەوت و سۆزیش نەکەی جوڵان. ڕاستکۆڵنیکۆف بیسکۆپیکەکەی لە ناو مشتیا تونوشی دەهانگایەک چۆ پێشتر پاشان ڕووی لە ڕووباری نیڤا و کۆشکی سەڵتەنەتی کرد. ئاسمان بێگەواڵە هەور و ڕەنگی ئاوەکەیش تا ڕادەیەکشین بوو. ئەوەی بە دەگمەن لە ڕووباری نیڤا چاوەڕێکرا گومەزی کەنیسەکەش لە هیچ جێگایەکی ترەوە بەم جۆرەی ئێستای لای پردەکەەوە بە باشی نابینرا. واتە لەو جێگایەوە کە بیستان ناوێک لە پرزگاکەەوە بەرچاوە کەوت و سەرنج ڕاکێش بوو. هەروەها درەوشانەوەیکی تایبەتی ئەوەندە بێگردی هەبوو کە بە چاکی جوانکاریەکانی دەبینی. ئازاری قەمچەکە نەما و ڕاستکۆڵنیکۆف لێدانەکەی فرامۆش کرد. تەنیا بیرۆکێکی ناخۆش و بزۆک سەری تێکرد بوو. هەر بەو شێوە وەستانەوە ماوەیەک لە ئاسۆی دووڕامە بە شوێنەکە ئاشنا بوو. ئەو کاتانەی ئەچوو بۆ زانکۆ ئەو کاتانش کە ئاسایی ئەگەڕایەوە بۆ ماڵەوە ڕەنگە 100 جار ئەوەی پێش هاتبێ کە هەر لە هەمان جێگادا بە تایبەتی وەستا بێت و تەماشای ئەو دیمەنە جوانەی کرد بێ. هەموو جارێکیش هەستێکی نادیار هەژان دەبێتی. هەمیشە کە لەو دیمەنە ڕاما بێ هەستی بە سۆزێکی نامۆ کرد بێ. ئەم دیمەنە شکۆدارە بۆ ئەو وەک ڕوحێکی مردووایە کە نە ئەبی سێ و نە ئەژنەوێ. هەموو جارێکیش سەیری بەو هەستە غەمگین و بەنەهێنیی خۆی هات لەبەرەوەیش کە لە خۆی دڵنیانە بوو وایدانە کە لە داهاتوێکی دووردا دەرکی پێکە. ئێستا لە پرێکدا زۆر بەڕوونی ئەو پرسیار و سەرسوورمانانەی ڕابردووی خۆی هاتەوە یاد و زانی بەیادهێنانەوەی ئەوانە ڕێکەوتنیە. هەر ئەو وەستانەی لە هەمان شوێنی پێشودا بۆ خۆی جێگەی سەرسوورمان بوو. تۆ بڵێ وا بزانێت کە ئێستاژە توانێت بە هەمان شێوازی جاران بیر لەو مەسلە و دیمەنانە بکاتەوە کە ئەوسا سەرقاڵیانە کرد و سەرنجیان ڕاکێشا. لەوەدا بوو پێ بکەنێ بەڵام بە شێوەیەکی زۆر ناخۆش دڵی گیرە. هەموو ڕابردوو واتە بیر و بۆچوونی ڕابردووی و ئەو کێشە و مەسەلانەی پێشووی و سۆز و هەستەکانی ئەو ڕۆژگارانە و هەموو ئەم دیمەنانە و تەنانەت خۆشی ئەدوت هەر هەموو ئەمانە هەنووکە لە بنچاڵێکی هەرە قوڵدا لە خوارەوە لە ژێر پێیدا بە زەحمەت دەرەکەوتن وەگەوەی هەموو بەرەو ئاسمان باڵ بگرن و لە بەرچاوی ون بن کە لە ناکاوێکدا و بێمەبەست دەستی خۆی ڕاوەشان لە ناو مشتەن و قاوەکەیدا هەستی بە بیست کوپێک کرد مشتی کردە و لە پارەکەی ڕوانی پاشان دەستی بڵند کرد و پارەکەی فرێدا ناو ئاوەکەوە اینجا گەڕایەوە بەرەو ماڵەوە کەوتەڕێ. لەو کاتەدا وای هاتە بەرچاو کە بەم قەست هەموو پەیوەندێکی نێوان خۆی و خەڵک و گشت دنیای بڕیوە.
کە گەیشتەوە ماڵەوە شەو داهات بوو، واتە 6 ساعتی ڕێگای بڕیوە. چۆن و لەکوێ گەڕاوەتەوە هیچی لەبیر نابوو. جلەکانی داکەن لە حاڵێکدا کە وەک ئەسپێکی توانە لەبەر براو ئەلەرزی لەسەر قەنەفەک ڕاکشە، پاڵتۆکەی بەخۆی دادا و زۆر زوو ئاگای لە دنیا بڕا. دنیا تەواو تاریک بوو کە لە دەنگێکی ناخۆش بە ئاگاهات. خوای ئەم هاوارە چی بوو؟ دەنگ و ناڵێکی ئەوەندە ناسروشتی زایەڵە و پاڕانە و گریان و لێدان و گوێنی لەو بابەتە هەرگیز لە ژیانیدا نەبیست بووی و نەبینی بووی. تەنانەت نەیەتوانی دڕندایەتی و شێتێتیەکی لەو جۆرە بهێنێتە بەرچاوی خۆی. زۆر ترسناک، هەر بەدەم ڕەنج و هەراسی دڵیەوە لەسەر جێگاکەی هەستا، بەڵام تا ئاهات بگرە و بەردە و ناڵە و گوێنەکان ئەیەندایە زیادی. لە پرێکدا زۆر بەسەر سوورمایەوە دەنگی خاون ماڵەکەیانی ناسی کە چۆن وەک ئاژەڵک قورسکاند و هاوارێ کرد و خێرا ڕستە گەلێکی دووبارە کردەوە کە هەرگیز لە وشەکانی ناگەیشتی. تەنیا ئەوەندە تەزانی کە ئاپاڕایە بۆەوەی دەست لە لێدانی هەڵگرن، چونکە زۆر بێبەزەیانە لای پلیکانەکانەوە لێدرا. دەنگی و کەسەی کە لێ ئەدا ئەوەندە تووڕە و ڕقاوی بوو کە گڕ و کرخ بوو. لەگەڵەمانشدا ئەویش هەر بەپەلە و بەدەم هەناسە بڕکێەوە شتگەلێکی بێمانایەوت. لە پرێکدا ڕاستکۆڵنیکۆفیش وەک گەڵای دار لەرزی، چونکە دەنگەکەی ناسی. ئەمە دەنگی ئیلیا پیترۆڤیچ بوو. ئیلیا پیترۆڤیچ لێرەیە و لە ژنە خاون ماڵەکە کوتێ بەلەقە لێدا و سەری بە پلیکانەکاندا کێشێت. ئەمە ئاشکرایە و لە دەنگی لێدان و گریانەوە هەموو شتێک دەرەکەوێت. یعنی چی؟ بۆ دنیا سەر و بن بووە. باسانی گوێت لێ بوو کە لە هەموو نهۆمەکان و سەرپلیکانەکانەوە خەڵکی کۆبوونەوە. دەنگی جۆرا و جۆر و سەیرەکەوتە بەرگوێ. خەڵکەکە سەرەکەوتن لە دەرکیانەدا، دەرگاکانیان پێکدادا و خەڵکی تریان پێوە ئەنیشت. ڕاستکۆڵنیکۆف بە تەواوی سەرسامی و ئەیوتەوە ئاخر بۆ چۆنە بێ؟ شتی وا بێ؟ زۆر بە جددی هات بۆ سەر ئەو ڕایی کە بە تەواوی شێت بوو، بەڵام نا زۆر باشکرا گوێی لێ بوو. بێگومان هەر دێنە سەر و سۆراغی ئەمیش، چونکە بێگومان هەموو ئەمانە بەڵگەن بۆ کارە ساتەکەی دوێنێ. خوایە ویستی دەرگاکە کڵۆم کە، بەڵام دەستی بەرز نەبووەوە. ئەوەش بێسوود بوو. ترس هەموو ژیانی کرد بۆ سەهۆڵ بەندان، ئازاریەدا و سڕی کرد بوو. وە لە وردە وردە هەراو زەناکە کە ماوەی 10 دەقیقەی خایان هێور بووە. هێشتا خاوەن ماڵەکە ئەلاڵایەوە. ئیلیا پیترۆڤیچیش هەر هەڕەشەیە کرد و گوێنێدا تا ئەویش کرد بوو ئیدی گوێت لە دەنگی نەبوو. بەڕاست ڕۆشتووە. خوایە خاوەن ماڵەکەیش دوورکەوتەوە. بەڵێ ئەگەرچی هێشتا ئەگری و ئەناڵێنێ، ئەوە دەرگای ژوورەکەشی داخرا. خەڵکەکە بە پلیکانەکاندا بەرەو ئاپارتمانەکانیان بڵاوەی لێکەن. ئاخ هەڵەکێشن، لێکەدەن، هاوار لە یەکترەکەن. هەندێک جار دەنگیان ئەبێتە هاوار و جاری دیەکەونە ناڵە و زاری. پێچێت ژمارەیان زۆر بوو بێ، ڕەنگە گشت دانیشتوانی ساختمانەکە بووبن. وەلی خوایە ئەشێ شتی وا بێ؟ ئاخر لەبەرچی و ئەم کابرایە بۆ هاتوتە ئێرە. ڕاستکۆڵنیکۆف بە بێزاریەوە خۆی دایەوە بەسەر قەنەفەکەدا، وەلێ ئیدی نەیتوانی چاوی لێ بنێ. نزیکەی نیر ساعتی بە ئازار و هەستێکی ترسناکەوە کە هەرگیز تا هەنووکە بەخۆیەوە نەدی بوو بەسەر برد. لە پرێکە پرشنگێک ژوورەکەی ڕووناکردەوە. ناستاسیا بە مۆمێک و قاپێک شۆرباوە هاتە ژوورەوە. دوای ئەوەی بەوردی تەماشای ڕاستکۆڵنیکۆفی کرد و زانی نووسوە، مۆمەکەی لەسەر مێزەکە دانا و دەستی کرد بە دانانی ئەو نان و خوێ و قاپ و کەوچکەی کە لەگەڵ خۆیدا هێنابوونی. بە ڕاستکۆڵنیکۆفی وت بێگومان لە دوێنێەوە هیچت نەخواردووە. تەواوی ڕۆژەکە لە هات و چۆ دابوویت و تایش سووتاندوتی. ڕاستکۆڵنیکۆڤتی ناستاسیا بۆ لە خاوەن ماڵەکەیاندا. ژنەکە چاوی تێبڕیوتی کێ لە خاوەن ماڵەکەیدا؟ ڕاستکۆڵنیکۆڤتی ئێستا نزیکەی نیو سەعات لەمەوبەر ئیلیا پیترۆڤیچی یارمەتی دەری لێکۆڵەرەوە لەسەر پلیکانەکان بۆ جۆرە لە ژنە خاوەن ماڵەکەیدا و بۆ هات بۆ ئێرە. ناستاسیا بێدەنگ و بۆ ماوەیەک ناوچاوی دابێکدا و هەروە لەی ڕامە. ڕاستکۆڵنیکۆڤ لەم ڕوانینە کون پشکنیا زۆر بێتاقەت بوو، تەنانەت ترسا. پاشان بە دەنگێکی لاواز و لەسەر خۆوتی
ناستاسیا بۆ بێدەنگ بووی. ناستاسیا لەسەر خۆ گەوەی لەگەڵ خۆیدا بدوێ وەڵامی دایوتی ئەمە خوێنە. ڕاستکۆڵنیکۆف ڕەنگی هەڵبزرکە خۆی بەرەو لای دیوارەکە بەکێش کردو لەبەر خۆوتی خوێنی چی؟ ناستاسیا بێدەنگ هەر تەماشای ئەویە کرد تا دوایی دیسانەوە بە دەنگێکی تند و سەختەوتی کەس لە خاوەن ماڵەکەی نەداوە. ڕاستکۆڵنیکۆف تەماشایە کرد و بە زەحمەت هەناسێدا ئەوسا بە دەنگێکی لەسەر خۆتر لە پێشوتی من خۆم گوێم لێ بوو نەخەوت بووم دانیشتە بووم ماوەیەک گوێم گرت یارمەتی دەری لێکۆڵەرەوەکە هاتبوو هەموو لەسەر پلیکانەکان کۆبوونەوە لە هەموو ئاپارتمانەکانەوە. ناستاسیاوتی کەس نەهاتبوو ئەوە خوێنی خۆتە هاوارەکە کاتێک خوێن ڕێهاتنە دەرەوەی ئەگیرێت و هێرش بۆ جگەرەبا ئەو کاتە ئەداتە مێشک و خەون و خەیاڵاتی پێکە. چاکە ئێستا خۆی دیاننا؟ ڕاستکۆڵنیکۆف وەڵامی نەدایەوە. ناستاسیا هەر بەسەری وەستا بوو لێ وردە بۆ نەئەڕۆشت. ڕاستکۆڵنیکۆف وتی ناستاسیا گیان ئاوم دەرێ. ناستاسیا چوە خوارێ و دوای 2 دەقیقە شەربەیەکی سپی پڕ لە ئاوی هێنا و گەڕایەوە. وەلێ ڕاستکۆڵنیکۆف ئیدی نەیزانی چی ڕوویدا تەنیا ئەوەی لەبیر بوو کە قومێکی لە ئاوە سار دەکەنۆشی و ئەوی تری ناو شەربەکەی کرد بەسەر سنگی خۆیدا پاشان بێهۆش کەوت. جۆگرانی ئازیز لە ئەڵلقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسەراتەکانتان پێشکەشەکەین. تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون لەگەڵمان بن. ئەڵلقەی 7. ڕاستکۆڵنیکۆف ئەوە نەبوو کە بە درێژایی نەخۆشیەکەی هۆشی لە دەستدا بێ. نۆرەتایەکی توندی ئاهاتێ لەگەڵ و ڕێنە و نیمچە بێهۆشیەک. دوای گەلێک لەو شتانەی بیرکەوتەوە هەندێک جار وای ئاهاتە پێشچاو کە خەڵکێکی زۆر دەوریاندا و هەموو ئەیانەوەی بیگرن و بۆ جێگاکی بەرن لەبارەیەوە لە گفت و گۆدان و مشت و مڕیانە. جاری دی لە پڕە تاق و تەنیا لە ژوورەکەدا ئەمێنێتەوە هەمویان ئەڕۆنە دەرەوە چونکە لێترسن جارجارە کەمێک دەرگاکە کەنەوە و لێڕوانن ئەکەونە هەڕەشە لێ و لە نێوان خۆیاندا پلانی لێجێڕن پێ ئەکەن و گاڵتەی پێکەن. ڕاستکۆڵنیکۆف یاد لە ناستاسیاکە کە زۆر جار لە پاڵ خۆیدا ئەیبینێت یەکێکی تری شەروە گوایە زۆر ئاشنای بوو بەڵام ئەو کەسە چێە بە هیچ جۆرێک نەیەتوانی ئەوە بزانێ. لەم لایەنەوە ئازاریە چەشت و تەنانەت ئەگریا جار هەبوو وایە زانی مانگێکی ڕێکە خەوتووە جاری تر بە ڕۆژێکی دوور و درێژی ناو دێرە کرد بەڵام ڕووداوەکە ئەو ڕووداوی بە تەواوی فرامۆش کرد بوو هەمیشەیش لە بیری ئەوەدا بوو کە مەسەلەیەکی فرامۆش کرد و کە نابێ فرامۆش بکرێت. بۆ بەیادهێنانەوەی ڕەنج و ئازاریە کێشا ئەی ناڵان تووشی ڕق و تووڕێی و ترس و هەراسانی هات. لەو کاتانەدا ئەیویست لە جێگاکەی هەستێ ئەیویست ڕابکە وە لە هەمیشەیەکێک بە زۆر ڕێی لێگرت و دووبارە وەرزی دایەگرت و بێهۆشەکەوتەوە پاشان بە تەواوی ئەهاتەوە هۆشخۆی. سەعات دەی سەر لە بەیانێک ئەمەی بەسەر هات. ئەو بەیانە لە ڕۆژە بێگەردەکان بوو بەردەوام هەتاوەکە بە شێوەی هێڵێکی پان و درێژ ڕازەکەوت سەر دیوارەکە و سوچێکی لای دەرگاکەی ڕووناکە کردەوە. ناستاسیاوێکێکی تر کە زۆر کون پشکنیانە لەمی ئەڕوانی و کەسێکی نەناز بوو لە پاڵ قەرەوێڵەکەی داوەستا بوون. ئەم کەسە لاوێکی چاکت لەبەری ڕیشتەنک بوو زیاتر لە کارگوزارێکە چوو لە دەرگانی وەکراوەکەی خاوەن ماڵەکە و تەماشای ناوەیە کرد. ڕاستکۆڵنیکۆف کەمێک جوڵاو بەدەم ئاماژەکردنەوە بۆ لاوەکە پرسی ناستاسیا ئەوە چێە؟ ناستاسیاوتی ئاخری هاتەوە هۆشخۆی. لاوە کارگوزارەکە قسەکەی پەسەند کردوتی بەڵێ هاتەوە هۆشخۆی. خاوەن ماڵ
کە لە درزی دەرگاکە و ئەیڕوانی هەر ئەوەندەی کە زانی هاتۆتەوە هۆشخۆی دەرگاکەی زوو داخستون بوو هەمیشە کەمڕوو بوو بە زەحمە دەیتوانی گفتوگۆ یان شت ڕوون بکاتەوە تەمەنی نزیکی 40 ساڵ قەڵە و چاو برۆڕەش و بەهۆی قەڵەوی و تەمەڵیەوە میهرەبان و تەنانەت زۆر ڕوحسوک بوو بەڵام تا ڕادەیەکی زۆر شەرمن بوو ڕاستکۆڵنیکۆف ڕووی لە لاوەکە کرد و پرسی تۆ چیت وەلێ لەم کاتەدا جارێکی دی دەرگاکە بە تەواوی کرایەوە و ڕاز و میخین کە کەمێ خۆی دانەوانده بوو لەبەرەوەی باڵای زۆر بەرز بوو هاتە ژوورەوە بە دەنگی بەرزوتی هەر ئەڵێ ژووری ناوکەشتیە هەمیشە بەرتەوێڵ مەکەوێ ئاخر بەمێژ ئەڵێن ئاپارتمان دەی هاوڕێ هاتوویتەوە سەرخۆت پاشکنا ئێستا پێیوتم ناستاسیاوتی هەر ئێستا هاتەوە سەرخۆی کارگوزارە لاوەکە بە زەردەخەنێکەوە وتیەوە بەڵێ هەر ئێستا هاتۆتەوە سەرخۆی ڕاز و میخین لە پڕە ڕووی لە کارگوزارەکە کردوتی بەڵام تۆ چیت من ئەبینیت من ناوم ڤراز و میخینە نەک ڕاز و میخین کە هەمووتان بە هەڵەوان پێڵن بەڵێ ڤراز و میخین خوێنکار و کوڕە خانەدانم و ئەویش هاوڕێمە باشە ئەی جەنابتان چێن کارگوزارەکەوتی من لە نووسنگەی خۆماندا کارەکەم لەلایەن شلوپایفی بازرگانەوە بۆ کارێک هاتوومە تێرە ڕاز و میخێنوتی فەرموو لەسەر ئەو کورسێدا بنیشە خودی ڕاز و میخێنیش لەسەر کورسێکی ئەو دیوی مێزەکە و دانیشت ڕووی لە ڕاستکۆڵینکۆف کرد و لەسەر قسەکانی ڕۆشتوتی تۆی شاوڕێ چاکت کرد هاتیتەوە هۆشخۆت ئەمە چوارم ڕۆژە بە زەحمەت شتێگە خۆی یانە خۆیتەوە باوەڕ بکە بە کەوچک چیان ئەدایتێ من دوو جار زوسیمۆفم هێناوەتە سرت لەبیرتە زوسیمۆف زۆر بەوردی فارسی کردیت وتی هیچ نییە و ڕەنگە شتێک بەسەر سرت کەوت بێ بارێکی نالەباری دەمارگیریە تووشی بەدخۆراکی بوویت ئەڵێت بیرە و خەرتەلەن کەم داویتێ نەخۆشیەکەتی ئەوەیە وەلێ گرنگ نییە زوو تێپەڕێت ئافرین زوسیمۆف سەرەتایەکی باشی دەست پێ کردووە بۆ چارەسەرکردن پاشان جارێک تر تەماشای لاوەکەی کردەوتی نامەوێت لە کارەکە دوا بکەویت چیت هەبیڵێ ڕووی لە ڕاستکۆڵینکۆف کردووەتی ڕوودیا ئەمە جاری دووەمە لە نووسنگەکەی ئەمانەوە دێن بۆ ئێرە بەهەرحاڵ جاری پێش و ئەم نەبوو یەکێکی تر بوو ئێمە قسەمان لەگەڵیدا کرد ئەوەی پێش تۆ هات بۆ ئێرە چێ بوو بێگومان 3 ڕۆژ لەمە بەرەڵیت ڕاستە ئەو ئەلێکسی سیمۆنۆڤیچ بوو ئەویش لە نووسنگەکەی ئێمەیە وەلی ئەو لە تۆ تێگەشتوتر بوو تۆڵێکی لاوەکەوتی وایە بەڕاستی ئەو بەهرەمەندترە ڕاز و میخێنوتی زۆر چاکە بەردەوام بە لاوەکە ڕووی لە ڕاستکۆڵینکۆف کردوتی بەهۆی ئافاناسی ئیڤانۆڤیچ ڤاکرۆشینەوە وابزانم ناوتان زۆر ژنەوتووە لەسەر داوای دایکت حەواڵەیە کە بۆ ئێوە هاتووە گەیشتۆتە نووسنگەکەمان ئەگەر تەواو هاتوویتەوە سەرخۆت 35 ڕۆبڵتان ئەدەمێت چونکە سیمیۆنۆڤیچ بەهۆی ئافاناسی ئیڤانۆڤیچەوە لەسەر داوای دایکتە وەک جاری پێشوو ڕاستپێری کراوە ئاگاداریت ڕاستکۆڵنیکۆف بیری کردەوتی بەڵێ لە بیرمە فاخروشین ڕاز و میخین دەنگی هەڵبڕیوتی گوێت لێیە فاخروشینی بازرگان ئەناسێت کەواتە چۆن ئاگای لە خۆی نییە منیش ئێستا تێگەم کە تۆیش کەسێکی تێگەیشتویت کەواتە گوێگرتن لە کەسانی بە ئاوەس کارێکی چاکە ڕاز و میخێنوتی فاخروشین هەمان ئافاناسی ئیڤانۆڤیچە لەسەر داوای دایکت کە هەر ئەوان و بە هەمان ئەم شێوەی ئێستا جارێکی دی پارەی بۆ حەواڵە کردبوویت ئەم جارێش داواکەی ڕەت نەکردەوە و چەند ڕۆژێک لەمەوبەر هەر لەم شوێنەوە هەواڵیان بە سیمۆن سیمینۆڤیچدا کە 35 ڕۆبڵت بدەنێ بە تەمای دەرفەتێکی باشتر بڕیاری بە تەمای دەرفەتی باشترت بە چاکی وت بە نیسبەت دایکیشتەوە هەر خراپ نەبوو ئێستا چۆنتان دێتە بەرچاو ئایا بە تەواوی هاتۆتە هۆشی خۆی یان ڕاستکۆڵنیکۆڤتی بەلای منەوە خەوشی نییە تەنیا ئەوەی من بمەوێت پسوڵەی بەدەستگەشتنیەتی ڕاز و میخێنوتی ئەو پسوڵەکەت بۆ نووسێ ئەوە چیە پێت دەفتەرە لاوەکەوتی بەڵێ دەفتەری بەدەستگەشتنە فەرموو ڕاز و میخێنوتی بم دەرێ دەی ڕوودیا هەستە و منت گرم ناوی ڕاستکۆڵنیکۆفی بۆ بنووسە قەڵەمەکەت بگرێت چونکە ئێستا هاوڕێ زیاد لە هەر شتێک پێویستمان بپارەیە ڕاستکۆڵنیکۆف قەڵەمەکەیدایە دواوتی پێویست ناکە ڕاز و میخێنوتی چی پێویست ناکە ڕاستکۆڵنیکۆڤتی مۆری ناکەم ڕاز و میخێنوتی ئای لەعنەت لە شەیتان ئاخر چۆن مۆری ناکەیت
ڕاستکۆڵنیکۆڤ پارە پێویستم پێی نییە. ڕازۆمیخێن وتی چۆن پارەت پێویست نییە؟ نا هاوڕێ درۆکەیت، من خۆمەزانم. ڕازۆمیخێن ڕووی لە لاوەکە کردوتی تۆ نیگەران مەبە، تکایە هەر ئاوە دیسانەوە ڕێناکە، هەرچەندە لە کاتی بێداریشدا هەر تووشی دێ. تۆ پیاوێکی ئاقلیت، ئێمە ڕێنمایی ئەەکەین، یعنی بە کورتی و پوختی دەستیەگرین و مۆرەکەی پێکەین. دەیوەرە لاوەکەوتی بەڵام من ئەتوانم جارێکتر بێمەوە. ڕازۆمیخێنوتی نا بۆ زەحمەت بکێشی، تۆ پیاوێکی ئاقلیت. دەی ڕودیا میوانەکە دوامەخە، نابینی چاوەڕێتە؟ ڕازۆمیخێن تەواو لە دڵەوە خۆی بۆ ئەوە ئامادە کرد بوو کە دەستی ڕاستکۆڵنیکۆڤ بگرێ. ڕاستکۆڵنیکۆڤ وتی لێم گەڕێ، خۆمەتوانم. قەڵەمەکە یاڵگرت و ئیمزای دەفتەرەکەی کرد، لاوەکە پارەکەی دایە و ڕۆشت. ڕازۆمیخێن وتی دەستخۆش، دەی هاوڕێ ناتەوێت شتێک بخۆی؟ ڕاستکۆڵنیکۆڤ وەڵامی دایوتی با ئەخۆم. ڕازۆمیخێن پرسی شۆرباتان هەیە؟ ناستاسیا کە بە درێژایی ئەو ماوەیە لێوێ وەستا بوو وەڵامی دایەوە شۆربای دوێنێ شەومان هەیە. ڕازۆمیخێن وتی بە پەتاتەیان بە وردە برنج؟ ناستاسیاوتی بە پەتاتە وردە برنجیش. ڕازۆمیخێن وتی زۆر باشە، شۆرباکە بێنە. چاش. ناستاسیاوتی هەر ئێستایان هێنم. ڕاستکۆڵنیکۆڤ بەسەر سوڕمایی و ترسێکی زۆر و بە بێدەنگی لە هەموو شتێکی ڕوانی بڕیاریدا بێدەنگ بێ و چاوەڕێ بکە بۆی بزانێ کۆتاییەکەی بەچێگا. بەخۆی وت ئەڵێت من لە حاڵەتی و ڕێنەکردندا نیم، پێچێت هەموو ئەمانە ڕاستی بن. دوای 2 دقیقە ناستاسیا شۆرباکەی هێناوتی چایەکە ژوا پێگا بە شۆربا و 2 کەوچک و دەفرێک و تەواوی شتەکانی دی، خوێدان، بیبەردان، خەرتەلە بۆ گۆشتەکە و شتی تریش دەمێک بوو. خوانێکی وانە ڕازا بووە، سفرەکەیش پاکش بوو. ڕازۆمیخێن وتی ناستاسیا گیان خراپ نییە ئەگەر پراسکۆفیا پاڤلۆڤنا 2 قاپی بچووک بیرەمان بۆ بنێرێ تا بیخۆینەوە. ناستاسیاوتی بۆ ئەمانە زۆر زرنگیت. بەدەم قسەکردنەوە ناستاسیا ڕۆیشت بۆ جێبەجێکردنی داوەکە. ڕاستکۆڵنیکۆڤ زۆر بە نیگەرانیەکی سەیرەوە چاو و گوێی کردبەوە. هەر لەو کاتەدا ڕازۆمیخێن لەسەر قەنەفەکەی ئەو دانیشت، لەگەڵەوەشدا کە ڕاستکۆڵنیکۆڤ خۆی توانای دانیشتنی هەبوو کەچی ئەو وەک ورچێک بەدەستی چەپی سەری لە باوەش گرت و بەدەستی ڕاست کەوچکی شۆرباکە کە چەند جارێک فوی لە کردبوو تا دەمی هاوڕەکەی نەسووتێ لە دەمی نزی کردەوە، بەڵام شۆرباکە خۆی گەرم نەبوو. ڕاستکۆڵنیکۆڤ بە ئیشتیهاوە کەوچکێکی لە شۆرباکە خوارد. اینجا کەوچکی دۆم و سێم، بەڵام دوای چەند کەوچکێک لە پرێکدا ڕازۆمیخێن وەستاوتی ئەبێت ئیدی پرس بە زوسیمۆف بکەین. ناستاسیا بە 2 قاپ بیرەوە هاتە ژوورێ، وتی چای دەوێ؟ ڕاستکۆڵنیکۆڤ وتی بەڵێ. ڕازۆمیخێن وتی ناستاسیا چایەکە زووتر بێنە، چونکە توانین بێ گوێدانەوانی کۆلیژی پزیشکیش چاپ بخۆینەوە. ئەمەش بیرە. ڕازۆمیخێن ئەمەی وت و لەسەر کورسەکەی خۆی دانیشت، شۆربا و گۆشتەکەی لە خۆی نزی خستەوە. ئەمەندە بە پەرۆشەوە دەستی بە خواردن کرد. ئەدوت 3 ڕۆژە نانی نەخواردەوە. پاشان ئەوەندەی کەتیکەکەی ناودەمی مۆڵەتی بدایوتی هاوڕێ ڕودیا، من ئێستا هەموو ڕۆژێک لای ئێوە بەم جۆرە نانەخۆم. هەموو ئەم میوانداریە پاشان کە خاتونەکەی خاوەن ماڵتان خەرجیە کێشێ لە ناخی دڵیەوە لە من تێگا. بێگومان منیش هیچ داوایەکم نییە، بەڵام هیچیش ڕەت ناکەم. و ئەوەیش ناستاسیا و چایەکەی چەندە زرنگە. ناستاسیا گیان بیرت ناوێ؟ ناستاسیاوتی بڕۆفێڵ باس. ڕازۆمیخێن وتی ئەی چای؟ ناستاسیاوتی چای ئەوە قەیدی نییە. ڕازۆمیخێن وتی تێکە، وەلێ نا من خۆم بۆ تێکم دابنیشە، لە پشت مێزەکەەوە دابنیشە. ڕازۆمیخێن زۆر زوو کارەکەی ئەنجامدا، چای بۆ تێکرد، پاشان فنجانێکی تری پڕ کرد، دەستی لە خواردنەکەی کێشایە و لەسەر قەنەفەکە دانیشتەوە وەک جاری پێش و ورچ ئاسا بە دەستی چەپی سەری نەخۆشەکەی لە باوەش گرت، کەمێک هەڵی ساند و بە کەوچکی چایەکە چای بەدەمیەوە کرد. بەردەوامیش زۆر بەبایەخەوە فوی لە کەوچکە چاکە کرد، وەگەوەی ئەو فولەکردنا گرنگترین ئەنگێزەی ڕزگاربوونی نەخۆشەکە بێ. ڕاستکۆڵنیکۆڤ بێ دەنگ و هیچ بەرگریەکی ناکرد، هەرچەندە لە خۆی ڕابینی کە هەستێت و لەسەر قەرەوێڵەکە دابنیشێ بێەوەی کەس یارمەتی بدا، نەک تەنیا توانای
دەست بەکارهێنان بەڵکو لەو باوەڕەدا بوو کە توانای بەڕێگادا ڕۆیشتنیش هەیە بەڵام بە جۆرە فێڵێکی سیر فێڵێک کادوت غەریزەیە لە پڕێکاوای بە خەیاڵداهات کەوا چاکە تا ماوەیەکی زوو تواناکەی بشارێتەوە خۆ بکاتە نەخۆش و لە کاتی پێویستیشدا کەمێ خۆی بداتە جێلی لە بۆسەدا بێ و گوێی بیستن و زانینی بە چاکی بخاتە گەر تا بزانێ لە دەوروبەریدا چی ڕوەدا لەگەڵ ئەمانیشدا نەیتوانی خۆی لەو هەستە نەفرەتی ڕزگار بکە کە تیایدا پەیدا ببوو هەرەوەندەی پێنج کەوچکێکی خوارد لە ناکاوێکدا سەری خۆی ئازاد کرد و کەوچکەکەی وەک ناڵدایە دوا و کەوتەوە سەرسەرینەکە ژێر سەرەکەی سەرینی پەڕ و بەرگەکەی پاک و خاوێن بوو ئەمە سەرنجی ڕاستکۆڵنیکۆفی ڕاکێشا و لای سیر بوو ڕاز و میخین سەر لە نوێ هاتەوە جێگاکەی خۆی و کەوتەوە خواردنی شۆربا و بیرەکەی وتی پاشان کابێ هەرەمڕۆ هەندێک مرەبای تومان بۆ بنێریت بۆی بۆ ڕوودیا شەربەتی لێ دروست بکەین ناستاسیا کە ژێر پیاڵەی چاکەی لەسەر هەر پێنج پەنجە کراوەکەی خۆی دانابوو چای خواردەوە پرسی لەکوێ توت بۆ پەیدا بکام ڕاز و میخین وتی عەزیزەکەم تو لای بەقاڵ دەزەکەوێ ئەزانیت ڕوودیا لێرە بێ ئەوەی تۆ بزانیت چیرۆکێک ڕوویداوە ئەو کاتەی کە تۆ فێڵبازانە لە پێشی من هەڵاتی و ناونیشانی ماڵەکەیشت بەجێنەهێشت لە پڕا لەسەری دام و بڕیارمدا بدۆزمە و سزات بدەم لەو ڕۆژەوە دەست بەکار بووم هێن گەڕام و پرسیم مەپرسە ئەم ماڵەی ئێستاتم لەبیر نەما بوو هەرچەندە لە ڕاستی هەرگیز ئێرەم هەر نەزانی و بەڵام ماڵەکەی پێشوتم ئەزانی کە نزیک بە پێنج گۆشە و لە ساختمانی خارلاموف بوو ئەمەندە بە دوای ئەو خانوەی خارلاموفدا گەڕام و گەڕام تا لە دوایە دەرکەوتە خانووکە بە ناوی خارمولاموفەوە نییە بەڵکو بە ناوی بوخاوەیە هەندێک جار مرۆڤ هەڵەل ناوداکە زۆرم ڕخستە بە تووڕێ و بەرە و نووسینگەی تۆمارگەکە چوون بڕوانە بە 2 دقیق تۆیان بۆ دۆزیمەوە ناوی تۆ لەوێ تۆمار کراوە ڕاستکۆڵنیکۆڤی تۆمار کراوە ڕاز و میخێنوتی ئەی چۆن بەڵام بە درێژایی ئەو ماوەی کە لەوێ بووم نەیانتوانی سەرتیب کوبلیف بدۆزنەوە دەی زۆری ئەوێ بارحاڵ هەر کە هاتمە ئێرە هەموو شتەکانتم زانی هەموو شتێک هاوڕێ هەمویانم زانی هەموو شتێک ئەزانم نیکۆدیم فۆمیچم ناسی ئیلیا پیترۆڤیچیشیان نیشاندام دەرگاوان و جەنابی زامیەتۆف یعنی ئەلێکساندەر گریگۆریڤیچ کە سکرتێری بەڕێوەبرێتی نووسینگەکەیە پاشان لەگەڵ پاشانکانیشدا کە گوڵی سەرمێزی هەمووان بوو هەموو ئەمانە و ناستاسیاش ئەزانێت ناستاسیا بە زەردەخەنێکی تەوسایەوتی زۆرت پیاڵدا ڕاز و میخێنوتی وا چاکترە چای شیرین بخۆیت ناستاسیا نیکۆڤۆڤنا ناستاسیا لە پڕادا پێکەنی و بەدەنگی بەرزوتی تو لە سەگ کە پێکەنیەکەی کۆتای هەر لەسەر قسەکانی بەردەوام بوو وەلێ من ناستاسیا پترۆڤام نەک نیکۆڤۆڤنا ڕاز و میخێنوتی باش بوو ئەمەمزانی پاشان ڕاز و میخین ڕووی لە ڕاستکۆڵنیکۆڤ کردووتی دەی هاوڕێ بۆی زۆر نەڵێم ئەبێت ئەوە بەدرکێنم کە من ئەمویست هەر لە سەرەتاوە لێرە تەزویەکی بەهێزی کارەبا بخەمەکار بۆەوەی لە ڕەگەوە هەموو هەمەکانی ئەم ناو بێکجاری ڕێشەکێش بکەم وەلێ پاشان کا سەرکەوت لە ڕاستیە هاوڕێ من هەرگیز چاوەڕێم نەکرد کە ئەو تا ئەو ڕادێ دەست و دڵکراوە بێ وایە تۆڵی چی؟ جۆگرانی ئازیز لە ئەڵلقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون لەگەڵمان بن ئەڵلقەی 18 ئەو
ڕاستکۆڵنیکۆف بێدەنگ بوو، هەرچەندە بۆ کەمێکیش نیگا پڕ لە دوو دڵیەکەی خۆی لەسەر ئەولانەدا و تاها زیاتر لێ ڕامە. ڕاز و میخین کە لە بێدەنگێکە هیچ ناڕەحەت نەبوو وەگەوەی وەڵامێکی دەستکەوت بێ کە ویست پاڵپشتی لێ بکاوتی. ئەتوانم بڵێم زۆر خانەدانانە و لە هەموو ڕیۆکیشەوە. ناستاسیا کە پێچ و قسەکانی لەبەر دڵخۆش بێت و لەزەتی لێ ببینێ بەدەنگی بەرزوتی ئەی حەیوان. ڕاز و میخێنوتی کێشەکە لێرەدایە هاوڕێن، تۆ هەر لە سەرەتاوە نەتوانی تەکبیری کاری خۆت بکەی، نابوو لەگەڵی داوا بیت. ئاخر وەگەڵێن ئەو ڕەوشتێکی زۆر سەیری هەیە. چاکە دوای باز لە ڕەوشت و خویەکەین، بەڵام چۆن ئەبێ کار بگات هەڕادەیەک کە ئەو بتوانێ خواردنت لێ ببڕێ؟ یان بۆ نمونە ئەو پسوڵەیە بەڕاست تۆشێت بوویت کە پسوڵ لە مۆرەکەی؟ یا ئەو پرۆژەی ژنهێنانە ئەو کاتەی ناتالیا یگۆروڤنای کچی کە هێشتا نەمردبوو؟ من هەموو شتێگەزانم، بەڕاستیە زانم ئەمە نقطەیەکی گرنگە و منیش کەرم بمبورە، بەڵام دەربارەی دەبەنگی تۆ چۆنی بیر لێکەیتەوە هاوڕێ؟ ئەم براسکوفیا پاڤلۆڤنایە لە یەکەم بینینیدا وانایەتە بەرچاو کە دەبەنگ بێ، وایە؟ ڕاستکۆڵنیکۆف کە چاوی لەلایەکی تر بوو بەڵام ئەیزانی واچاکە گفتوگۆکە نەبڕێ بەلالو تێکەوتی وایە. ڕاز و میخین لە وەڵام گیریە خۆشی هات و هاواری کردوتی وایە، بەڵام ئاقلیش نییە، بە تەواوی کەسایەتێکی نائاسایی هەیە. بەڕاستی براگیان من چاک سەری لێ دەرناکەم، باوەڕت هەبێ بێگومان تەمەنی 40 ساڵە بێ، خۆی ئەڵێ 36 ساڵم و حەقیشێتی. سوێندت بۆ خۆم کە من دەربارەی ئەو زیاتر لە ڕووی عەقڵەوە داوەریەکەم. لەباری سەرنجی میتافیزیکیەوە نێوان ئێمە هاوڕێ کۆمەڵە مەسلەیەک هاتە گۆڕێ کە زانستی جەبری تۆ هیچە. بەڕاستی من هیچی لێ تێناگەم، هەموو ئەمانە تووڕەهاتن، وەلێ کاتێک ئەو تۆ ئەبینەیە کە ئیتر خوێنکاری زانکۆنیت و لە دەرس و جلو بەرگ بێ بەشکراویت و کچەکەشی مردووە، ئیتر هیچ پاساوێک نییە کە دەربەستیت بکات و ئاگای لێت بێ. لە پرا ترسی لێ نیشت، لەلایەکەوە تۆ خۆت گۆشەگیر کردو ناتەوێت پەیوەندیەکەی جارانت هەبێ، بۆیە ئەویش بیری لەوە کردوتەوە کە لێرە دەرت بکە. ماوەیەک بوو بیری لەمە کردەوە، بەڵام گرێبەستەکە ڕایگرتە بوو، چونکە تۆ خۆت لەوە دڵنیا کردهبوو کە دایکت پارەکەدا. ڕاستکۆڵنیکۆف بەدەنگی بەرز و ڕوونوتی من لە ڕووی نابوتی خۆمەوە ئەوموت، ئەگینا دایکم لەوەدایە بکەوێتە درۆزەکردن، من درۆمە کرد تا لە ئاپارتمانەکەدا داڵدەم بدەن و خواردنم بدەنێ. ڕاز و میخێنوتی وایە، ئەمە کارێکی ژیرانە بوو، وەلە قسە لەوەیە کە لەم نێوانەدا جەنابی چبارف کە کەسایەتیەکی گرنگ و ڕاوێژکاری دادگایە هاتناوە، ئاگینا پاشانکە بەبێ ئەو هەرگیز بیری لە کاری وا نەئەکردەوە چونکە زۆر شەرمنە، بەڵام پیاوی دەوڵەمەند و ڕاوێژکار نەزانێ شەرم چییە. بێگومان پێش هەر شتێک پرسیاری ئەوەی کردووە کە ئایا سەنەدەکانی دەزەکەوێیان نا. دیارە وەڵامی بۆ ئەرێدراوەتەوە، چونکە دایکێک لە ئارادایە کە لە 125 ڕۆبلی موچەی خۆی ئەگەر نانیش نەخوا ڕودیا ڕزگارەکە. خوشکێکیشی هەیە لە بەرخاتری براکەی ئامادەی کۆیلایەتی کردنە، ئەم پشتی بەوان بەستووە، تۆ بۆ ئەوەندە پەش و کاویت. هاوڕێ ئێستا من هەموو نهێنیەکانە دەزانم، بێهودە نەبوو لەگەڵ پاشانگادا ئەو کاتەی پەیوەندیتان خۆش بوو دەردە دڵت بۆ کرد، وەلی ئێستا من لە ڕووی هاوڕێتیەوە پێدەڵێم و ڕاستی ژەکەم. مرۆڤی خانەدان و بەهەست ڕاست و ڕەوان دەردی دڵی خۆیەکات و مرۆڤی زرنگ گوێی بۆ ئەگرێ و خۆراکەکەی خوات و پاشانیش کەسەکە قوتەدا. هەر بەم جۆرە پاشانگا سەنەدەکەی داوەتە چبارف وەگەوەی ئەو پارەکەی دابێتێ. ئەمیش داوای دانەوەی قەرزەکەی کرد و ئەم کارەی لە ئاسان بوو کە ئەمانم هەموو زانی ویستم بە ویژدانێکی ئاسوودەوە تەزوەکارە باکەمی بۆ بنێرم، وەلی لەم کاتەدا لە نێوان من و پاشانگادا گونجانێک دروست بوو، بۆیە دەستورمدا هەموو کارەکە ڕابگرن، واتە هەر لە سەرەتاوە من چوومە ژێرەوەی کە تۆ پارەکە ئەدەیتەوە. من هاوڕێ بووم بە زامنی تۆ، گوێت لێمە؟ چبارفمان بان کرد،
دەڕۆبڵمان لە مشتی ناو سەنەدەکەمان لێسەندەوە. ئێستا بە شانازیەوە ئەیدەمەوە دەستت. ئێستا بڕوان بە قسەت هەیە. فەرمو بیگرە. من وەک پێویست ئەبوو هەندێکی لێ بدڕێنم. ڕازومیخین سەنەدەکەی خستە سەرمێزەکە. ڕاستکۆڵنیکۆف سێرێکی کرد و بێ ئەوەی هیچ بڵێ ڕووی لە دیوارەکە کرد بە جۆرێک کە ڕازومیخین تەنگە گرتی و دوای دەقیقەیە گوتی: هاوڕێ، پێچێت من جارێکی دی گەوج بۆ بێتم. من ئەمویست لە بیرت بەرمەوە بەم چەنە بازیم ئاسوودت بکەم کەچی لەوە چێت ئاگری تووڕەبوونتم خۆشتر کردبێ. ڕاستکۆڵنیکۆف دوای دەقیقەیەک بێدەنگی بێ ئەوەی ڕووی تێبکاوتی: تۆ ئەو کەسەی کە لە کاتی و ڕێنەکردنەکەمدا نەم ئەناسیت؟ ڕازومیخێنوتی: من بووم. تەنانەت بە هاتنی من تۆ ئاگاد لە خۆت نەمایەوە، بە تایبەتی ئەو کاتەی کە زامی یوتوفم لەگەڵدا بوو. ڕاستکۆڵنیکۆف وتی: زامی توف سکرتێرەکە بۆ؟ ڕاستکۆڵنیکۆف لە پرێکدا ڕووی وەرجێڕا و چاوی لە ڕازومیخین بڕی. ڕازومیخێنوتی: چی بوو؟ بۆ ئەوەندە شپرزە بوویت؟ ئەو ئەیویست بدناسێ، خۆی ئەیویست، چونکە زۆر جار لەباری تۆ قسەمان کردووە. آخر ئەگەر ئەمە نەبوایە ئەم توانی لە چێوە ئەم هەموو شتە دەربارەی تۆ بزانم. لاوێکی چاکە هاوڕێ، زۆر چاکە. هەڵبەتە لە بابەتی خۆی ئێستا هاوڕێی یەکترین و تا ڕادێکە ڕۆژێک یەکتری ئەبینین. آخر من جۆزاومەتەوە بۆ ئێرە، نەتزانیوە؟ تازە جۆزاومەتەوە. لەگەڵ ئەودا یەک دوو جار لیزاڤێتامان بینی. لیزاڤێتات لەبیرە؟ لیزاڤێتا ئیڤانۆڤنا؟ ڕاستکۆڵنیکۆف وتی: ئایا من و ڕێنەمە کرد؟ ڕازومیخێنوتی: ئەی چۆن هەر ئاگاد لە خۆت نەبوو. ڕاستکۆڵنیکۆف وتی: چی بەوت؟ ڕازومیخێنوتی: چی تەوت؟ معلومە و ڕێنەکرد چێڵێ. ئەی هاوڕێ، بۆی کاتمان بە فیڕۆ نەچێ با دەست بەکار بین. ڕازومیخین هەستا و کڵاوەکەی بەدەستەوە بوو. ڕاستکۆڵنیکۆف وتی: ئاخر چی مەوت؟ ڕازومیخێنوتی: واز ناهێنیت. ناشێ لە ئاشکراکردنی نهێنیەک بترسی. مەترسە. لەبارەی کۆنتێسەوە هیچت نەوت، بەڵام لەبارەی سەگی پاس، بولدوگ و گوارە و زنجیری ئاڵتون و دورگەی کریستۆفسکی و دەرگاوان و نیکۆدیم فۆمیچ و ئیلیا پیترۆڤیچ و یارمەتی دەری لێکۆڵەرەوە زۆرە دوت. بێجگە لەمانە زۆریش لەسەر گۆرەیەکانت دوایت و بایەختدانێ. ئەپاڕایتەوە کە گۆرەیەکانت بدەنەوە، تەنیا گۆرەیەکانت بدەنەوە. زامی توف خۆی هەموو کون و کەلەبەرەکانی بە دوای گۆرەیەکان تا پشکنی. ئەم گۆرەیوە گەنیلانەی دۆزیەوە بە دەستە بچووکەکانی خۆی کە بە گوڵا و شتبوونی و ئەنگوستیلیان تیا بوو پێشکەشی کردیت. ئەوسا لەسەر خۆ لێت وەرگرت و 24 ساعتی تەواو ئەم گۆرەیوێ پیسانت لە ناو دەستی خۆتدا ڕاگرت بە جۆرە گرتبوت کە کەس نەیەتوانی لێتی بسێنێتەوە. بێگومان ئێستا لە سوچێکی ژێر لێفەکەتدایە. هەندێک جاریش ڕیشووی پانتۆڵەکەت ئەویست، چۆنیش ئەپاڕایتەوە. ئێمەش ئەمانویست لەوە تێبگەین کە مەڕیشوت ئەویست، وەلێ هیچمان دەستگیر نەبوو. باشە، با ئێستا بچینە سەر کارەکە. ئەمە 35 ڕۆبڵە، 10 ڕۆبڵی لێ هەڵەگرم و دوای 2 ساعتی تر بۆ دەهێنمەوە. هەر لەم سەر و بەندەیشدا هەواڵەکە بە زوو سیڤمۆڤ ئەگەێنم. هەرچەند ئەبوو ماوەیەک زۆر لەمە پێشتر لێرە بواە، چونکە لە ساعت 11 لای داوە. تۆیش ناستاسیا گیان کە من لێرە نەبم زیاتر سەر بدە، بەڵکو شتێک بخواتەوە بیدەیتێ یا هەر شتێکی تر کە داوای بکە. باشانگایش خۆم ئێستا هەموو شتێکی پێڵم بە ئومێدی دیدار. ناستاسیا لە دوایوتی پێی ئەڵێت باشنگە ئای بێژی فێڵباز.
ناستاسیا دەرگاکەی کردەوە و گوێ قوڵاق بوو وەلێ خۆی نەگرت و چوە خوارێ. زۆری حەز لێ بوو بزانێ ڕاز و میخین چی بە ژنە خاوەن ماڵەکاڵێت چونکە دیار بوو کە ژنەکە تەواو شەیدای ڕاز و میخین بوو. کە دەرگاکەی لەسەر پێوەدا نەخۆشەکە لێفەکەی لەسەر خۆی لادا وەک شێد لە جێگاکە ڕاپەڕی. زۆر بەپەرۆش و بێ ئارامیەوە چاوەڕۆی ڕۆشتنی ئەو دوانە بوو تا یەکسەر دەست بداتە کارکردن. بەڵام بەچی؟ کام کار؟ وەک ئەووا بوو کە بە دەستی ئەنقەست کارەکەی لەبیر کردبێ. خوایە تەنیا شتێکم پێ بڵێ، ئایا ئەمان ئاگاداری هەموو بەسەر هاتەکەن یا نەکو هێشتا نایزانن؟ خۆگەر هەموو ئەیزان و بەسەر خۆیان دانایهێنن چۆن؟ ڕەنگە و کاتەی ئەخەوم سەرکەنە سەرم و پاشان کتوپڕ هەموو بێنە قسە و بڵێن ئاگاداری هەموو شتێکین، بەڵام هەر بە ئارەزوو خۆمان لێ نەبان کردووە. باش ئەو کاتە چی ڕۆدا؟ ئەی ئەبێ ئێستا چی بکەم؟ لەبیرم چوو پێچێ هەروە خۆم لەبیر خۆمم بردبێتەوە، لە پرێکا فەرامۆشم کردبێ کەچی کەمێک لەمەوبەر لەبیرم بوو. ڕاستکۆڵنیکۆڤ لە ناوەڕاستی ژوورەکەدا ڕاوەستا بوو، بە سەرسامیەکی ئازاراویەوە لە دەوروبەری خۆی ڕوانی لە دەرگاکە نزیک کەوتەوە کردیەوە، گوێی هەڵخست. بەڵام دوایی ئەمە ئەو کارە نەبوو کە ئەبوو بیکە. لە پرێکدا وەک ئەوەی بیری کەوت بێتەوە خۆی گەیاندە ئەو گۆشەی ژوورەکە کە کونی دیوارەکەی لێبوو. بە وردی کەوتە گەڕان، دەستی نایە ناو کونەکە و تیایدا گەڕا. بەڵام ئەمەیش کارە سەرەکیەکە نەبوو. بەرەو لای زۆپاکە چوو، دەرگاکەی کردەوە بەناو خۆڵە مێشەکەی ناویدا کەوتە گەڕان. هەندێک لە ڕێشووی پانتۆڵەکەی و چەند لایەکی دراوی وەک چۆن لە پێشدا لەوێ داینابوو هەر ئاوە مابوونەوە، کەواتە کەس نەیبینیون. ئەوسا کەوتە گەڕان بە دوای گۆرەویەکانیدا کە پێشتر ڕاز و میخین لەبارەوە دووە. ڕاستە لێرەدا لەسەر قەنەفەکە کەوتۆتە ژێر لێفەکەەوە، بەڵام لەو ساوە تا ئێستا ئەمەندە پیس و چڵکن بووە کە زامیتیف هیچ سەرنجی لێ نەداوە. زامیتۆف مرکزی پۆلیس؟ باشە بۆ ئەبێ منیان بۆ مرکزی پۆلیس بان کردبێ. ئاگادارکردنەوەکەم کووە؟ من هەموو شتێکم تێکەڵ کردووە. من پێشتر چووم بۆ مرکزەکە، ئەو سا لە گۆرەیەکانم ڕائەمام، وەلی ئێستا من نەخۆشم. زامیتۆف بۆ هاتوتە ئێرە؟ بۆ ڕاز و میخین ئەیهێنێتە ئێرە؟ ڕاستکۆڵنیکۆڤ دیسانەوە کەوتەوە ورتەورت و بەبێ حاڵیەوە لەسەر قەنەفەکە دانیشتەوە. ئەمەیان چییە؟ هەرو ڕێنەکەی جاران یان ڕاستیە؟ لەوە چێت ئەمەیان بەڕاستی وابێ؟ هاتەوە بیرم، هەڵاتن ئەبێت تازوو هەڵێم. ڕاستە ئەبێت هەڵێم. بەڵێ، بەڵام بۆ کوێ؟ جلەکانم کوان، چەکمەکانم نەماون، بردویانە و شاردویانەتەوە. من ئەزانم ئەمە پاڵتاوەکەمە، گویان پێ نەداوە. ئەمەش پارەکە لەسەر مێزەکە، سوپاس بخۆ. ئەمەش سەنەدەکەیە، پارەکە هەڵەگرمەوە ڕۆم. ئەڕۆم خانوێکی ترەگرم، ئیتر نامدۆزنەوە. بەڵێ، بەڵام نووسینگەی ماڵ دۆزینەوە؟ ئەوانم دۆزنەوە. ڕاز و میخین بەگیر دێنن، وا چاکتر ڕابکەم بۆ شوێنێکی زۆر دوور، بۆ ئەمریکا و بە گۆڕی باوکی هەمویانەوە. سەنەدەکەشە بن لەوێ بە دەردێکم مەخوا. چیتر هەڵگرم؟ ئەوان وازان نەخۆشم، هەموو شتێکە زانن. بم توانیایە بە پلیکانەکاندا بچوومایەتە خوارێ. ئەی ئەگەر پاسەوانانی پۆلیس لێ بن چی بکەم؟ ئەی ئەمەیان چییە؟ پاژماوەی بیرەیە؟ نییە و قاپە و ساردا؟ ڕاستکۆڵنیکۆڤ قاپەکە هەڵگرت کە هێشتا پەرداخێک بیرەی تیاما بوو. زۆر بە تاسوقەوە بە قومێک هەڵیدا. لەوەیە کرد کە ئاگرەکەی سنگی پێ بکوژێنێتەوە. وە لێ دەقیقەیەکی نەخایەن کە بیرەکە سەری گەرم کرد و تەزویەکی سوکەڵە و خۆش بە پشتی ئاگەڕا. پاڵکەوت و لێفەکەی بەسەر خۆی داکێشا. بیرۆکە نەخۆش و شپرزەکەی زیاتر لە جاران ئاڵۆسکا و زۆری نەبرد کەوتەوە نەوزدان. زۆر بەخۆشیەوە سەری خستە سەرسەرینەکە، تند لێفە نەرمە لۆکەی یەکە کە لە باتی پاڵتاوە دراوەکەی جاران بەسەری خۆی دادابوو بەخۆیەوە پێچا. لەسەر خۆ هەناسەیدا و کەوتە خەونێکی قوڵ و ئارامەوە.
ڕاستکۆڵنیکۆف لە دەنگی هاتنی یەکێک بۆ ژوورەکەی لە خەو هەستا، چاوی کردەوە و ڕاز و میخینی بینی کە بە تەواوی دەرگاکەی کردبەوە و لەبەر دەرگاکە دوو دڵ وەستا بوو کە ئایا بێتە ژوورەوە یان نا. ڕاستکۆڵنیکۆف خێرا لەسەر جێگاکەی هەستا، وا تەماشای ڕاز و میخێنی کرد، ئەدوت ئەوێ شتێک بە بیرخۆی بێنێتەوە. ڕاز و میخێنوتی ها نەنووسیت؟ باشە منی شاتمەوە. ڕاز و میخێن ڕوو لە خوار و بانگ کردوتی ناستاسیا بوخچەکە بهێنە بۆ ئێرە. اینجا ڕووی لە هاوڕێکی کردوتی هەر ئێستا خەرجەکەت بۆ یەکلای یەکەمەوە. ڕاستکۆڵنیکۆف بە نیگەرانیەوە سەیری ئەم لاو ئەو لای خۆی کرد و پرسی سەعات چەندە؟ ڕاز و میخێنوتی چاخەوتی تاوڕێ لە دەرەوە شەوە ڕەنگە سەعات 6 بێ، زیاد لە 6 سەعات نووسیت. ڕاستکۆڵنیکۆڤتی خۆیان چی یەکەم؟ ڕاز و میخێنوتی دەی ئیدی چی بووە؟ چاکت کرد بۆ چۆت پەلەیە؟ بەڵێنی هیچ جوانەکەت هەیە؟ ئێستا هەموو کاتەکەمان بەدەستەوەە. من 3 ساعتە چاوەڕێی تۆم، 2 جار هاتم تۆ خەوتە بوویت، 2 جاریش چووم بۆ لای زوسیمۆف لەوێ نەبوو، قەیدی نییە هەر دێت. سەرەودەرەیەکی کارەکانی خۆشم کرد. ئاخر ئەمڕۆ من ماڵم گوێزایەوە، بە تەواوی گوێزام و ئێستا لەگەڵ مامەمدا ژیم. بەڕاستمە من ئێستا مامم هەیە، لێگەڕێ لەعنەت لە شەیتان، با بچینەوە سەرکار. ناستاسیە گیان بوخچەکە بێنە، ئێستای بینم. دەی هاوڕێ باری تەندروستی چۆنە؟ ڕاستکۆڵنیکۆڤتی باشم نەخۆش نیم. ڕاز و میخێن دەمێکە لێرەیت؟ ڕاز و میخێنوتی نەموت 3 ساعتە چاوەڕێتم. ڕاستکۆڵنیکۆڤتی نا پێشەوە. ڕاز و میخێنوتی یعنی چی پێشەوە؟ ڕاستکۆڵنیکۆڤتی لەکەیەوە هاتوچۆ ئێراکەی. ڕاز و میخێنوتی هەموویم بۆ باس کردووی، لەبیرت چووە؟ ڕاستکۆڵنیکۆڤ بیری پەرد بوو وە خەون ڕابردووی هاتەوە بەرچاو، نەیەتوانی بەتەنیا هیچ بێنێتەوە یادی خۆی. نیگایەکی بە پرسیاری لە ڕاز و میخین گرت. ڕاز و میخینیش بەسەر سامیەوتی ها لەبیرت چۆتەوە؟ من ئەو سایژەم زانی کە هێشتا تۆ لەسەر خۆت نیت، بەڵام ئێستا دوای خەوەکە چاکتریت. بەڕاستی وا دەرەکەوێت کە زۆر لە جاران باشتر بی. چاکترە با بچینەوە سەر کارەکە. هەر ئێستا دێتەوە بیرت ئازیزی بەڕێز، تەماشای ئێرە بکە. بەدەم قسەکردنەوە بۆخچەکەی کردەوە کە پێچوو زۆری لامە بەس بێ. ڕاز و میخێنوتی باوەڕ بکە هاوڕێ ئەم کارە ئەڵەی بەردێکە بەسەر دڵمەوە، چونکە ئەبێت بۆ ئایندا ببیتە پیاو. دەی با لێرەوە دەست پێ بکەین. اینجا لە ناو بوخچەکەەوە کڵاوێکی جوانی تا ڕادەیەک ئاسایی و هەرزانی دەرهێناوتی ئەم کڵاوە ئەبینیت با تاقی بکەینەوە. ڕاستکۆڵنیکۆڤ بە ناخۆشیەوە دەستی دایە دواوتی دوایی. ڕاز و میخێنوتی نا هاوڕێ ڕودیا ئینکاری مەکە، دوای دوورەکەوێتەوە. بێجگەلەوە ئەم شەو خەوم لێ ناکەوێت، چونکە من هەر بەمەزە نەکڕیمە و نەمەزانی ئەندازە چەندە. کە کڵاوەکەی کردە سەری دەنگی سەرکەوتنی لێ هەستا. ڕاز و میخێنوتی ئەها هەرڵێ بۆ خۆت کراوە. کڵاو هاوڕێ یەکەمین پێویستیە لە پۆشاکدا، هەر خۆی جۆرەکە لە ناسنامە. تو لەستیا کوفی هاوڕێم کاڕواتە شوێنێکی گشتیەوە ناچارە کڵاوە کۆنەکەی دابگرێ، هەرچەندە هەموو ئەوانی دی کڵاویان لەسەردا بێ. خەڵکی وازانن کڵاو داگرتنەکەی لە ڕووی ڕێزەوەیە، بەڵام لە ڕاستیدا ئەو شەرمدایەگرێ، چونکە کڵاوەکەی لە هێلانەی باڵندە چێ. ئەو مرۆڤێکی شەرمنە. دەی ناستاسیا گیان ئەم دوو کڵاوە بگرە و بڵێ بزانم کامیان چاکترە. ئەم پالمرستۆنە لە گۆشەیەکدا کڵاوێکی خڕی ڕەنکاڵەوە بووی ڕاستکۆڵنیکۆڤ کە نەتەزانی بۆ ناوی پالمرستۆنی لێنراوە دەرهێنا، یا ئەم دانە گەوهرە بڵێ بزانم ڕوتیە چەندم پێدا بێ باشە. کە بینی ڕاستکۆڵنیکۆڤ بێدەنگە ڕووی لە ناستاسیا کردووتی تۆ ئەڵێ چی ناستاسیا گیان؟ ناستاسیا وەڵامی دایەوە 20 کۆپیک باشە. ڕاز و میخین بەنابەتلیەوە هاواری کردوتی 20 کۆپیک گەوجە، ئەمڕۆ تۆیش بە 20 کۆپیک لە کڕین نایت. 80 کۆپیک بەڵێ ئەویش لەبەرەوەی کە بەکار هاتوو ڕاست دەبێ. من بەو مەرجەیش کڕیم ئەگەر کۆنت کرد بۆ ساڵی ئایندە کڵاوێکی ترت بە خۆڕایی ئەداتێ. بەخوا
دەئێستا وەک لە قوتابخانە ئەمانوت با بچینە سەر وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا یعنی بچینەوە سەر ئەسڵی کارەکە. بەڵام پێشەکی باوە بڵێم کە من شانازی بەو پانتۆڵەوەکەم کە کڕیومە. ئەمەی وت و پانتۆڵێکی ڕەنخۆڵەمێشی کە لە قوماشێکی ناسکی هاوینە دروست کرا بوو خستە بەردەمی ڕاستکۆڵنیکۆف. ڕازومی خێنوتی نەکونێک نەپڵێک ئەگەرچی بەکاریش هاتوو بەڵام زۆر چاکە. هێلەکەکەیشی هەروایە و هاوڕەنگیە تەواو مۆدێتی بۆ بەکار هاتنەکەشی ڕاستە دەوێ وا چاکترە چونکە نەرمتر و گونجاوتر بووە بڕوانە ڕوودیە بۆی کارت بەرەو پێش بچێ بەلای منەوە ئەوەندە بەسە هەمیشە ئاگات لە وەرزەکان بێ. بۆ نمونە ئەگەر لە مانگی ڕێبەنداندا خۆراکی جیامارانت نەوێ ئەوە چەند ڕۆبلێک لە جزدانەکەتدا ئەمێنێتەوە. ئەمەی شەروایە. ئێستا هاوینە و منی شتی هاوینەم کڕی چونکە لە پاییزدا بێت قوماشی ئەستورتر بکڕیت. ئەو سایش ناچارەبی ئەوەی کڕیوتە تووڕیە دەیت بە تایبەتی تا ئەو کاتە ئەمانیش لە کەڵک ئەکەون. ئیتر یا لەبەر زۆری و حەزکردن لە شتی تازە و جوان یا لەبەر جیرۆدەی ناوە. دەیتۆ چەندە نرخی بۆ دانیت؟ 2 ڕۆبڵ و 25 کۆپیک. بڕوانە من ئەمەیشم هەر بە هەمان ئەو مەرجە کڕی کە بۆ کڵاوەکەم دانابوو واتە کە کۆنبوو پووە ساڵی ئایندە بە بەلاش بۆ دەگۆڕێ لە دوکانی فادایف. هەر بەم شێوازە کڕین و فرۆشتن ئەنجامەدرێ. جارێک پارە بدەی بۆ هەموو تەمەنت بەسە چونکە جاری تر سەر ناکەیتەوە بێدا. دەی با بچینە سەر چەکمەکان بەلاتەوە چۆنن؟ زۆر چاک دیارە کە بەکار هاتوون بەڵام هێشتا کەڵکی 2 مانگی تریان پێوە ماوە چونکە بێگانە دروستی کردوون و جینەسەکەیشی هەرهی ئەوانە. سکرتێری سەفارەتی ئینگلیز هەفتێک لەمەوبەر لە بازار فرۆشتنی بە هەموویەوە 6 ڕۆژ لە پێیکردن وەلێ پێویستی بە پارە بوو. نرخی ئەم ڕۆبلێک و 50 کوپیکە نرخێکی گونجاوە. ناستاسیاوتی بەڵام ڕەنگە بۆ پێ نەبێ. ڕازومیخینوتی بۆ پێ نەبێ؟ ئەی ئەمە چییە؟ بەدەم قسەکەی و ڕازومیخین تاکێک پێڵاوی کۆن و چرچ و لۆچ و قڕاوی ڕاستکۆڵنیکۆفی لە گیرفانی دەرهێناوتی من بە ئەندازەوە ڕۆشتوم لەبەر ئەم شتە سەیرەوە زانیومە ئەندازەی پێی چەندە. هەموو کارەکە بە وردەکاریەوە ئەنجام دراوە بەڵام بۆ جلی ژێرەوە لەگەڵ ژنە خاوەن ماڵەکەدا ڕێکەوتم. وەرە ئەمە 3 کراسی دەزوو کە بەشی سەرەوەی بە تەواوی مۆدێلی ئێستایە. بەم جۆرە کڵاوەکە 8 کوپیک 2 ڕۆبڵ و 25 کوپیک باقی پۆشاکەکانی تر هەموو یەکاتە 3 ڕۆبڵ و 5 کوپیک. ڕۆبڵێک و 5 کوپیک پێڵاوەکە لەبەرەوەی زۆر چاکن هەمووی ئەکاتە 4 ڕۆبڵ و 55 کوپیک. 5 ڕۆبلیش جلەکانی ژێرەوە بەم جۆرە هەموو یەکاتە 9 ڕۆبڵ و 50 کوپیک. 40 کوپیکی شمێناوەتەوە لەگەڵ 5 کوپیکی مسیدا ئەدەمەوە. فەرمووەری گرا. بەم جۆرە ڕوودیا تۆ لەبارەی جلوبەرگەوە تەواو سازیت چونکە بەلای منەوە پاڵتاوەکەت هێشتا باشە بەڵکو زۆر ئابرومەندانەیە. هەموو ئەمانە لەبەرەوەی لە شارمەر کڕیومانە گۆرەی و شتەکانی دی خۆت خلیان بژێرە. 25 ڕۆبڵمان بۆ ماوەتەوە. لەبارەی باشنکا و کرێی ژوورەکەتەوە نیگەران مەبە من قسەم تێدا کردووە و تۆ ماوەی زۆر لەبەردەستدایە. دەی ئێستا هاوڕێ مۆڵەتم پێ بدە کراسەکەت بگۆڕم چونکە گومانم لەوە نییە کە نەخۆشیەکەت تەنیا لە کراسەکەتەوە سەرچاوی گرتووە. ڕاستکۆڵنیکۆف کە بە بێزاریەوە گوێی لە هەواڵی کڕینی شتومەکەکانی ڕازومیخین گرت بوو ئەویدا دواوتی لێم گەڕێ نامەوێت. ڕازومیخین پێیدا گرتووتی ئەوە هەر نابێت هاوڕێ ئەی من پێڵاوم بۆچی دڕاندووە. پاشان ڕووی لە ناستاسیا کردوتی ناستاسیا گیان شەرم مەکە هاوکاریم کە بەم جۆرە. هەرچەندە ڕاستکۆڵنیکۆف بەرگری کرد بەڵام ڕازومیخین کراسەکەی گۆڕی. ڕاستکۆڵنیکۆف خۆی دا بە سەرسەری نەکەدا و 2 دقیقایکی نەوت لەگەڵ خۆی دابیریە کردەوە ئەمە بەم زوانە دەست لە سرم ناکاتەوە. پاشان چاوی لە دیوارەکە بڕیبووتی بەکام پارە ئەم هەموو شتانت کڕی. ڕازومیخێنوتی کام پارە؟ سەیرە بە پارەی خۆت لەبیرتە کارمەندەکە لای فاخروشینەوە هاتبوو دایکت ناردەبووی یان ئەمەیشت فەرامۆش کردووە. دوای ئەوەی ماوەیەک بیری کردەوە بە ڕوویەکی ترشەوە ڕاستکۆڵنیکۆڤوتی ئێستا بیرم کەوتەوە. ڕازومیخین برۆی هێنانەوە یەک و بە نیگەرانیەوە کەوتە سیرکردنی. دەرگا کرایە و پیاوێکی باڵا بەرز و بەهەیکەل هاتە ژوورێ پێچوو تا ڕادێک ڕاستکۆڵنیکۆف بیناسێ. ڕازومیخین بەخۆشیەوە هاواری لێ هەستاوتی زوسیمۆف
ئاخری هاتی. جۆگرانی ئازیز، لە ئەڵلقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسەراتەکانتان پێشکەشەکەین. تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون. لەگەڵمان بن. ئەڵقەی 19. زوسیمۆف پیاوێکی کەڵەگەتی بەخۆ بوو، دەم و چاوی پڕ و ڕەنگی پڕی و ڕیشی تاشراو بوو، قژی گەلێک زەرد و پاکژ و چاویلکێکی لە چاودا و ئەمستیلێکی گەورەی زێر لە پەنجە ئەستور و هەڵاو ساوەکەیدا بوو. تەمەنی دابووە 27 ساڵ. پاڵتاوەکەی هەرا و جوان و پانتۆڵێکی هاوینەی کاڵی لە پێدا بوو، بە گشتی هەرچێکی لەبەردا بوو دەلال و ڕێک و قەشەنگ بوو. کراسی سپی بێگەرد زنجیرێکی سەعاتی زۆر گەورە لە ڕێڕۆشتنیشدا هێن لەسەر خۆ کەوا دەزانی نەخۆشە. لە هەمان کاتدا وا خۆی پیشانەدا کە زۆر لە خۆی ناکا، بەڵام لەگەڵەوەشدا کە زۆر هەولێدا لە بەرگ پۆشیندا ئەوە بشارێتەوە کەچی بەردەوام و لە هەر چرکە ساتێکدا ڕواڵەت بازێکی بە ئاشکرا پێوە دیار بوو. هەموو ئەو کەسانەی ئایناسی بە کابراایەکی سەرسەخت و بە گرفتیاندانە، بەڵام لەسەرەوەیش کۆک بوون کە پیاوێکە پیشەکەی خۆی زۆر باشەزانێ. ڕاز و میخین هاواری کرد. هاوڕێ، 2 جار هاتووم وڵات، بڕوانە هاتۆتەوە سەرخۆی. زوسیمۆف کە بەوردی لە ڕاستکۆڵنیکۆڤ ڕاما بوو لەسەر قەنەفەکە لە خوار ئەوە دانیشت. زوو پاڵی دایەوە، ڕوو بە ڕاستکۆڵنیکۆڤ وتی: ئەی بینم دە ئێستا حاڵتان چۆنە ها؟ ڕاز و میخێنوتی هێشتا هەر خەمۆکە، ئێستا کراسەکەیمان گۆڕی، زۆری نەما بوو بگری. زوسیمۆفتی ئاساییە، ئەتان توانی کراس گۆڕینەکەتان بخستایەتە دوایی، نەبزی باش لێدا، هێشتا سەرت دێش ها؟ ڕاستکۆڵنیکۆڤ نا، باشم، زۆر باشم. ڕاستکۆڵنیکۆڤ لەسەر قسەکانی سوور و بەتوڕێیەوە ئەیکردن. لە پرێکدا کەمێک هەستا، چاوی بروسکەیدا و لێ زۆر زوو کەوتەوە سەرسەری نەکە و ڕووی لە دیوارەکە کردەوە. زوسیمۆف کە زۆر بەوردی چاودێری لێ کرد بێ دەربەستانەوتی: زۆر باشە، هەموو شتێک لە جێی خۆیدایە. هیچی خواردووە؟ هەموو شتێکیان بۆ باس کرد و لیان پرسی کەچی بدەنێ. زوسیمۆڤدی هەموو شتێکی بدەنێ، شۆربە، چا، وەلێ قارچک و خیاری مەدەنێ، گۆشتی گایش چاگنێ و باشە ئیدی قسەی ناوێ. لەگەڵ ڕاز و میخیندا سیرێکی یەکتریان کردوتی: پێویستی بە دەرمان نییە، هیچی مەدەنێ، سبەی خۆم دێمەوە، ڕەنگە ئەمڕۆیش ئەتوانین. ڕاز و میخین وەک لای خۆیەوە بڕیاری دابێوتی سبەی شەو ئەی بەم بۆ گەڕان بۆ باخی یوسوپف، لێوە سەر لە کۆشکی بلورینیش ئەدەین. زوسیمۆڤتی من بم بەیانی هەروە وازی لێدێنم، ڕەنگە کەمێ خراپ نەبێ، دەی دوایی بزانی چۆنە بێ. ڕاز و میخین لە پرێکدا ڕووی لە زوسیمۆڤ کردووتی: بەداخەوە ئەمڕۆ من بەهۆی ماڵگواستنەوە میوانداریم هەیە، ماڵەکە هەرچەند هەنگاوێک لێرەوە دوورە، خۆزگایش بەهاتایە، هیچ نەبێ هەر لەسەر قەرەوێڵەکە لە ناوماندا ڕابکشێ، تۆیژە بێ بیت، لەبیرت نەچێ، خۆت بەڵێنت داوە. زوسیمۆڤتی زۆر باشە، وەلێ تۆزێ درەنگ دەم، چی دامادە کردووە؟ ڕاز و میخێنوتی هیچ، چاو ڤۆدگا و ماسی وشک و جۆرێک نانی خۆماڵی تایبەت، هەمووی خۆمانەیە. زوسیمۆڤتی چێنە و کەسانە؟ ڕاز و میخێنوتی هەموو ئێرەین، هاوڕێی تازن، بێجگە لە پیرەمامێکم کەویش هەر تازەیە، چونکە دوێنێ بۆ هەندێک کار هاتۆتە پترۆسبورگ، بە 5 ساڵ جارێک یەکترە بینین. زوسیمۆڤتی چێە؟ ڕاز و میخێنوتی هەموو تەمەنی بە بەڕێوبەری پۆستی ناوچەکە بەسەر بردووە، موچەی خاننشینی وەرەگرێت، تەمەنی 65 ساڵە، پێویست ناکە ئەوەندە قسەی لەسەر بکەم، بەڵام حەزەکەم بڵێم کە خۆشمەوێ. پۆرفیری سیمیۆنۆڤیچ لێکۆڵەری ناوچەیش دێ، مافناسە، تۆژەی ناسی. زوسیمۆڤتی ئەویش خزم تا؟ ڕاز و میخێنوتی خزمێکی زۆر دوورمە، بۆ پێت ناخۆشە؟ چونکە جارێک شەرتان بووە، ئێستا ئەتەوێت نەیت؟
زوسی موفتی من ئەوم لا مەبەست نییە. ڕاز و میخێنوتی چاکتر کەواتە هەندێک خوێنکار، مامۆستایە، کارمەندێک، مۆسیقارێک، ئەفسەرێک کە زامی تووفە. زوسی موفتی تکایە پێم بڵێ بزانم نێوان تۆ یان با بڵێن ئەو لێرەدا ئاماژەی بۆ ڕاستکۆڵنیکۆڤ کرد و لەسەر قسەکەی ڕۆشت لەگەڵ یەکێکی وەکو زامی تووفدا چی کۆیەک هاتەوە؟ ڕاز و میخێنوتی های لەو دوو دڵیە مەبەستت بیر و باوەڕە. ئەو کەسانە بوونیان بەسەر سپرینگێکەوە هەیە. بەرنامەڕێژ کرا و ناتوانێ بە ئارەزوی خۆی ئەم لاو ئەو لا بکە. بەڕای من ئەو پیاوێکی باشە. ئەمە خۆی لە خۆیدا گرنگترین بیر و باوەڕە. ئیدی نایشمێوێشتی تر بزانم. زامی تووف مرۆڤێکی زۆر چاکە. زوسی موفتی بە هەر حاڵ باشە زانێ لەسەر دووپە دیاری بکە. مرۆڤێکی بەرژەوەندخوازە. ڕاز و میخین بە تووڕەبوونێکی نائاساییەوە هاواری کردوتی چی لێ بکەم؟ بەرژەوەندخوازە یان نا قیرروسیا؟ جا چی ئەگەر وابێ؟ بۆ من لەو لایەنەوە پیامدا هەڵداوە کە لەسەر دووپە دیاریەکات و بەرژەوەندخوازە. من تەنیا ئەوە متووەکەوە خۆی مرۆڤێکی باشە. ئەگەر بمانوێ بە چاکی لە هەموو لایەکە و خەڵکی هەڵبسەنگێنین زۆر کەسەن بە پاکی نامێنەوە. من بڕوای تەواوم هەیە ئەگەر من خۆم بەو شێوەیە تاوتوێ بکرێم نرخی سەلکە پیازێک و پولێکی قەڵبم نامێنێ تەنانەت ئەگەر تۆیشم بخەنە سەر. زوسی موفتی ئەمەی کەوتت کەمە. تۆ لای من نرخی 2 سەلک پیازت هەیە. ڕاز و میخێنوتی بەڵام من تەنیا بە سەلکە پیازێک تۆکرم. دەی دانیشتنەکە خۆشتر بکە. زامی تو فێشتا مێر مناڵێکە توانم گوێڕا بکێشم ئەوێت بەلای خۆمدا ڕای بکێشم نەک لە خۆمی تەرە بکەم. تۆ ناتوانی یەکێک بۆ چاک بکەی کە لە خۆتی دوور بخەیتەوە بە تایبەتی مێر منداڵێک لەگەڵ تەمەنی وادا ئەبێت دووقات هەوڵ بدەی وەلێ ئێوەی گەوجە پێشڕەوەکان لە هیچ ناگەن. ڕێزی مرۆڤتان لا نییە. ئەو کەسەیش ڕێزی مرۆڤ نەزانێ خراپەکاری لەگەڵ خۆی داکە. ئەگەر وەک ئەنجام حەزەکەی بزانی بەڕاستی پێت بڵێم کە من و ئەو کاری هاوبەشمان هەیە. زوسی موفتی بێگومان ئەمەوێت بیزانم. ڕاز و میخێنوتی کێشەی بۆ یەکێکە واتە نەقاشەکە. بێگومان هەڕزگاریەکەین. ئەوەیش بزانە کە تا ئێستا هیچی لەسەر نییە. کارەکە زۆر ڕوون و ئاشکرایە. ئەوەی لەسەر ئێمەیە زووگەیاندنیەتی بە کۆتایی. زوسی موفتی کامە بۆ یەچی؟ ڕاز و میخێنوتی چۆن؟ بۆم باز نەکردویت؟ وەلێ نا من هەر سەرەتایەکم لێ باس کرد. بەڵێ دەربارەی کوشتنی پیرێژنە سوخۆرەکە یان ژنە کارمەندەکە. ئێستا بۆ یەکێکەیشی تێوەگلاوە. زوسی موفتی لەبارەی ئەو کوشتنەوە پێشتر شتێکم لێ بیستیت بەلایشمەوە زۆر گرنگە. تا ڕادەیەکیش لە ڕۆژنامەکانیشدا هەر شتێکم لەبارەی کوشتنەکەەوە خوێندەوە. بەڵام ناستاسیە کە بە درێژایی ئەو ماوەیە لە ژوورەکە داوەستا بوو پاڵی دا بۆ دەرگاکەوە و گوێی هەڵخست بوو. لە پرێکدا ڕووی لە ڕاستکۆڵنیکۆڤ کردوتی لیزاڤێتایشیان کوشتووە. ڕاستکۆڵنیکۆڤ بە دەنگێکی زۆر نزمەوە کە بە زەحمەت ئەبیستراوتی لیزاڤێتا؟ ناستاسیاوتی بەڵێ لیزاڤێتای دەڵاڵ. نایناسیت؟ ئەهاتە ئێرە بۆ خوارەوە تەنانەت کراسەکەی بۆ پینەکردیت. ڕاستکۆڵنیکۆڤ ڕووی لە دیوارەکە کردەوە. چاوی بڕیە ئەو پەڕەکە غەزە پیس و زەردانی کە پڕبوون لە نەخشی گوڵی سپی. گوڵێکی سپی هەڵبژات کە وێنەکەی ناشیرین و خەتی قاوی تیا بوو. کەوتە لێ ڕامانی کە چەندە پەڕێتیایە و هەر پەڕە گوڵێکیش چەندە ددانە و هێڵی لە خۆ گرتووە. هەستی کرد دەست و پێوەندە سست بوون وەک ئەوەی کە ئەو ئەندامانەی لێکرابوو بوونەوە وابوو. لەگەڵەوەشدا بەسەر خۆیدا نەهێنا و چاوی لەسەر گوڵە بچکۆلەکە لا نەبرد. زوسی موفتی باشە ئەی بۆ یەکێکە چۆن؟ ڕاز و میخین بە گەرمیەوە لەسەری ڕۆشتوتی هیچ. ئەویشیان لە ڕیزی بکوژەکان داناوە. زوسی موفتی هیچ بەڵگەیەکی لەسەرە؟ ڕاز و میخین وتی بەڵگە؟ هەرچەندە شتێکیان دەستگیر بووە وەلێ بێت ئەوە بوترێ کە ئەو بەڵگانە بەڵگەی ڕاستینین و ئەبێت ئەمە بسەلمێنرێت. چیرۆکەکە ئەمەیە کە یەکەم جارگومانیان لە کۆخ و پستریاکۆف کرد و گرتیانن. ئای چ کارێکی دەبەنگانە بوو. مرۆڤ لە کاری وا شەرمەیگرێت. ڕەنگە ئەمڕۆ پستریاکۆف سەرم لێبدا. بەڕاست ڕودیا تۆ مەسەلەی نازانیت؟ لە پێش نەخۆشیەکەتدا ڕوویدا. ڕێک لە شەوی ئەو ڕۆژەدا کە تۆ لە بەڕێوبەرێتی پۆلیس
بێهۆش کەوتیت، یعنی هەرەو کاتەی باسییان لەو کێشەیە کرد. زوسیمۆف وردبینانە سەرنجی دایە ڕاستکۆڵنیکۆف، بەڵام ئەو وەک نەبایدی بێ و نەباران وابوو. زوسیمۆف بەتوانجەوتی ئەزانیت ڕازۆمیخین چەندە لێ دەڕوانم لەسەر ئەم مەسەلێ تۆ گەلێک زۆر بڵێ یەکەی. ڕازۆمیخین مشتی بەسەر مێزەکەدا کێشاوتی وایە وەلی هەرچۆنێک بێ هەر لەو بەڵایی ڕزگارەکەم. ئازانیت شتێک زۆر دڵی مرۆڤ ئەهێنێتە جۆش، ئەوەی کە ئەوان درۆکەن کە گرنگ نییە، چونکە ئەکرێت هەمیشە لە هەڵە خۆش بیت، تەنانەت خودی هەڵە چاکەی ئەوەی هەیە کە ئەتگەێنێتە ڕاستی. نا من داخی ئەوە مەکاوان هەڵەکەن و پاشان هەڵەکەیشیان بە گەورەی دانێن. من ڕێزم بۆ پۆرفیری هەیە، بەڵام تۆزانی چی لە سەرەتاوە ئەمانەی بە هەڵەدا برد، ئەوەی کە دەرگاکە داخرا بوو کاتێکیش ئەو دوانە لەگەڵ دەرگاوانەکە داگەڕانەوە دەرگاکە کرابوو. لەوە گەشتنا ئەو ئەنجامێکە بێت کوخ و پستریاکۆف بکوژەکە بن. ئاخر ئەمەیە لۆژیکی ئەوان. زوسیمۆف وتی باشە تۆیش ئەمەندە خۆت سەغڵت مەکە، تەنیا گرتویانن، ئاخر نابێت کە. بەڕاست من ئەم کوخەم پێشتر دیوە وا دیارە وشتانەی لە پیرێژنەکە کڕیوەتەوە کە ماوەی ڕەهنەکەیان بەسەرچوو وایە. ڕازۆمیخێن وتی بەڵێ ساختە چییە؟ سەنەدەکانی ژەکرێ زۆڵ و دەستبڕێکە بۆ خۆی، بەڵام چاوی دەرەهات. ئەزانیت من بۆ لە پێستی خۆم دەرەچم لە ڕۆتینێکی کۆنی زۆر داڕزی و کە کەڵکی نەماوە. لە کاتێکدا کە توانرێ ڕێگایەکی زۆر نوێ بۆ چارەسەرکردنی کارەکە لەبەر بگیرێ، تەنیا لە ڕێ نیشانەکانی دەروونزانیەوە ئەتوانرێ بگەیتە ڕاستی. ئەوان ئەڵێن ئێمە بەڵگە و نیشانەمان هەیە، آخر بەڵگە هەموو شتێک نییە. لانی کەم نیوەی کێشەکە لەوەدایە کە چۆن ئەتوانن ئەو بەڵگانە لێک بدەنەوە. زوسیمۆف وتی تۆ خۆت ئەتوانی بە چاکی لەو بەڵگانە کەڵک وەربگری؟ ڕازۆمیخێن وتی تۆش سەیریت، آخر ناوێ بێدەنگی کاتێک هەستت کرد کە بەڵێ ئەو کاتە بەڕاستی هەست دەکەی کە توانای هاوکاری کردن هەبێ. ئەگەر ئایا تۆ باش ئاگاداری بەسەر هاتەکەی؟ زوسیمۆف وتی باش ێزانم، بەڵام چاوەڕی ئەوم بۆ یەکێکە خۆی بۆ مجرێتەوە. ڕازۆمیخێن وتی ڕازەکەی کەواتە گوێ لە چیرۆکەکە بگرە. هەر ڕۆژێک دوای کوشتنەکە سەر لە بەیانی کەوان هێشتا سەرگەرمی کوخ و پستریاکۆف بوون، ئەگەر چێم دوانە چه هەنگاوێکیان نابێت و تویانە و مەسەلەکە تەواو ڕوون و ئاشکرایە، لە ناکاوێکدا شایەتێک هاتۆتە گۆڕێ کە هەرگیز کەس چاوەڕێی ناکات. لادەیەک بە ناوی دووشکین خاوەنی مەیفرۆشیەکە بەرامبەر ئەو ماڵەی تاوانەکەی تیاکراوە، ئەڕوات بۆ بەڕێبرێتی پۆلیس و پاکەتێک گەوهەر و گوارەی ئاڵتون لەگەڵ خۆی دابا، چیرۆکێکی درێژیان لەسەری بۆ ئەجێڕێتەوەڵێ. 3 ڕۆژ لەو بەر سەر لێوارە کەمێک دوای ساعت 8 ئاگات لە ڕۆژ و ساعتەکە هەیە؟ بۆ یەکێک کە پێشتریش هاتۆتە لام ناوی نیکۆلا، ئەم پاکەتە و گوارەی زێڕ و بەردە بنرخەکانی بۆ هێنام. ئەیویست ئەوانە بەرامبەر بە 2 ڕۆبڵ بەبارم تا لای من دابنێ. کە پێم وت ئەمانەت لەکوێ هێناوە؟ وتی لە ڕاڕەوەکەدا دۆزیومەتەوە. ئیتر منیش پرسیاری ترم لێ نەکرد. ئەمە دووشکین ئێڵێت. منیش گەڵایەکمدایە مەبەستی ڕۆبلەکە، چونکە زانیم ئەگەر لای من داینەنێت بەبارم تە لای یەکێکی تری دانێت. هەمووی یەکێکە. ئەو هەر ئەیدا بە ئارەق، کەواتە وا چاکترە ئەم شتە لای من بمێنێتەوە. وەک ئەڵێن کارت باش بێ و ترست نەبێ. ئەگەر شتێکیش هاتە پێش و مەقۆمەقۆیەک پەیدا بوو ئەوستا خۆم مەسەلەکە ئەگەێنمە لای پۆلیس. هەڵبەتە قسەکانی بێسەرەوبەرن. من دووشکین ئەناسم کە وەک سەگ درۆکە، ئەو خۆشی پارە بەسووەدا ماڵی دزیە شارێتەوە. ئەو شتە 30 ڕۆبلی بۆیە لە نیکۆلا وەرگتووە، نەک لەبەر ئەوەی بێت و خەبەری لێبدا، بەڵکو لەبەرەوەیە کە ترساوە. وەلێ باوا بێ قەیروسیە گوێ بگرە. پاشان دووشکین بەردەوام بووتی من ئەو جوتیارە یعنی نیکۆلا دیمنتیف لە مناڵیەوە ناسم، خەڵکی ناوچەی زارایسکە و شاری خۆمانە، چونکە ئێمەش خەڵکی ڕزاین. نیکۆلا هەرچەندە لە ئارەخۆرە قورسەکان نییە، بەڵام هەندێک جارە خواتەوە. ئێمە ئەمانزانی کە ئەو لەگەڵ دیمیتریدا لەم ماڵدا کاری بۆ یەکەن. ئەو دیمیتری خەڵکی شوێنەکەن، بە کورتی هەر ئەوەندەی ڕۆبڵەکەی وەرگرت
زوو وەردی کردەوە یەکسەر 2 پێکی بچکۆلەی خواردە و باقی پارەکەی وەرگرتەوە بۆی دەرچوو. بەڵام لەو کاتەدا من دیمیتریم لەگەڵیانە بینی. بۆ ڕۆژی دوایی بیستمان کە ئەلێنا ئیڤانۆڤنا و لیزاڤێتا ئیڤانۆڤنای خوشکیان بەتەور کوشتووە. ئێمە ئەوانیشمان ئەناسی. من هەر لە گوارەکانەوە گومانم هەبوو چونکە ئەمزانی کە ئەو خوالێ خۆش بووە لە بارم تێشتا پارەی بەسووەدا. بۆیە چوون بۆ ماڵەکەیان و هێدی لێوێ کەوتمە پرس و جۆکردن. لەسەرخۆ لە هەمویانم پرسی نیکۆلا لێرەیە؟ دیمیتری وتی نیکۆلا چووە بۆ بەزم و ڕزمی خۆی. بەیانی بە سەرخۆشی هات بۆ ماڵەوە. 10 دەقیقەیەک مابوو و ڕۆشت بووە. دیمیتریش کە ئیتر ئەوی نەدی بوو خۆی بە تەنیا کارەکەی ئەنجامدا بوو. شوێنی کارەکان لە قاتی دووەم بوو. پلیکانەکانی ئەمان لەگەڵ پلیکانەکانی ماڵی ئەو داماوانەدا یەکێک بوو کە هەموو ئەمانە بیست ئەو سالای کەس هیچمان نەدرکان. ئەمە دوشکین واڵێ. بەڵام ئەوەی پەیوەندی بە کوشتنەکەەوە بێ ئێمە چەند توانیمان تاوتێمان کرد و گەڕاینەوە ماڵەوە هەر لە گومان و سەر سوورماندا بووین. ئەمڕۆ بەیانی سعات 8 یعنی ڕۆژی سێم تێگەیت بینیم نیکۆلا هاتەلام. وشیار نییە بەڵام زۆریش سەرخۆش نییە. قسەی وەرەگرت لەسەر سەکۆکە بێدەنگ دانیشت. لە مەیخانەکەدا بێجگەلە و تەنیا پیاوێکی غەریبە و ئاشنایەک کە لەسەر قەنەفەکە خەوت بوو. 2 مناڵی کارگوزاری خۆشمان هەر لەوێ بوون. لێم پرسی دیمیتری دی؟ وتی نانەمدی. وتم نەیش هات بۆ ئێرە؟ وتی نا لە 3 ڕۆژ لەمەوە بەرەو نەهاتووە. وتم دوێنە شەو لە کوێن نووسیت؟ وتی لە شەقامی پسکی نزیک بە کال و منسک. وتم کەواتە و ڕۆژە گوارەکانت لەکوێنە؟ وتی لەسەر شۆستەکەدا دۆزیمەوە. ئەم قسەی بە شێوەیە کرد کە ڕووی لە من نەبوو. وتم بیستوم ئەو شەوە لە فلان سەعاتدا لەسەر پلیکانەکان ئەوە ڕووی داوە؟ وتی نا نەمبیستووە. گوێی تێش کرد و چاوی کرانەوە. لە پرێکدا ڕەنگی وە گەچی سپی لێ هات. منیش هەر بەو جۆرە باسم بۆ کرد. ئەو کڵاوکەی هەڵگرت بۆەوەی بڕوە. ویستم ڕایگرم. پێم وت نیکۆلا ڕاوەستە ناتەوێت شتێک بخۆیتەوە؟ خۆشم ئاماژەیەکم بۆیە کرد کە بەر دەرگاکە بگرێت و خۆم لە پشتی سەکۆکەوە هاتمە دەرێ. لەو کاتەدا نیکۆلا هێن چالاکانە ڕاپەڕی و کەوتە سەر شەقامەکە و لە کۆڵانەکە و هەڵات کە تەنیا جێپێم بەدی کرد. ئیتر من گومانم نەما کە ئەو تاوانەکەی کردووە. زوسیمۆڤ وتی بێگومان. ڕاز و میخێنوتی ڕاوەستە گوێ بۆ کۆتایەکەی بگرە. بێگومان بۆ گرتنی نیکۆلا هەوڵێکی زۆریاندا. مەیخانەکەی دوشکینیان پشکنی و خۆیان گرت. هەروەها دیمیتری و دانیشتوانی کال و منسکیان ژێروبان کرد. نەیانتوانی بیگرن تا 3 ڕۆژ لەمەوبەر کە لە پڕێکە نیکۆلایان هێنا لە نزیک دەواازەی سین لە کاروان سەرایەکدا گرتبیان وەگەڵێن کە چوەتە ئەوێ خاچە زیوینەکەی لە ملی کردوێتەوە و لە باتیەوە داوای قاپێک ڤۆدگای کردووە. ئەوانیش داویانەتێ. دوای چەند دەقیقەیە گژنێکی لادەی ئەڕوات بۆ گەوڕەکە و لە درزی دەرگاکەەوە نیکۆلا بینێ کە پشتێنەکەی بەدارێکەوە هەڵخستووە و ئەڵلقەیەکی تێکردووە. چوەتە سەر تەختە دارێک و ئەوێت ئەڵلقەکە بکاتە ملی خۆی. ژنە لادەیەکە کەوێتە هاوار. خەڵکەکەی لێکۆ بنەوە و پێڵێن ها ئەمە تۆی؟ نیکۆلا ئاڵێت بمبەن بۆ فلان شوێنی پۆلیس دان بە هەموو شتێک دانێم. ئەوانیش بە ڕێزێکی زۆر هێنان بۆیرە. ئێمەش کەوتینە پرسیینی چیت چۆنیت و بۆچی و تەمەن چەند ساڵە؟ وەڵامی دایەوە تەمەنم 22 ساڵە. پێمانوت کە لەگەڵ دیمیتریدا کارت دەکرد لە فلان سعاتدا کەست لەسەر پلیکانەکان بینی؟ وتی بێگومان خەڵکم دیوە. ڕەنگە زۆریش بوو بن بەڵام گوێم پێ نەداون. وتمان ئەیگوێت لە هیچ نەبووە لە دەنگە دەنگ و هەرایەک؟ وتی هیچ شتێکی نائاسایم گوێ لێ نەبووە. پێمانوت ئایا تۆ کە نیکۆلات لە هەمان ڕۆژدا ئەتزانی کە فلانە پیرێژن لە فلان ڕۆژ و فلان سعاتدا لەگەڵ خوشکەکەیدا کوژداون و هەرچیکیان هەبوو براوە؟ وتی نەمەزانی و نەڕۆحم پێیوتم. یەکەم جار 3 ڕۆژ لەمەوبەر لە مەیخانەیەکدا لە ئاڤاناسی پاڤلۆڤیچم بیست. وتمان ئەی گوارەکان لەکوێنە؟ وتی لەسەر شۆستەکە دۆزیمەوە. وتمان بۆ ڕۆژی دوایی لەگەڵ دیمیتریدا نەهاتیتە سەر ئیش؟ وتی خەریکی ڕابواردن بوو. وتمان لەکوێ؟ وتی لە فلان شوێن و فلان شوێن.
وتمان بۆ لە دەست دووشکێن ڕات کرد. وتی چونکە لەو کاتەدا زۆر ترسام. پێمان و لە چی ترسایت؟ وتی لەوەی تاوانبارم بکەن. وتمان کە تۆ گومان لە خۆت ناکەی ئەی بۆ ئەترسیت. ڕاز و میخێنوتی زوسیمۆف باوەڕەکەی دیانە ئەم پرسیارانیان وە خۆی چۆنە لیان کردووە من چاکەزانم. بەڕاستی پێم گەیشتووە. باشە چۆنە؟ ڕای تۆ چۆنە؟ زوسیمۆف وتی وەلێنا چونکە بەڵگە و دەلیل لە بەردەستدایە. ڕاز و میخێنوتی من ئێستا پەیوەندیم بە بەڵگە و مەڵگەوە نییە بەڵکو مەبەستم ئەو لێپرسینەوەی کە لەگەڵیان کردووە. مەبەستم ئەوەیە کە ئەمانە چۆن لە ئەرک و پیشەی خۆیان تێگەیشتون باوا بێت نعلەتیان لێبێ ئەوەندە تاویاندایە و فشاریان بۆ هێنا کە لە دواییدا خۆی بەدەستەوە داوتی گوارەکانم لەسەر شۆستەکە نەدۆزیەوە بەڵکو لەو ئاپارتمانەدا دۆزیمەوە کە من و دیمیتری بۆیەمانە کرد. وتمان ئاخر چۆن؟ وتی چۆن؟ بەم جۆرە بە درێژایی ئەو ڕۆژە من و دیمیتری بۆیەمانە کرد نزیکی سەعات 8 دویستمان بڕۆین. دیمیتری قەڵم بۆیەکەی هەڵگرت و هێنای بە دەم و چاومە. دەم و چاومی بۆیە کرد و بۆی دەرچوو. منیش کەوتمە دوای بە دوای داڕامە کرد و هاوار هاوارم بوو. هەر کەویستم لە پلیکانەکانەوە بڕۆمە داڵانەکەی دەرەوە بەر دەرگاوانەکە کەوتم کە لەگەڵ چەند بەڕێزێک داوەستا بوو. نازانم ژمارە ئەو بەڕێزانە چەند بوو تەنیا ئەوەندە زانم کە دەرگاوانەکە کەوتە گوێن پێدانم. دەرگاوانێکی تری لێبوو ئەویش گوێنی پێدام. ژنی دەرگاوانەکەش هاتە دەرێ و گوێن بارانی کردم. پیاوێکیش کە لەگەڵ خاتونێکدا لە دەرگاکەەوە ئاهاتنە ژووری ئەویش کەوتە گوێندان. چونکە من و دیمیتری بەجووتەل لە بەردەرگاکە کەوتە بووین و ڕێگامان لێگرتە بوون. من قژی دیمیتریم گرتە بوو دابووم بە زەویدا دابوومە بەر مستەکۆڵە. دیمیتریش لە ژێرەوە قژی منی ڕاکێشا و مستی پێدا کێشام. بەڵام ئێمە ئەم کارەمان بەڕق و دوژمنایەتیەوە ناکرد بەڵکو لە ڕووی خۆشەویستی و کات بەسەر بردنەوە بوو. پاشان دیمیتری خۆی ڕزگار کرد و بەرەو کۆڵانێک کەڵات. منیش بەڕاکردن کەوتمە دوای و پێی نەگەشتم. بە تەنیا گەڕام و ئاپارتمانەکە چونکە بوو کەرەسەکان کۆبکەمەوە. کۆمکردنەوە و چاوەڕێی دیمیتری بووم کە بگە. لەو کاتەدا لە بەردەم دەرگاکە لە ڕاڕەوەکەدا لە سوچێکدا قاچم بربەستەیە کەوت کردمە و تەماشام کرد. بینیم لە کاغەزێکەوە پێچرا بوو. کاغەزەکەم کردەوە بینیم بەستەکە قولاپی بچووکی پێوەیە. قولاپەکانم کردەوە ناو بەستەکە ئەم گوارانی تیا بوو. جۆگرانی ئازیز لە ئەڵلقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین. تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون. لەگەڵمان بن. ئەڵلقەی 20. ڕاستکۆڵنیکۆڤ لە پرێکدا کاتێک بە نیگایەکی لێڵ و سامناکەوە لە ڕاز و میخێنی ئەڕوانی هاواری کردوتی لە پشت دەرگاکەەوە کەوتبوون. پشت دەرگاکە پاشان لەسەرخۆ هەستا و هەردوو دەستی گرت بە قەنەفەکە و دانیشت. ڕاز و میخێنیش لە جێگاکەی هەستا و وەڵامی دایەوتی بەڵێ ئەی چۆن تۆ چیتە بۆ وا تێک چویت؟ ڕاستکۆڵنیکۆڤ بە دەنگێکی زۆر نزمەوە کە بە زەحمەت ئەبیسترا وەڵامی دایەوتی هیچ. دیسانەوە لەسەر خۆ کەوتەوە بە سەرسەرینەکەیدا و ڕووی لە دیوارەکە کرد. هەمویان کەمێک بێدەنگ بوون. ڕاز و میخین بەدەم تەماشاکردنێکی سەیری زوسیمۆفەوتی خەوەی باتەوە. دیارە خەونەکەی بزڕکاندووە. زوسیمۆف لەسەر خۆ سەری بە نیشانەی نەرێ ڕاوەشاندوتی دەیتەوای بکە. پاشان چی ڕوویدا؟ ڕاز و میخێنوتی حەز دەکرد چی ڕووبدا. هەرکە گوارەکانی بینی ڕاست ئاپارتمان و دیمیتری فرامۆش کرد. کڵاوەک هێڵگرت و بەرەو لای دووشکین بۆی دەرچوو. وەگەزانین ڕۆبلێکی لێسەند و درۆیەکی بۆ ساز کرد کە بەستەکەی لەسەر شۆستەکە دۆزیوەتەوە و ئیتر کەوتە شەوق و زەوقی خۆیەوە. لەبارەی کوشتنەکەی شەوە هەر هەمان قسەکانی پێشووی دووبارە کاتەوە. ئاگام لە هیچ نییە، هیچ نازانم و تەنیا لە سێم ڕۆژدا زانیومە. ئەی بۆ تا ئێستا نەهاتە بوویت لە ترسا، ئەی بۆ ئەدویست خۆت بخینکێنیت لە بیرکردنەوە خەیاڵی زۆردا. کام بیر و خەیاڵ نەک تۆمەتم بدەنە پاڵ. ڕاز و میخین
لە سیمۆفی پرسی باشە ئەمە هەموو چیرۆکەکە ئێستا تۆک بزانیت لەمەوە چ ئەنجامێک بەدەستدێنن. زوو سیمۆڤتی چی بزانم هەر چۆنێک بێ بەڵگە لە ئارادایە هەرچەندە بەڵگەکان بچووکیش بن بەڵام هێشتا ڕوودا و شایەتن ناوێ بۆیە چیەکە بەرەڵا بکرێ. ڕاز و میخێنوتی بەڵام ئەوان بێ سێودووکردن بە پیاوکوژیانداناوە ئەوان هیچ گومانێکیان لای خۆیان نەهێشتوتەوە. زوو سیمۆڤتی تۆ لە خۆتەوە ئەماڵیت و جەختی لەسەرەکەی باشە ئەی گوارەکان تۆ بێدەوە بزانی کە ئەگەر لە هەمان ڕۆژ و هەمان سعاتدا گوارەکان لە سنووقەکەی پیرێژنەوە گەیشت بێتە دەستی نیکۆلا کەواتە بێ ئەوە قوبوڵ بکەی کە بێت لە ڕێگایەکەوە کەوت بێتە دەستی ئەمەش لە خۆیدا بۆ لێکۆڵینەوە گرنگە. ڕاز و میخین هاواری کردوتی چۆن کەوتۆتە دەستی چۆن کەوتۆتە دەستی ئایا بەڕاستی تۆ کە پزیشکی تو ئەبێت پێش هەر شتێک مرۆڤ بناسیت و بۆت ئاسانە لە هەموو کە زووتر لە سروشتی مرۆڤ بگەیت ئایا بەڕاستی بەپێی ئەم هەموو بەڵگانە نابینیت کە ئەم نیکۆلایە چ جۆرە مرۆڤێکە؟ ئایا تو هەر لە سەرەتاوە نابینیت کە لە کاتی لێکۆڵینەوەدا هەرچێکی وتۆ ڕاستیەکی ڕووتە؟ خۆی چۆنی وتۆوە گوارەکانی دۆزیوەتەوە واتە پێی لە بەستەکە هەڵکەوتۆ هەڵی گرتووە. زوو سیمۆڤتی ڕاستیەکی ڕوت بەڵام لەگەڵەمانشدا خۆی دانی بەوەدانا کە قسەکانی سەرەتای درۆ بوون. ڕاز و میخێنوتی گوێ بگرە باش گوێ بگرە دەرگاوانەکە کۆخ پستریاکۆف دەرگاوانەکەی تر ژنی یەکەم دەرگاوان ژنەکەی دی کە لەو کاتەدا لای ژنی دەرگاوانەکە بوو کرۆکۆفیش کە لەو کاتەدا لە گالیسکە دابەزی بوو قۆڵ لە قۆڵی خانمێکدا چوە ژوورەوە هەموو ئەمانە واتە هەشت نۆشایەت هەمویان ئەڵێن نیکۆلا کەوتبوو بەسەر دیمیتریدا و دابووی بە زەویدا و بەمژ لێدا ئەویش قژی نیکۆلای گرتبوو بەرمشتە کۆڵی دابوو لەبەر دەرگاکە کەوتبوون و ڕێیان لە ڕێبوار بەست بوو لە هەموو لایەکەوە جوێنیان پێدان وەلێ ئەوان وەک مناڵەورتکە ڕێگەمە قسەی شایەتەکانە بەسەر یەکدا کەوتبوون هاواریانە کرد زۆرانیانە گرت و پێکەنین هەردووکیان وا پێکەنین خەریک بوو لێک ببنەوە بەسەر و سیمایەکی زۆر پێکەنی ناویەوە کەوتبوونە دوای یەک وەک مناڵ بە کۆڵانەکاندا فرکانیان بوو گوێت لێ بوو ئێستا ئەوەشت لەبیر نەچێت کاتێک لاشەکانیان لەسەرەوە دۆزیە و هێشتا گەرم بوون گوێت لێمە هێشتا گەرم بوون جا ئەگەر ئەمانە کوژەرەکان بوو بن یان هەر نیکۆلا بە تەنیا کردبێتی ئەمانە قفلی سنۆقیان شکان دەبێت و شتەکانی ناویان تاڵان کردبێ یا بەشداری تاڵانێکیان کردبێ ئەوسا ڕێگام بدە تەنیا پرسیارێک لە تۆ بکەم ئایا ئەو حاڵەتە ڕۆحیە یانی ئەو هاوار و پێکەنینە ئەو دەمە مناڵانەی بەردەرگا لەگەڵ تەور و خوێن و پیلانی زۆردارانە و تاڵانکردندا ڕێگەکە بێ ئایا ئەبێ لەو هەلو مەرجەدا واتە هەر 5 یا 10 دقیقە پێش ئەو ڕووداوی کە باسمان کرد ئەوان تاوانی کوشتنەکان ئەنجامدا بێ چونکەوە گەڵێن لاشەکان هێشتا گەرم بوون ئەوسا لە پرێکدا واز لە لاشە و ئاپاردمان و دەرگای کراوە بهێن و بشزانن لەو کاتەدا خەڵکی لەوێدان نێچیرەکان بەرەڵا بکەن ئایا ڕێیتێکی ئەوان تازە کوشتنەکان ئەنجامدا بێ پاشان لی گەڕابن و لەسەر شەقامەکەدا وەک مناڵ کەوت بنە پێکادان و قاقای پێکەنین و خەڵکیش تەماشایان کات ئەم ڕاستیە دەکەس بە یەک دەنگ ئەیڵێت زوو سیمۆڤتی بەڕاستی شتێکی سەیرە بێگومان هەر مەحاڵە بەڵام ڕاز و میخێنوتی نابرادەر بەڵامی نەگەرەکە و ئەگەر ئەو گوارانەی لە هەمان ڕۆژ و سەعاتدا کەوتنە دەست نیکۆلا بەڕاستی بەڵگێکی گرنگ بن بەسەریەوە کە خۆی ئەمەی وتووە و هەر ئەمەی ژواب بکە کە زۆر بڕوا بە شایەتەکان نەکرێ کەواتە بێ بەڵگە و شایەتی تر هەبن بۆ بێتاوانی ئەو بە تایبەتی کە ئەو بەڵگانە نکۆڵیان لێ نەکرێ بەڵام بۆ ئەو دۆخەی کە ئێستا دادگا و داوەری ئێمەی تێدایە تۆڵێ چی؟ ئایا ئەوان قایلە بن یان ئەو ئامادەگیان تایە بەسەراتێ قوڵکەن کە گشایەت و بەڵگەکانی تەنیا و تەنیا لەسەر بنەمای سایکۆلۆژی یان لایەنێکی ڕۆحی تایبەت دامەزرابێت و چ شتێک نەتوانێت ڕەتی بکاتەوە و هەر بەخۆشی توانای ئەوەی هەبێ هەموو بەڵگە مادیەکانی تر بداتە دواوە نەخێر دەستگا دادوەریەکانی لای ئێمە ئەمە قبوڵ ناکەن و نایسەلمێنن
بە هیچ جۆرە قبوڵی ناکەن لەبەرەوەی دوجار بەستەیەکیان دۆزیوەتەوە و هەروەها ئەویش ویستوێتی خۆی لەدار بدا ئەگەر هەستی بە تاوانباری نەکردایە دەستی بۆ کاری وا نابرد ئەمە کێشە سەرەکیەکەیە ئەمەی ئێمە تووشی هەڵچوون و خرۆشانەکە تێگەی زوسیمە وتی بەڵێ ئەبینم تۆ زۆر هەڵچوویت ڕاوەستە لەبیرم چوو پێت بڵێم چی ئەی سەلمێنێت کە ئەو بەستەی گوارەکانی تیا بۆ تەواو لە سنووقی پیرێژنەکە دەرهاتووە ڕاز و میخین برۆی پێکێنا و بێ دەربەستانە وەڵامی دایەوە ئەمە سەلماوە کۆخ ناسیوێتەوە خاون بارمتەکەیشی دەستنیشان کردووە خاوەنی گوارەکەیش تەواو ئەوەی سەلماندووە کە ئەو شتانە هی ئەون زوسی مڤوتی بەداخەوە پرسیارێکی تر ئایا کەس نیکۆڵای لەو کاتەدا نەدیوە کە کوخ و پستریاکوف چوونەتە سەرەوە و ئایا ناتوانرێ بە هەر ڕێگایەک بێ ئەمە بسەلمێنرێ ڕاز و میخین بە حەسرەتێکی ڕقاویەوە وەڵامی دایەوتی نا هەموو کێشەکە لەسەر ئەو وەستاوە کە کەس ئەوی نەدیوە هەر ئەمەی شەکارەکەی تێکداوە تەنانەت کوخ و پستریاکوفیش کاتێک سەرکەوتون سەرنجی ئەویان نەداوە ئەگەرچی شایەتەکان ئێستا بایەخێکی نییە ئەوانەڵێن دەرگای ئاپارتمانەکەمان بەکراوەی بینی وامانزانی لە چاکسازیدا بەڵام کە تێپەڕین سەرنجی ئەوامان نەدا چاکیش لە بیرمان نییە کە لەو کاتەدا کرێکار کاری تیا کردویان نا زوسی مووتی کەواتە بەڵگەی بێتاوانی ئەوان تەنیا لەوەدایە کە یەکتریان داوەتە بەرمشتە کۆڵە و پێکەنیون گریمان ئەمە بەڵگەیەکی بەهێز بێ بەڵام باشە تۆ یارمەتیم بدە تۆ خۆت چۆن بەسەر هاتەکە لێگەدەیتەوە دۆزینەوەی گوارەکان بچیە زانی ئەگەر بەڕاستی بەو شێوەیە دۆزرابێتەوە کە ئەو باسی کردووە ڕاز و میخێنوتی چۆنی لێک بدەمەوە لێکدانەوەی نابێت مەسەلەکە زۆر ئاشکرایە بەلایانی کەمەوە ئەو ڕێگایی بۆ لێکۆڵینەوە لە بەرەگیرێت ڕێک و ڕەوانە واتە هەر ئەو بەستەیە خۆی سەلماندوێتی بکوژی ڕاستەقینە گوارەکانی ون کردووە ئەو کاتێک کوخ و پستریاکۆف لە دەرگایاندا و بکوژەکە لەسەر و لە ناو ژوورەکەدا دەرگاکەی لەسەر خۆی کوڵام کردووە کۆخ کەریەتی بە خەرجداوە و چۆتە خوارێ لەو کاتەدا پیا و کوژەکەیش هاتوۆتە دەرێ و بەرەو خوارەوە تێکێشاوە چونکە هیچ ڕێگا چارێکی تری نەبووە لەسەر پلیکانەکان لە دەستکۆخ و پستریاکۆف و دەرگاوانی ئاپارتمانە خاڵیەکەون بووە واتە ڕێک لەو چرکە ساتەدا کە دیمیتری و نیکۆلا لێەوە دەرکەوتون و دەرگاوان و دوو کەسەکەی دی ئەڕۆشنە سەرەوە ئەو هەر لەوێ لە پشت دەرگاکە وەستا و ئامەندە ماوەتەوە تا دەنگی پێنەما و پاشان لەسەرخۆ کەوتۆتە ڕێ و چۆتە خوارەوە ئەوە هەر ئەو کاتێشە کە دیمیتری و نیکۆلا لەسەر شقامەکە یەکتر ڕاوەنێن و هەموو پەرەوازە بوون و ئیدی کەس لە دەوری دەرگای دەرەوە نەماوەتەوە ڕەنگە بکوژەکان دیبێ بەڵام سەرنجیان لێ نەداوە ڕێبوار زۆرە وەلێ بەستەکە لەو کاتەدا کە ئەو لە پشت دەرگاکە وەستاوە لە گیرفانی کەوتۆتە خوارێ و ئەو پێی نەزانی و کەشتێکی لێکەوتووە لەبەرەوەی سەرقاڵ بووە و نەیپەرژاوە بوونی بەستەکە بە تەواوی ئەوە دەرەخە کە لەوێ داوەستاوە ئەمە تەواوی چیرۆکەکەیە زوسی مووتی سەیرە نا هاوڕێ ئەمە زۆر شتێکی سەیرە زۆریش ڕاز و میخێنوتی بەڵام بۆ زوسی مووتی چونکە هەموو شتێک زۆر بە چاکی ڕێکخراوە تەواو چنداوە وەک ئەوەی لە شانۆگەریەکدا ئەیبینین ڕاز و میخێنوتی هەرکە ڕاز و میخین ئەو هەناسی هەڵکێشا دەرگاکە کرایە و پیاوێکی نەناز کە کەس نێزانی کێیە خۆی کرد بە ژووردا ئەو بەڕێزەی هاتە ژوورەوە پێچوو لە تەمەنی لاوی تێپەڕاند بێ پیاوێک بوو لە خۆبایی و بەفیس بە دەبدەبە و خۆپارێز
هەرکە گەشتە بەردەرکی ژوورەکە وەستا تەماشایەکی سەیر و نالەباری ئەم لاو ئەو لای کرد لە ڕوانینەکەی داوا دەرەکەوت کە مەبەستی نەبوو هیچ نهێنیەکی تیاوە شارێت وەک بپرسێ ئەمە کوێوە منی تێکەوتوم بە گومان و جۆرە ترسێک کە زیاتر لە سوکاتی پێکرد نەچوو تەماشای کوختەکەی ڕاستکۆڵنیکۆفی کرد هەر بەو سەرسامیشەوە لە ڕاستکۆڵنیکۆف ڕاما ڕاستکۆڵنیکۆفیش کە هەر بە جلوبەرگی دەرەوە و بەڕیشی نەتاشرا و سەر و قژی ژاکاوە لەسەر قەنەفە نابوت و پۆخڵەکەی پاڵکەوتە بوو بێ ئەوەی بجوڵێ ئەویش کەوتە تەماشای تازە هاتووەکە بە هەمان لەسەر خۆیەوە کەوتە تەماشاکردنی ڕیشی نەتاشرا و سەری شانە نەکراوی ڕاز و میخین ئەویش لای خۆیەوە بێ ئەوەی جوڵەی بۆ بکە بەکون پشکنیەکی سوکاتی پێکردنەوە چاوی لە ناو چاوی بڕی بۆ ماوەی دەقیقەیەک بێدەنگێکی سەخت ئەو ناوەی داگرت لە ئەنجامدا وەک چاوەڕێکرا گۆڕانێکی بچکۆل لە بەسەر دیمەنەکەدا هات ڕەنگە گۆڕانەکە لەوە بوو بێ کە جەنابی تازە هاتوو لە ڕێگەی چەند ئاماژەیەکی دیارەوە هەستی بەوە کرد بێ کە ئەم خۆ بە قورسگرتنە زۆرەی ئەو لەم جگەدا واتە لەو کوختەدا بەرەنجامێکی باشی بۆ ئەو نابێ بۆیە هەندێک نەرمی بە خەرجدا و بە ڕێزێکەوە کە خاڵی نەبوو لە جۆرە زبریەک ڕووی لە زوسیمۆف کرد بە شێوەیە کەوتە پرسیارکە موشێکی دانار لە جێگەی خۆیدا دائنا پرسی رادیۆن ڕۆمانۆڤیچ ڕاستکۆڵنیکۆف خوێنکاری زانکۆی بەڕێز یان کۆنە خوێنکار زوسیمۆف لەسەر خۆ جوڵا لەوە دابوو کە وەڵام بداتەوە کاتێک ڕاز و میخین کە ڕووی پرسیاری لێ نەکرا بوو هاتە دەست و وەڵامی دایوتی ئەوەیە ئەوەی لەسەر قەنەفەکە کەوتووە چی دەوێ دەستەواژەی چی دەوێ کە ئاسایی و بێ پێچ و پەنا ڕاز و میخین کردی خەریک بوو جەنابی کابرای بەلوت و پۆ لە پێسی خۆی دەرکە تەنانەت خەریک بوو بەرەو لای ڕاز و میخین وەرگەڕێ بەڵام هەرچۆنێک بووە توانی خۆی بگرێت و خێرا گەڕایە و لای زوسیمۆف بێ دەربەستانە و تەنیا بەسەر ئاماژەی بۆ لای نەخۆشەکە کرد و لەسەر خۆوتی ئەمە ڕاستکۆڵنیکۆفە زوسیمۆف باوێشکیدا بە شێوەیەکی ناسایی دەمی دابسڕی و هەروە هێشتەوە پاشان بە هێوری دەستی بۆ گیرفانی هێلەکەکەی بر ساعتێکی زێڕی زۆر گەورەی داخراوی دەرهێنا کردیە و لێڕوانی هەر بە هەمان هێوری و سستی و خستی و گیرفانی خودی ڕاستکۆڵنیکۆف بە درێژایی ئەو ماوەی بێدەنگ لەسەر پشکەوت بوو زۆر بەوردی لە تازە هاتۆکەی ئەڕوانی بێ ئەوەی هیچ بیرێک لێ بکاتەوە ڕوویکەی تر لەسەر ئەو گوڵە بچکۆلەی لادا بوو کە بەسەر کاغەزی دیوارەکەەوە بوو ئەمەن دەرڕەنگی هەڵبزڕکا بوو کە پێچ و دەردوازارێکی بەسوێی هەبێ ئەدوت هەر ئێستا نەشتەرگەریەکی سەختی بۆ کراوە یان لەژێر ئەشکەنجە و ئازاردا بووە وەلێ جەنابی تازە هاتوو وردە و زیاتر سەرنجی ئەوی ڕاکێشا پاشان گومان و سەرسوڕمان و تەنانەت ترسێکیشی تیا دروست کرد کە زوسیمۆف ئەوی پیشانداوتی ئەمە ڕاستکۆڵنیکۆفە لە پرێکدا خێرا ڕاپڕی لەسەر جێگاکەی دانیشت بە دەنگێکی تا ڕادێک هەڕەشامێز بەڵام سست و جار براوتی بەڵێ من ڕاستکۆڵنیکۆفم چی تەوێ میوانەکە بە وردی تەماشای کرد و بە دەنگێکی لەسەر خۆی پێناساندوتی من پیتەر پیترۆڤیچ لۆژینم هیوادارم ناوەکەمت لاە ناز نەبێ وەلێ ڕاستکۆڵنیکۆف کە بە تەواوی چاوەڕێ شتێکی تر بوو سست و لەسەر خۆ لێڕوانی وەڵامی نەدایەوە ئەدوت بەڕاستی ئەمە یەکەمین جارە ناوی پیتەر پیترۆڤیچ ئەبیستێت پیتەر پیترۆڤیچ بە ناڕەحەتیەوە پرسی چۆن بۆ تۆ تا ئێستا هیچ هەواڵێکت پێ نەگەیشتووە لە وەڵامی ئەو قسانەدا ڕاستکۆڵنیکۆف لەسەر خۆ شانی دادایە سەرسەرینەکە هەردوو دەستی لە پشت سەریەوە هەڵپێکا و کەوتە تەماشاکردنی ژوورەکە بەسەر دەم و چاوی لۆژینەوە ئاسەواری دەرد و خەمێک دەرکەوت زوسیمۆف و ڕاز و میخین زیاتر کەوتنە سووسە و
خۆتێ هەڵقورتاندنی لۆژین تا لە دوایدا هەستی نائارامی تێگڕا و بە ئەسپای وتی وامەزانی ئەو نامەی کە 10 ڕۆژ زیاترە یان لە 2 هەفتە لەمە بەرەوە پۆستکراوە. لە پرێکدا ڕاز و میخین قسەکانی پێبڕیوتی گوێ بگرە، تۆ بۆ تا ئێستا لەبەر دەرگاکە وەستاویت؟ ئەگەر کارێکت هەیە فەرموو دابنیشە، چونکە بۆ هەردووکتان تۆ و ناستاسیا شوێنەکە تەنگە. ناستاسیا گیان کەمێک ڕێگای بۆ بکەرەوە با تێپەڕێ. فەرموو ئەمەش کورسێکت دەی تێپەڕە. کورسەکەی خۆی لە مێزەکە دوورخستەوە، مەودایەکی لە نێوان مێزەکە و ئەژنۆی داهێشتەوە، بە دەمارێکی تا ڕادێک کرژەوە چاوەڕێی کرد بۆی میوانەکە لەو تۆزە بۆشاییەوە تێپەڕێت. ڕاز و میخین واساتەکەی هەڵبژارد بوو کە تازە هاتووکە بواری ڕەتکردنەوەی نەما، بۆیە خێرا هەرچەند بەردەوام پێی هەڵەکەوت، بەڵام لەو بۆشاییە تەنگەوە ڕەت بوو کە گەیشتە کورسێکە دانیشت و بە دوو دڵیاون لە ڕاز و میخین ڕامە. ڕاز و میخین وتی تۆ ناڕەحەت مەبە، 5 ڕۆژە ڕوودیا نەخۆشە، چەند ڕۆژێک و ڕێنەیە کرد، وەلێ ئێستا هاتۆتەوە سەرخۆی و باش خوارد نەخوا. ئەمەی دانیشتووە پزیشکێتی، کەمێک لەمە بەرسەیری کردووە. منیش هاوڕێی ڕوودیام و هەروەگەویش پێشتر خوێنکاری زانکۆ بووم، هەنووکە وەک ئەبینی پەرستاری ئەوم. لەبەرەمە تۆ گوێ بە ئێمە مەدە و بێباک بە لێمان چیت هەیە بێڵێ. پیتەر پیترۆڤیچ ڕووی لە زوسیمۆف کردووتی سوپاس گوزارم، وەلێ من بەهاتن و قسەکردنم نەخۆشەکە ناڕەحەت ناکەم. زوسیمۆف بەهێمنی وەڵامی دایەوتی نا، ڕەنگە بۆ ئەو کات بەسەر بردنێکیش بێ. دیسانەوە باوێشکی دایەوە. ڕاز و میخین وتی ماوەیەکە هاتۆتەوە سەرخۆی هەر لە بەیانی زووەوە. ڕاز و میخین ئەمەندە خۆمانە و سادە و بێ پێچ و پەنا قسەکانی کرد کە پیتەر پیترۆڤیچ کەوتە بیرکردنەوە و بەخۆداچوونەوە. هەروەها زیاتر بوێری تێگەڕا، ڕەنگە ئەم هەستە لەوە سەرچاوی گرت بێ کە ئەو لاوە لەو چەوڕوت و ڕەجاڵە بواری بۆ ڕەخسا وەک قوتابیەک خۆی پێ بناسێنێ. لۆژین دەستی بە قسە کرد. دایکت؟ ڕاز و میخین بە دەنگی بەرزوتی هۆم. لۆژین نیگایەکی پڕ لە پرسیاری لێ کرد و ڕاز و میخین بەردەوام بووتی مەبەستم هیچ نەبوو، قسەکانت مەبڕە. لۆژین شانی هەڵتەکاندوتی دایکت ئەو کاتەی هێشتا من لایەن بووم نامەیەکی بۆ نووسیت کە گەیشت مێرە بە تایبەتی چەند ڕۆژێک وەستام و نەهات مەلات بۆەوەی تەواو لەوە دڵنیابم کە تۆ لە هەموو شتێک ئاگاداری، کەچی ئێستا زۆرم پێسەیرا. ڕاستکۆڵنیکۆڤ لە پرێکدا بە تووڕێی و نائارامیەوەتی ئەزانم ئەمە تۆیت؟ زاوا چاکەزانم، ئیتر بەسە. پیتەر پیترۆڤیچ هەستی بە سوکایەتی کرد، بەڵام بێدەنگ بوو. ئەیویست تا زووە لەمانەی قسەکانی ڕاستکۆڵنیکۆڤ بگا. بێدەنگی ماوەیەکی خایاند. هەر لەو کاتەدا کە ڕاستکۆڵنیکۆڤ بۆ وەڵامدانەوەی ڕووی تێکرد بوو، لە ناکاودا دووبارە بە وردی کەوتەوە تەماشاکردنی ئەمەندە سوسەکەرانە لێڕوانی ئەدوت کەمێک لەوبەر دەرفەتی ئەوەی نەبوو بوو چاک سەر و بەندی لێ بگرێت و هەڵی سەنگێنێ، یان لەوانەیە شتێکی تازەی تیا دۆزی بێتەوە بۆ یەکەمێک سەری لەسەر سەرینەکە بەرز کردەوە. لە ڕاستیشدا لە تێگڕای سیمای پیتەر پیترۆڤیچدا شتێک بە تایبەتی سەرنجی ڕاکێشا. هەر ئەم حاڵەتەیش بوو ئەو ڕاستی ئەسەلمان کە بۆچی بێسێود و ڕاستکۆڵنیکۆڤ بە زاوا ناودێری کرد. یەکەم ئەوە زۆر ئاشکرا بوو، تەنانەت لە ڕادە بەدەر هەستی پێکرا کە پیتەر پیترۆڤیچ هەوڵی زۆری داوە سوود لەم چەند ڕۆژە کەمە وەربگرێ کە لە پایتەختە بۆی بتوانێت لە ماوەی چاوەڕوانیکردنی دەستگیرانەکەیدا خۆی قۆز و ڕێک و پێکتر بکە. دیارە ئەمە کارێکی ڕەوایە و نیازپاکی ئەو دەرەخە، بۆیە ئەبوو بەهۆی ئەو پێشاتانەوە کە دروست بوون لە هەستی خۆبەزلزانیە زۆرەکەی ببوردنایە. لەبەرەوەی کە ئەو هەر بەڕاستی زاوا بوو، ئەشیا هەموو جلەکانی کە تازە لای بەرگ درو هاتبوونەوە و گەلێک شیک بوون، بە جوانترین بەرگ بدرانایەتە قەڵم. تەنیا ئەوە نەبێ کە گەلێک زراف بوون و بۆ مەبەستێک و بۆنێکی تایبەتیش لەبەرکرابوون. کڵاوە خڕونێ و ڕێک پۆشەکەشی ئەم ڕاستیە سەلمان. پیتەر پیترۆڤیچ زۆر بەڕێزەوە ڕەفتاری لەگەڵ کڵاوەکەیدا کرد، لە ڕادە بە دەربەدەستیەوە گرت و ئاگاداری بوو جوتە دەستکێشە گەلێک دەلال و وەنەوشەیەکەی کە لە پێشانگای ژڤان کڕێبووی بەڵگەی ئەو ئامانج و مەبەستە بوو. لەبەرەوەی هێشتا دەستکێشەکە تەواو تازە بوو، چونکە لە باتیەوەی لە دەستیان کە هەر بۆ نواندن
بەدەستیەوەگرتن. بەرگی لۆژین زیاتر ڕەنگی کرا و قەشەنگ و بە باق و برێق بوون. ڕەنگی چاکەتەکەی قاوەیەکی کاڵ و پانتۆڵەکەی نازک و هێلەکەکەیشی لە قوماشێکی هەمان جۆری پانتۆڵەکەی بوو. کراسێکی تازەی زۆر نازک و بۆین باخەکەشی لە قوماشێکی شیرین و خەتی گوڵینی تیا بوو. لە هەمووی گرنگترەوە بوو کە گشت ئەمانە لەگەڵ دیمەن و سیمای پیتەر پیترۆڤیچدا بە تەواوی ئەگونجا. دەم و چاوی تەڕ و تازە و تەنانەت دەلالیش بوو. بێ ئەمانش تەمەنی لە 45 ساڵی کەمتر ئەینوان. ڕیشێکی تەنک لە لاجانگەوە لە شێوەی چوارچێوەیەکی ناسکدا تا سەر چەناگەی هات. چەناگەی تازە تاشراوی بریسکەی لێوە هات. لەوێدا ڕیشی پڕترە بوو. تەنانەت قژی کە کەمێک بەلای سپێتیدا ئەینواند و لای سەرتاش بە باشی شانە و چاکرا بوو. نەجێگای پێکەنین و نەڕوێکی گەمژانەی پێبەخشی، چونکە ئاسایی لەو شێوازە قشچاکردنەدا ئاسەوارێکی واجێ ئەمێنێت و مرۆڤ بە ناچاری ئەو پیاوە ئەڵمانی دێتەوە بیر کە خۆیە گۆڕێ و بۆ خواز بێنی ئەچێ. ئەگەر لەو ڕۆ جوان و شکۆمەندەدا ئاسەوارێکی نابەجێ و ناپەسەند بەرچاو بکەوتایە، ئەوە هۆی تری هەبوو. جۆگرانی ئازیز، لە ئەڵلقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین. تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون. لەگەڵمان بن.